عزیزانم لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 19 لە کتێبی دووەمی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 630. ئەمانۆ لە پشت دیوارەکە خۆی داشاردبوو. کاتی تەقەکردن ڕۆشت. دڵنیا بووم بۆ هیچ شوێنێک ناڕوات و لەم دەوروبەرەدایە. هێشتا چەند خولەک تێپەڕ نەبوو. ئێمە بڕیارمان نەگرتە بوو کە لە ناکاو دەنگەدەنگ لە ناو ڕێزەکانەوە بیسرا. کاوڕم دایەوە ئەمانۆم لە ناو تاقمێک ژنی جوانی ئەمازۆندا بینی. ئەم دوو کچە کە کاتژمێرێک پێشتر خۆیان دەشۆرد لەگەڵ ئەمانۆدا بوون. ڕێڕە و شوێنێک کە جەستەی کوژراوەکانی لێبوو ڕووناک بوویەوە، چونکە کچە خزمەتکارەکانی پەرزگا مەشخەڵیان لەدەستدا بوو کە بە تەواوی ئەو دەوروبەرەی ڕووناک دەکردەوە. ئەمانۆ کاتێک گەیشتە ئەوێ سەرەتا سەیری من و یوری کرد، چونکە ئێمەی لەو پەڕی سەلامەتیدا بینی هەناسەیەکی بە ئاسوودەیی هەڵکێشاوتی کۆماتۆ چی لێ هات؟ ڕای کرد. من ئیشارەم بۆ زەوی کرد و هەموو کچەکان سەرنجیان بۆ لای کۆماتۆ ڕاکێشرا. ژێر جەستەی گۆلاوێک لە خوێن دروست بوو. ئێسقانەکانی دەستی ڕاستی لە مەچەکەوە ورد بوو، پەنجەکانی هەڵواسرا بوو. یەکێک لە کچەکانی پەرزگا شەمایەوە و سەیری ڕوخساری ئەوێ کرد. کۆماتۆ لەم کاتەدا تەکانی خوارد و ناڵەیەکی کرد. کچەکە بە پەلە و ترسەوە ڕووی کردە من و وتی بیکوژن با زیندوو نەبێ، تاقمێک لە زیانی ئەو ئاسوودەکەن. دەدوێت کۆماتۆ قسەکانی بیست و تێگەیشت، چونکە بە دژواری لەسەر زەوی تلا و چاوە خوێناویەکانی بەیەواشی کردەوە. بە بێزاری و ڕقەوە سەیری کچەکانی کرد. سەیری یەکێکی کچەکانی کرد و تا ئەوەی چاوی کەوتە سەر ئەمانۆ. بە بینینی ئەمانۆ شڵەژا، دەدوێت کارەبایان لێداوە. دەلەرزی و بە یارمەتی دەستی چەپی کە ساغ بوو بڕیاریدا هەستێ. کچەکان بەترسەوە ڕۆشتنە دواوە. هەمویان لێی بێزار بوون، دەترسان و لە مەرگی ئەودا شادیان دەکرد. تەنیا ئەمانۆ لە شوێنەکەی دامایەوە و وەستا بوو، بێگوێدان سەیری دەکرد. کۆماتۆ دەیویست لە دوایین سات تۆڵە لەو بستێنێتەوە. ئەو مەرگی خۆی بە گوناحی ئەمانۆ دەزانی و گومانی دەکرد و ئێمەی بۆ کوشتنی ئەو هانداوە. لەرزان و ناڵان تانیوە لە شوێنەکەی بەرز بوویەوە. تلا و پشتی کردە ئێمە. سێبەرەکەی جۆرێک لەسەر زەوی کەوتبوو کە لای ئێمەوە هیچ شتێک نەدەبینرا. ئاسوودە بووین. ئەمانۆش بە ئاسوودەیی لە شوێنەکەی خۆیدا ڕاوەستا بوو. تەنیا شتێک کە هەرگیز بیرم لێ نەدەکردەوە ئەوە بوو کە لە ناکاو کۆماتۆ بەدەستی شکاو لەگەڵ ئەو هەموو خوێنەی لەی ڕۆشت بوو بیر لە کوشتنی ئەمانۆ بکاتەوە. بۆیە بۆ پەڕی خوێن ساردی و بێگوێدان سەیرمان کرد و لە ناکاو کۆماتۆ وەک کێوێک لە شوێنەکەی بەرز بوویەوە. سوڕا و پەلاماری ئەمانۆیدا. لە دوایین سات شتێکی درەوشاوم لە چاوی ئەودا بینی کە لە ڕووناکی مەشخەڵەکان لە دەستیا دەبریسکایەوە. ئیتر نەمزانی چی بوو. هاواری ترس ئەنگێزی ئەمانۆم بیست. هەموو جەستەم لە عارەقدا خوسا بوو. گێژ و وڕ بووم. ئەوەندە بە خێرایی پەلاماریدا کە من و یوری نەمانتوانی ڕێگەی لێ بگرین. بە تەواوی کۆنتڕۆڵی بیر و فکرەکانی خۆم لە دەستدا بوو. نەمدەزانی دەبێت چی بکەم. دووبارە یوری فریام بکەوت. بە قۆناغی تفەنگ لە دواوە چەند زەربەیەکی لە پشتە سەری کۆماتۆدا و خستی. ئەمڕۆداوە چەند چرکەیەک درێژەی کێشا. بەڵام کۆماتۆ لەم دەرفەتەکەمەدا خۆی بە ئەمانۆ گەیاند و تیغی خەنجەری لە گۆشتی ئەودا چەقان. کۆماتۆ لەم لاکەوتە بوو. ئەمانۆ لەولاتر. لە گۆلاوێک لە خوێنی خۆی دەتلایەوە. دنیا بە دەوری سەرما سوڕا. سەراپای گیانم بوو بە پارچەیەک ئاگر و تووڕەیی. خوێن بەرچاوی گرتە بووم. کارم بە ئەمانۆ نەبوو، چونکە دڵنیا بووم بەهۆی برینی خەنجەرەوە مردووە. بۆ تۆڵە ساندنەوە بەرەو لای کۆماتۆ ڕۆشتم. دەدوت ئەویش چاوەڕوانی منە، چونکە کاتێک گەشتمە سەری چاوەکانی خۆی کردەوە و بە سەرکەوتوانە سەیری کردم و بزەیەکی بەو پەڕی ڕەزامەندی هێنایە سەر لێو. بەم بزە تاڵە کە وێنەی مردنی تیاڕنگ دەدایەوە دەیویست تێم گەیەنێ کە بۆ مردن ئامادەیە. تۆڵەی عەشقی خۆی گرتووە و منی لەم شەڕەدا شکاندووە و خۆشەویستەکەی من ئەمانۆی کوشتووە. لە بزەی ئەو ئەم بابەتە دەخوێندرایەوە و ئەگەر جوانتر و ورتر بۆمایەتەوە ڕەنگە شتی تریشم دەستکەوتایە. بەڵام لەو کاتەدا مێشکم باش کاری نەدەکرد و بێجگە لە کوشتنی کۆماتۆ و سندنەوەی تۆڵە بیرم لە هیچی تر نەدەکردەوە. کچە خزمەتکارەکانی پەرزگا دەوری ئەمانۆیان گرتە بوو. لەسەر دەست بەرزیان کردەوە و بردیانە ناو پەرزگا.
یوریش چاودێری کاری ئەوانی دەکرد و دەستوری دەدا، بەڵام من نەقسەکانی ئەوم دەبیست، نەدەمبینی و نەدەمزانی حاڵی ئەمانۆ چۆنە. ڕۆشتمە پێش، لە مێشکی خۆمدا بۆ دۆزینەوەی ڕێگایەکی باشتر بۆ کوشتنی کۆماتۆ دەگەڕام. ئەگەر کاسە سەری بە چەند گولەیەک بپرژێنم بە ئاسانی دەمرد و دڵی ئاگرگرتووی من ئارامی نەدەگرت. لە ئەنجامدا تۆڵەی ئەمانە و لە ئۆنەی داما و نەسەنرا. دەمویست بە شێوەیەکی ناشرین بیکوژم. ڕۆشتمە پێش و لەقەیەکی بەهێزم لەسەریدا، بەڵام هێشتا قاچم بەرز نەکردبوویەوە کە دەستی چەپی کۆماتۆ کە ساغ بوو قولاپەی گرتم و بەڕادەیەک زەختی لێکردم. سوڕاندی کە بەدەمەوە کەوتم. هەرچی هەوڵم دەدا هاوسەنگی خۆم ڕابگرم نەدەکرا. سوڕام و بەدەمەوە هاوتەریب لەگەڵ کۆماتۆ کەوتم. تەنیا کارێک کە ئەنجاممدا ئەوە بوو لە کاتی کەوتن لەو دوور کەوتمەوە و 2 مەتر لەو جێگەم گرت. ئەم ڕێکەوتە منی لە مەرگ ڕزگار کرد و گەرنە تیغی خەنجەری کۆماتۆ لە دڵمدا جێگەی دەبوویەوە. ئەو دەستی خۆی درێژ کرد، بەڵام بە من نەگەشت و تیغی لە 20 سانتیمەتری من لە زەوی چەقی. ئیتر شوێنی درەنگکردن نەبوو. لولەی ڕەشاشەکەم تێکرد و پەنجەم لەسەر پەلە بتکەکە فشاردا. چەند گولەیەک یەک لە دوای یەک دەرچوو. کۆماتۆ قیژاندی و دووبارە لەسەر زەوی بەرز بوویەوە و کەوت. تەواو ببوو. کۆماتۆ بە هەمان شێوە کە دەمویست کوژرا. گولەیەک لوت و لێ و بەشێکی پێشەوەی ڕوخساری ورد کردبوو. گولەیەکی تر لە کەلەکەی چەپیەوە ڕۆشتە بۆ ناو جەستەی و لەو لایتر ڕێخۆڵەکانی پەرێشان کردبوو. گەردنی لە گولەیەک شکا بوو، تانیوە لە جەستەی جیا بووبەوە. قاچم ئازاری بوو. یوری یارمەتیدام لە شوێنەکەم هەستم. هێشتا جوان لەسەر قات جێگیر نەبووم کە دەنگی پێی چەند کەس کە ڕایان دەکرد بیسرا. لە ڕۆشنایی یەکێک لە مەشخەڵەکان کە بە دیوارەکەوە بوو سەیری دەرگاکەم کرد. شاکی و شومان بینی کە دێنە ژوور. شتێکیان لەدەستدا بوو کە لە دوورەوە نەمدەزانی چییە، بەڵام کاتێک گەشتنە ڕووبەری ئێمە لەسەر سوڕمان دەمم کرایەوە. 3 سەری بڕاو. ئەم سرە بڕاوانە چییە؟ چێن؟ کێ بڕیوێتی؟ شاکی پێکەنی وتی سەرۆک نەمهێش ڕابکەن. من ڕاکردنی جادوگەرانانم لەبیر کردبوو، بۆیە هیچم نەوت. شاکی دووبارەوتی ئەگەر ڕایان دەکرد خۆیان دەگەیان دەهۆس، دانیشتوانیان دژی ئێوە هان دەدا و ڕەنگە خوێنیان بڕشتایە. پاڵم بە شانی یوریەوەدا و بە شاکی موت لەبارەی کێ قسە دەکەیت؟ جادوگەران. ئەم شەیتان سروشتانە دنیا تێک دەدەن، بەڵام جێگەتان خاڵی بوو بۆ سیرکردن. کاتێک لە جەنگەڵ ئەوانم لە کاتی ڕاکردندا بینی، لە پشدارەکان خۆم حەشاردا وەک جەلاد یەک سەرم بڕین. فەرمون ئێستا بە تەواوی خەیاڵتان ئاسوودە بێ. یوری پێکەنی وتی دەستخۆش، بەڕاستی لەبارەی جادوگەرانان نیگەران بووم. ئێستا هیچ مەترسیەک هەڕەشەمان لێ ناکا. دواتر ڕووی کردە من و وتی بە مەرگی جادوگەرانان و کۆماتۆ کاری ئێمە تەواو بوو. تەنیا دەبێت شاکی بۆ سەرۆکایەتی هۆز هەڵبژێرین و تاجی لەسەرکەین. دواتر بڕۆین بە دوای کاری خۆمان. شاکی بەسەر سوڕمان پرسی من پیاوم، سەرۆک دەبێت ژن بێت. یوری وتی کێشە نییە، هەموو کارێک لەم دنیادا دەکرێت. شاکی ئاوی دەمی قوتدا، چاوەکانی لە خۆشحاڵیدا کرانەوە و نەیدەتوانی چاوی لەسەر شوێنێک تەرکیز پێ بکات. یوری لەوەی لە هەموو کارەکان سەرکەوتنی بەدەستهێنا بوو بە یەک ڕستەی سادە و شادمانیی لە شاکیدا دروست کرده بوو. خۆشحاڵ بوو، پێیەکەنی بێ ئاگا لەوەی لە ناخی مندا چی دەگوزەرێ. قۆڵیم ڕاکێشاوتم ئەمانەوە چی بەسەر هات؟ مردووە؟ نا، هێشتا نەمردووە. بە ناڕەحەتیەوە پرسیم کەواتە دەمرێت؟ برینەکەی مەترسیدارە. وتی خەنجەر تەنیا قۆڵی هەڵدڕیوە، شتێکی گرنگ نییە، بەم زوانە چاک دەبێتەوە. یوریم بەجێ هێشت و بەرەو ناو پەرزگا ڕۆشتم. چەند هەنگاوی یەکەم قولاپەی پێم زیاد لە ڕادا ئازاری بوو، بەڵام دواتر باش بوو. یوری و شاکی هێشتا قسەیان دەکرد کە من خۆم گەیاندە ژوورێک کە ڕووناکی لێدا هاتە دەر. ڕۆشتمە ژوور. کچەکان ئەمانۆیان لەسەر جێگایەک لە پێستی پڵنگ خاوەندە بوو. دەرمانیان لە قۆڵی دابوو بەستە بوویان. خەنجەر تەنیا پێستی قۆڵی چەپی بریندار کرده بوو. یەکێک لە کچەکان لە ترسی ئەوەی نەکا ئەمانەوە بێتە هۆش و دەنگم ببیستێوتی
لەم ژوورە بڕۆینە دەر، با ئاسوودە بێ. بەمبیانوە دەستی منی گرت و لە ژوورەکە هاتینە دەر. یەکێکی تر لە کچەکان لە دەرەوەی ژوورەکە بۆ ڕفاندنی من لە دەست کچی یەکەم وتی: لە هەنباری پەرزگا هەندێک شتی لێیە، بە کەڵکی ئێوە دێت، لە جلوبەرگ و لەم داردەستە ئاگراویانە، لە هەنباردا زۆرە. پرسیم: لە کام جلوبەرگانە؟ لەوانەی ئێوە لەبەری دەکەن، تازە، خاوێن، ئەگەر دەتانەوێت تەنیا لەگەڵم داوەرن تا ئێوە ببەمە هەنبار، چونکە هەنبار تەنیا لە دەستی مندایە. کچە جوانەکە بووە ڕێنیشان دەرم، دەستی ڕاکێشام و بە خێرایی دەڕۆشت تا هەرچی زووتر لەو ناوە دوورکەوینەوە. لەو کاتەدا من خۆم بەهێز و بەرزتر لە هەر کەسێک دەبینی و دەمزانی، چونکە توانای هەموو کارێکم بوو. بە لەناوبردنی کۆماتۆ و دەستەی جادوگەرانان هیچ کام لە دانیشتوانی ئەمازۆن نەیارمان نەبوون. خۆم بە خاوەن سوڵتانیە و سەرزەویە دەبینی. سەرکەوتوانە بە غرورەوە هەنگاوم هەڵەگرت و بزەکانی ئەو کچەم بە پێکەنینێکی تایبەت وەڵام دەدایەوە. لە پێچی ڕێڕەوەکە سوڕاین و لەبەر چاوی کچەکان کە هێشتا سەیریان دەکردین ون بووین. لەو ساتە جگە لە من و ئەو کەسی تری لێ نەبوو. نەکەس دەنگی دەبیستین و نەکەس دەیتوانی بمان بینێ. کچەکە بە دڵنیاییەوە وەستا، دڵی لێدەدا. لێدانی دڵی ئەوەندە توند بوو کە یەکێک لە دەمارەکانی ملی بەرز و نزم دەبوویەوە. ڕەنگی پەڕا بوو. کاتێک دەستی بە قسەکردن کرد، هەستم کرد دەنگیشی دەلەرزێ. کاتێک وەستا تا چەند چرکەیەک توانای قسەکردنی نەبوو. دەویست بەسەر پەرێشانی خۆی دازاڵ بێت و ئەو کات شتێک بڵێ. من بۆ ئەوەی یارمەتیمدا بێ، وەک سوڵتانێک کە لەگەڵ یەکێک لە کەنیزەکانی خۆی قسە دەکات، قورگم ئاوساند و وتم: ناوت چییە؟ چەند ساڵتە؟ نازانم. هیچ کات ئەسبتان کڕیوە؟ ئەگەر لە کڕینی ئەسب ئەزمولتان نەبێ، لانی کەم شتێکتان لەم بارەیەوە بیستووە. کاتێک ڕواڵەی ئەسپەکەیان بینی و هەیکەلیان پەسەند کرد، کڕیار یەکەم پرسیار لە فرۆشیاری دەکات ئەوەیە: ناوی ئەسپەکە چییە و چەند ساڵێتی؟ مرۆڤ زۆر خێرا کۆنتڕۆلی خۆی لەدەست دەدا. شوێنکاریگەری سەیر لەسەر مرۆڤ بەجێ دێڵێ. مەبەستم ئەوەیە ڕووداوەکانی ڕابردوو ژیانی چەند ساڵە لەو جەنگەڵە و لەناو وەحشیەکان و نیوە وەحشیەکان بەڕادەیەک منیان گۆڕی بوو کە یاسا و ڕێساکانی مرۆڤایەتیم لەبیر کردبوو. ببوومە لە خۆڕازیترین پیاوی دنیا. ئەم پرسیارە و پەڕی لە خۆڕازیبوونی منی نیشانەدا و ئێوەش جوان دەتوانن هەست بەوە بکەن من بە چ چاوێک سەیری دەوروبەری خۆم دەکرد. بگوزەرین. کچەکە لەوەی بەبزەوە پرسیارم لێ کردبوو زیاد لە ڕادە شادمان بوو. لە پێستەکەیدا جێگەی نەدەبوویەوە. بە هێواشی وتی: ناوم نیکیە و 17 ساڵمە. پێشەوەی وەڵام بدەمەوە شتێک بڵێم، خۆی دووبارە خۆی لە من نزیک کردەوە و بۆەوەی هەستەکانی خۆمدا شارم 2-3 جار کۆکیم و ئاوی دەمم قوتدا. نیکی دەستی ڕاستی خستە سەر پشتمەوتی: پێش ڕۆشتنە ناو هەنبار دەمەوێت قسەت لەگەڵ بکەم. گوێ بگرە، ئایا هیچ کات لە هەتاو کە لە ئاسمان دەسوڕێتەوە بیرت کردوتەوە؟ مانایەم پرسیارە سەیرم نەزانی. نەمدەزانی چ پەیوەندیەکی دەتوانێت لەگەڵ مندا هەبێ. یانی چی؟ ئەو چی دەڵێت؟ بە لە قاندنی سەر وەڵامی نامدایەوە. ئەوتی: زۆر باشە. گوێ بگرە، هەتاو شتێکی زۆر باشە و چونکە زۆر باش بڕیاریان داوە هەموو شوێنێکی جەنگەڵ بە یەکسانی لە تیشکی هەتاو کەڵک وەربگرن. تەنانەت تاوانباران و گوناحکاران مافی بەکارهێنانی هەتاوی گیان بەخشیان هەیە. سیری دەمیم دەکرد. لێوە سوڕەنگەکانی وەک شکۆفە چڕۆیان دەکرد و دەنگێک کە لە ناو دوو ڕیزی دیانە سەدەفیەکانی دەهاتە دەر وەک ئاهەنگێکی دڵنشینی مۆسیقی تا قوڵای ڕۆحم کاریگەری دادەنا. بێدەنگ بوو. دەویست کاریگەری قسەکانی لە ناو چاوم بخوێنێتەوە و کە حەزی منی بینیوتی لەم شێوەدا کەس مافی ئەوەی نییە هەتاو زیندانی بکە کە تەنیا خۆی کەڵکی لێ ببات و ئەوانی تر بێبەش بکە. تازە ئێستا بوو کە هێڵێکی ڕووناک لە مێشکمدا دەرکەوت و تا ئەندازەیەک هەستم بە مەبەستەکەی کرد. بەڵام هێشتا دڵنیا نەبووم. نیکی دووبارە بێدەنگ بوو. دواتر وتی: تۆش لەم هۆزەدا وەک هەتاوایت، ماوەیەکی زۆر هۆی موناک بوویت. لەم ناوەدا لەگەڵ لە ئۆناش عەشق بازیت دەکرد. ئێستا ئەمانەوە تۆی داگیر کردووە. مەگەر من کچێکی جوان نیم؟ لە ناکاو پێکەنیم.
بەڵگەهێنانەوەی سەیر و بەڕاستی پێکەنی ناوی بوو. لە هەمان کات کە پێدەکەنیم بیرم لەوە دەکردەوە کە ئەو زۆر دەمێکەیە بۆ ئەم ڕۆژە خۆی حەشارداوە و خۆی ئامادە کردووە. قۆڵی گرتم و تەکانی داوەتی بێهۆ پێمەکەنە، ئەمانەوە بێهۆشە، 3 کاتژمێر زیاتر یان کەمتر کاتمان هەیە. من تۆ دەبەمە ناو هەنبار، کەس جگە لە من ناتوانێ بێتە ناو هەنبار. شتی وات پێدەبەخشم لە تەمەنت دانت بینیوە. خێرا وەڵامم بدەرەوە. خێراکە، کات بە فیڕۆ دەڕوات. هێشتا پێدەکەنیم. ئەو ئەم پێکەنینەی بە نیشانی ڕازیبوونی من لە قەڵمدا و دواتر دەستی ڕاکێشامەوەتی وەرە، وەرە عزیزم، گەشتین ئێرەیە. لە بەردەمماندا دەرگایەکی داری گەورە دەرکەوت. بە پەلە بەرەو دەرگاکە ڕۆشت و چەناڵقەیەکی بچووکی ئاسنی ڕاکێشا و قوفڵێکی سیر کە لە دەرگاکەیاندا بوو کردیەوە. بە شێوەیەک خۆی دەیوت کەسی تر جگە لەو ناتوانێ ئەو قوفڵە داخات و ببەستێ. کاتێک دەرگای هەنبار کرایەوە، بۆنێکی دڵ ئەنگێز لەگەڵ هەوای گەرمی ناو هەنبار گەشتە لوتم. حەزم لە هەموو شتێک و هەموو شوێنێک بوو. ڕەنگی دنیا لە بەرچاوەکانم گۆڕا و لەژێر کاریگەری هێزێکی شاراوە و نەبینرا و بۆ ژوورەوە ڕاکێشام. دەدوێت دەستێک یەخەمی گرتووە و دەمکێشێتە ناو هەنبارەکە. نیکی لە سەرکەوتنەکەی خۆی دڵنیا بوو. بە بزەیەکی سەرکەوتوانە سەیری کردم. مەشخەڵێکی هەڵکرد و خۆی بە من گەیاند. قۆڵی گرتموتی بۆ سست بوویت، چیت لێ هاتووە؟ دواتر زانیم کە ئەو زانی بۆ سست بووم، بەڵام بۆەوەی لە زمانی خۆی بیست بێت پرسیاری کرد. بە حەز و ئارەزوێکی زیاد لە ڕادە قۆڵی ئەوم گرت و لەگەڵیا هەنگاوم هەڵگرت. 2-3 هەنگاو ڕۆشتمە پێش. نیکی مەشخەڵەکەیدایە دەسم و خۆی گەڕایەوە بۆ لای دەرگای هەنبارەکە. کراوە بوو دایخستەوە. بێ ئیرادە وەک کەسێک ئەم ڕستەی خستبێتە سەر زمانم بەوتنی ناچارم بکات وتم دەرگاکە دادەخەیت؟ دەترسم لە کاتی گەڕانەوە نەتوانی قوفڵەکە بکەیتەوە و ئێمە لەم هەنبارە تاریک و سەیرە زیندە بەگۆڕ بین. مەترسا، چەندین ساڵە ئەم دەرگایەدا دەخرێت و دەکرێتەوە. لە چەند مانگی پێش ئەم کارە بە من ڕاستپێراوە و هاتوو چۆ دەکەم و هەر جار کە دای دەخەم دەیکەمەوە. ئاسوودە بە. دەرگاکەی بەست. هاتە لام و قۆڵی گرتم وتی بڕۆین، ئێرە تاریکە، بەڵام هەنباری سەرەکی ڕووناکە. مەشخەڵەکە لە کۆتایی ئەم ڕێڕەوەدا دەکوژێنینەوە. دواتر پرسی نەدوێت بۆ سست بوویت؟ وتم سست نەبووم، حەزم لەم بۆنە دڵگیرەیە. ئەم بۆنە چییە؟ ئەمە بۆنی عەشقە. بەسەر سوڕمانەوە پرسیم بۆنی عەشق؟ بۆنی عەشق یعنی چی؟ وتی ئەم بۆنە ناوی عەشقە، بۆیە ناویان ناوە بۆنی عەشق کە هەر کەسێک بۆنی بکات هەموو حەز و هەوەسە خەوتوەکانی زیندوو دەبنەوە. دەدوت ڕاز دەکات. منیش کاریگەریم لە سەردانرا بوو. بۆنی عەشق سات بە سات زیاتر کاریگەری خۆی دەکرد و منی ئارەزومەندی نیکی دەکرد. کەم کەم گەشتینە کۆتای ڕێڕەوەکە. لە شوێنێکی دیاریکرا و نیکی مەشخەڵەکەی لەسەر دیوارەکە داناوەتی لێرەوە وەرە. دوای تێپەڕین لە دەرگایەکی بچووک گەشتینە ژوورێکی بەربڵاو کە بەڕادەی پێویست ڕووناک بوو. سەر دیوارەکانیان کون کردبوو. لە هەمان ڕێگاوە نور دەهاتە ناو ژوورەکە. من زووتر لە نیکی گەشتمە ژوورەکە و لەگەڵ ڕۆشتنە ناو لە شوێنی خۆمدا چەقیم. سرم سوڕما، شتی سەیرم دەبینی، شمشێری زێر، گردنبەندی ئەڵماس و مرواری، جەواهیر. لە خۆم پرسی ئایا بەڕاستی ئەم بەردانە بەردی گرانبایی ڕاستەقینەن؟ ئەولاتر بڕێک سیلاحی کۆن وەک تفەنگ سەرپڕ و شمشێری خوار، کەمێک ئەولاتر چەندین دەستجلی پیاوانە، پێڵاو و کڵاو و کراس و جانتا و پەتو و کەرەستەی ڕاو. پرسیم ئەمانە چین و لەکوێوە هاتوونەتە ئێرە؟ ئەم هەموو کڵاو و پێڵاو و جلوبەرگە لێرەدا ڕژاون هیم و ناکە؟ نیکی وتی ئەمانە هیم و ناک نەبووە تابی بەخشێت بە ئێوە، ئەمانە هی خواکانە. تەنیا جادوگەرانان مافی بەخشینیان بەکارهێنانیان هەیە و ئەویش لە ئەگەرێکدا داوای مۆڵەت لە خواکان بکەن. قسەکەیم بڕی وتم ئێستا کە جادوگەرانان نین، خواکانیش زۆر بەرچاو تەنگ نین. ئێستا کە جادوگەرانان کوژراون، من لە خواکان مۆڵەتی پێویستم وەرگرتووە.
ئەمەم وت و بەرەو جلەکان ڕۆشتم. پێش هەر شتێک جووتێ پۆستاڵی بەپێی خۆم دۆزیەوە و لە پێم کرد و دواتر سەیری شەڕواڵەکانم کرد. وتم نەدوت ئەم شتانەتان لەکوێوە هێناوە؟ نیکی وتی چەندین ساڵ پێش ئەو کاتەی من هێشتا لەدایک نەبووبووم تاقمێک هاتنە ئێرە. سەرۆکی هۆزی ئێمە میوانداری لێکردن و ڕێزی لێگرتن و بەڵام ئەوان بە مەبەستی خیانەت چەند کەسی لە ژن و کچانی هۆزەکەمان دەگرن بەنهێنی لەگەڵ خۆیاندا بیان بن. لە ڕێگا گرفتار دەبن و بە دەستوری سەرۆک هۆز هەمویان بەبێ جیاوازی دەکوژرێن. ئەمانە جلوبەرگ و تفەنگی ئەوانە و لە هەنباردا کەڵەکە کراوە. وەگوتم لە هەنبار زێڕ و جەواهیراتی زۆر لێبوو، ئەڵماسی گەورە، مرواری، یاقۆت. بینینیەوە ئەڵماسانە چاوی زەق دەکرد و من لە هەمان کات لە بینینی ئەو گەنجە لە پێستەکەی خۆم جێگەم نەدەبوویەوە. بە تاقیکردنەوەی پێڵاو ئەندازەگرتنی کڵاوەکان سەرقاڵ بووم. لە سیلاحەکان بە تایبەت تفەنگەکان گومانی بەکارهێنان نەدەکرا چونکە هەمویان تفەنگی کۆن بوون. لە کاتێکدا ئێمە ڕەشاشمان بوو، بەڵام چەند خەنجەرێکی جوان کە تیغی پۆڵایینی بوو سەرنجی منیان ڕاکێشا. بە خێراییەکێک لەوانم بە خەنجەری کەمەرم گۆڕیەوە. جووتێک پۆستاڵی ڕەنگ قاوەیم هەڵبژارد و لە پێم کرد. دەدوت لە کارخانە و پێڵاویان بۆ من تەواو کردووە. کاتێک پۆتینەکانم لە پێ کرد هەستم بە ئارامی کرد. چەندین ساڵ بوو پێڵاوێکی باشم نەبوو. ئامازۆنیەکان بەگشتی پێڵاو لە پێ ناکەن، بەڵام جۆرە سەرپێیەک کە لە پێستی بەراز دروستی دەکەن. جگە لە پێڵاوەکان شتی تریش بوو، شەڕواڵ، کۆت و کراسی پیاوانە. بە ئیرادەیەکێک لە سنووقەکانم کردەوە کە جگە لە جلوبەرگی تازە هیچ شتێکی تریتیان نەبوو. داما و خاوەنەکانیان کە دەرفەتی کەڵە گۆرگرتن لەو جلوبەرگانەیان نەبوو هەمویان کوژرا بوون. نەیان دەزانی ڕۆژێک بە ئێمە دەبڕێت. بە پەلاجلەکانم دەرهێنا و لە شادمانیدا دوو شەڕواڵم لە پێ کرد و شەڕواڵە کۆن و دراوەکەی خۆم فڕێدا. کاتێک سەرقاڵی ئەم کارانە بووم نیکی بەردەوام قسەی دەکرد و دەیوت لە کۆندا دانیشتوانی ئێمە لەگەڵ بیانیەکان دوژمنایەتێکی سەیریان بوو. هیچ بێگانەیەک چ سپی پێست و چ دانیشتوی جەنگەڵ توانای نزیک بوونەوەی لە هۆز نەبوو. لە کاتی پێویست کە ژمارەی پیاوانی هۆز کەم دەبوویەوە ژنانی شەڕکەر و پیاوە بەکرێ گیراوەکان هێرشیان دەبردە سەر هۆزە دوورەکان و تاقمێک گەنجی بەژن و باڵاڕێکیان دەستگیر دەکرد و دەیان هێنان و لەناو بنەماڵە بێ پیاوەکاندا دابەشیان دەکردن. من وەک کەسێکی برسی کە دوای چەند ڕۆژ برسێتی و تینوێتی بەسەر چاوەی ئاو و سفرەیەکی ڕازاوە گەشت بێت بە تەماحێکی زۆرەوە سەرقاڵی جیاکردنەوەی جلەکان بووم. لەگەڵ ئەنجامدانی ئەم کارانە بوو کە گوێم لە قسەکانی نیکی دەگرت. ئەو دەیوت شانستان هەیە کە جادوگەرانان کوژراون. ئەگەر ئەوان زیندوو بوونایە کەس جگە لەوان نەی دەتوانی کەڵک لەم جلوبەرگە وەربگرێت. بەگشتی جگە لە یەک دوو کەس مافی هاتنە ناو هەنباری نییە. هەرچی لێرەدا هی خواکانی جەنگەڵ و هەتاوە و باوەڕ وایە خواکان پارێزگاری لە شتەکانی خۆیان دەکەن. بە قسەکانی پێکەنیم. نیکی بەسەر سوڕمانەوە پرسی بۆ پێدەکەنیت؟ وتم ئەم قسە پوچ و خۆڕایانە لەسرت دەرکە، خوا ماڵی نییە. کاتێک قۆفچێک راسە تازەکەم دەبەست پرسیم ئەگەر ماڵی ئەوان بدزن چی دەکەن؟ وتی هیچ، دیوارەکانی پەرزگا بەسەرماندا دەڕوخێت و بۆ هەمیشە لێرەدا دەمێنینەوە. خۆی جەنگەڵ بێبەزەییە و خێرا تۆڵە دەستێنێتەوە. من بۆ ئەوەی خێراتر کۆتایی بەم و توێژە بێنم ڕۆشتمە پێش و وتم زۆر باشە، ئێستا بۆ یوری و شاکیش جلوبەرێک هەڵەگرین و دەڕۆین، دواتر دەگەڕێینەوە و شتەکانی تر دەگوازینەوە. یوری بەم پێڵاو جلوبەرگ و کڵاوە شادمان دەبێت چونکە قاچەکانی ئاوساوە و جەستەی بەهۆی مانەوە لە ژێر تیشکی هەتا و سوتاوە. نیگەرانی یوری و ئەمانۆ بووم. دەترسام ئەمانەوە بێتە هۆش و کچەکانی پەرزگا بە حەسوودی پێی بڵێن کە من و نیکی ڕۆشتوونەتە ناو هەنبار. ئەگەر ئەمانەوە تێبگا دنیای لەبەر چاومدا ڕەش دەکرد و ڕەنگە خۆی دەکوشت و جەنگەڵی دەسووتان. لەلایەکی تر بارودۆخ گونجاو نەبوو. ئێمە هێشتا لە شەودا بووین و یورینی دەزانی من لەکوێم و چی دەکەم. سەرنجام وتم چاوەڕێ بە، تۆ لێرەدا بمێنەرەوە، من دەڕۆم یوری ئاگادار دەکەمەوە و
پێی دەڵێم ئەگەر ئەمانەوە هاتە هۆش سەرقاڵی بکات زوو دەگەڕێمەوە. نیکی دەستی گرتم وتی ڕاست دەکەیت دەگەڕێیتەوە؟ وتم بەڵێن دەدەم، دڵنیا بە کە درۆ ناکەم. نیکی ڕازی بوو. جلەکانم خستە ژێر باڵم و بەرەو دەرگا ڕۆشتم. نیکی بەدوامدا ڕای کرد و بە بزەوەوتی دەرگاکە داخراوە، دەبێت بیکەمەوە. ئەمەی وت و بەکردنەوەی ئەو قوفڵە سەیرە سەرقاڵ بوو. خولەکێک تێپەڕی، 2 خولەک بەسەر چوو، بەڵام دەرگا نەکرایەوە. کەمکەم جوڵەکانی دەستی نیکی تونتر دەبوو. دیار بوو کە ترساوە. قۆڵیم گرت و بە خوێن ساردی و لەسەر خۆوتم چی بووە؟ بۆ قوفڵەکە ناکەیتەوە؟ نیکی ڕوخساری ڕەنگپەڕاوی خۆی کردە من و لە کاتێکدا لێوەکانی دەلەرزی و ڕەنگی گۆڕابۆتی. پارچەکانی قوفڵ تێکەڵ بووە. ڕەمزی قوفڵەکە گۆڕاوە و هەرچی دەکەم ناکرێتەوە. هەوڵمدا خوێن ساردی خۆم بپارێزم. لە بێدەنگێکی زۆر کورتدا بەسەر لەرزینی دەنگی خۆم زاڵ بووم وتم گرنگ نییە، دەرگاکە دەشکێنین. سات بە سات لە ڕاوکی و پەرێشانی نیکی زیاتر دەبوو. ئەمجارە دەستەکانی خستە سەر کەمەر و بەو پەڕی بێهیوای و خەمباری وتی ئەگەری نییە ئەم دەرگایە ناشکێت. 50 پیاوی شەڕکەر ناتوانێ یەک تاکی تەکان بدا. نا ئەمە تووڕەی خواکانە. پێم وتی قسەی خراپ لەبارەی خواکان مەکە. پێشتر دەمزانی و ئێستا بە چارەنووسێکی شوم و بە ئازار گیان دەدەین. خواکان ڕەمزی قوفڵەکەیان گۆڕیوە و ئێمەیان لە ناو پەرزگا زیندە گۆڕ کردووە. پێشتر وتم کەنێکی گەنج بوو، دەمەوێت بڵێم مناڵێکی بێ ئەزمۆن بوو، دژواری بەسەردا نەهاتە بوو. پێشتر وتم کەنێکی زۆر گەنج بوو، دەمەوێت بڵێم مناڵێکی بێ ئەزمۆن بوو، دژواری بەسەردا نەهاتە بوو. 17 ساڵ تەمەنی بوو. کچێکی 18 ساڵی ناسک کە هەموو تەمەنی بە خوڕافات و وەهمی پوچ بەسەر بردەبوو. لە بەرامبەر ڕووداوێکی ئاوا مەترسیدار چپە چەکردارێک نیشان دەدات. ئێوە دەتوانن بەراورد بکەن؟ نیکی مافی خۆی بوو ئەوە ئەرکی من بوو ئارامی بکەمەوە. نیکی ئیتر دەتوانی ئارام بێ. سەری خستە نێوان دوو دەستی و بەرەو سەکۆیەک کەماری تایبەتی لەسەر خەوتە بۆ ڕۆشت. لە بەردەمیدا چۆکی دادا و بە زمانی ئامازۆنی دەستی بە دوعاکردن و پارانەوە کرد. سیر بوو. لە دوعاکانی داداوای لێ خۆشبوونی بۆ من دەکرد و دەیوت توندی خۆشەویستەکەم لەبەر چاومەگرە و دەرگاکانی پەرزگامان بۆ بکەرەوە. ئاگای لە مەزنی و توانایی تۆ نییە و من دەزانم تووڕەیی تۆ بۆتە هۆی نەکرانەوەی قوفڵەکە. بەزەید بە من و خۆشەویستەکەم دابێتەوە. منیش چەند خولەکێک لەگەڵ قوفڵەکەدا سەرقاڵ بووم، بەڵام کارێکم پێ نەکرا و زۆر زوو هەستم بەوە کرد کە نیکی بەهۆی پەلەکردن لە ئەنجامی شادی زۆر قوفڵی دەرگاکەی جۆرێک داخستووە کە کردنەوەی بۆتە شتێکی نائەگەر. بە بێهیوایی بۆ لای نیکی گەڕامەوە. کاتێک نزیکی بوومەوە لە ناکاو بڕیارێکم گرت و ڕۆشتمە پێش. دەمویست بە تەواوی باوەڕی نیکی لە ناو بەرم. لەسەرم بیرۆکەیە ژێرباڵیم گرت و وتم چاوەڕێ بە نیکی، مەگری سەیری من بکە. ئەو چاوە پرفرمێسکەکانی بڕیە من و هیچی نەوت. ئایا ئەم پەیکەرەوە ئەم سەکۆیە کەماری لەسەر خەوتووە خواکانی تۆن؟ بەسەر سوورمانەوەتی بەڵێ. ئەوان بوون کە قوفڵەکەیان تێکشکان. پرسییم کەواتە گەر بڕۆمە پێش و بمەوێ بیان شکێن و وردیان بکەم ئەوان دەمکوژن و لە ناوم دەبەن وانییە؟ ئەو سەری خۆی بە نیشانەی پشتڕاستکردنەوەی تەکاندا. بەڵام ئەوەندەی نەبوو بەوتنی ڕستەیەک بۆم کارەهانم بدا. بە دوای ڕستەکەی پێشووداوتم زۆر باشە، کەواتە من دەڕۆمە شەڕی خواکانی ئێوە و ئەوان لە ناو دەبم. نیکی وەک شێت خۆی خستە سەر قاچم و منی لە ناو بازوەکانی داگرت. بە پاڕانەوە وتی نا ئەم کارە مەکە، هۆزەکەمان ژێرە و ژوور دەبێت، نەخۆشی و وشکە ساڵی دێت، بەڵا دەبارێت، هەتاو گەرم دەبێت و هەمووان لە ئاگری ئاسمانیدا دەسووتین. نەکەی، نەڕۆیتە پێش. بە نەرمی لە سەر زەوی بەرزم کردەوە وتم یەک خولەک چاوەڕێ بە، من کارێکی گرنگم هەیە. لە بێ ئاگایی ئەو کەڵکم وەرگرت و بەرەو پەیکەرەکە ڕام کرد. لەسەر ڕێگای خۆمیانی لەسەر قادرمەیەکی بەربڵاو کە ئەرزی ژووری پەرزگای دەگەیاندا پەیکەرەکە ڕمێکی درێژم هەڵگرت و ڕۆشتمە پێش.
کاتێک گەشتمە پەیکەرەکە زانیم کە پێویستم بەڕم و هیچ شتێکی تر نییە. هەیکەلەکە لەسەر پایەکەی خۆی جێگیرە و هیچ پەیوەندیەک لە نێوان پایە و پەیکەرەکەدا نییە. بەلەقەیەک خوای هۆزم لە قادرمەکان خستە خوار. هەیکەلەکە تلێکی خوارد و کەوت، وەک شوشەیەک کە لە بەرزاییەوە دەکەوێت ببووە سەدان پارچە. دەستم بە پێکەنین کرد و بەدەم قاقاوە لە قادرمەکان هاتمە خوار. بەڵام لەسەر قادرمەی دووەم و سێم لە ناکاو وەستام، واقم وڕما، چونکە دەزانن چیم بینی؟ لەبەردەم خۆم ئەرزی ژوورەکە تەپۆڵکەیەک لە خۆڵی زێرم بینی. هەیکەل قاڵبێک بوو کە بڕێکی زۆر خۆڵی زێریان تیا حەشاردا بوو. گەردیلەکانی زێر بە دەوروبەردا بڵاو ببوونەوە، دەدرەوشانەوە و دەبریسکانەوە، چاویان زەق دەکرد. جگە لە خۆڵی زێر بڕێکی زۆر زێر لە ناو هەیکەلەکە هاتبووە دەرو لە شوێنێکی کۆپڵکرا و سەرنجی ڕادەکێشا. بە چاولێکردنێک بەهاکەیم بەراورد کرد. گریمان ئەگەر لە ئەمریکا بەهای هەر گرامێک زێر $2 بێ، 300 کیلۆگرام خۆڵی زێر دەبێت چەند بێت؟ زۆر ئاسانە. هەر کیلۆ 1000 گرام، 300,000 گرام، $600,000 نزیک ملیۆنێک. کەواتە من و یوری ملیۆنەر بووین. لەوێدا وەسام و سەیری دیمەنەکەی دەوروبەری خۆم کرد. دنیایەکی تر لە زەینمدا وێ نەکرابوو. بیرم دەکردەوە کە کۆشکێکی مەزن لە کالیفۆرنیا دەگرم. دواتر کەشتیەک و کارخانەیەکی گەورەدا دەمەزرێنم. لە چەند ساڵی داهاتوو بەم دەسمایەیە لە ئاقاخانی مەحلاتی و ئۆناسیس دەوڵەمەندتر دەبم و لە دەریار کە بەرایەتی کەشتیە بار هەڵگرەکانی ئۆناسیس دەکەم. خۆم ئاوساند و بە هێواشی ڕۆشتمە خوار. نیکی هێشتا دەگریا و لەژێر لێەوە تۆبەی دەکرد. من وەک شێت بەرەو لای ڕام کرد. قۆڵیم گرت و تا بەردەم خۆڵی زێڕەکە هێنامەوەتم، بڕوان ئازیزم، بەم سامانە تۆش دەبەمە دنیای پێشکەوتوو. تۆ ئەمانەوە پێکەوە دەژین. منم بەختەوەریە قەرزاری تۆم و تا کۆتایی تەمەن ڕێزت لێ دەگرم. نیکی خۆی خستە ناو باوەشموتی، ئێمە لەم پەرزگایە دەمرین. تۆ چی گومان دەکەیت؟ خواکان بەم زوانە دەمانکەنە خۆڵەمێش. لەم کاتەدا دووبارە کەوتمە بیری داخرانی دەرگاکە. نیکی ڕاستی دەکرد. ئێمە لەوێدا زیندە بەگۆڕ بووین، مەحکوم بووین بە مەرگێکی لەسەر خۆ و هێواش. لە تینوێتی و برسێتیدا دەمردین. لە برسێتیدا ناچار دەبووم گۆشتی نیکی بخۆم. بەڵێ، مرۆڤ کاتێک لە مردن نزیکە هەموو کارێک دەکات. خواردنی گۆشتی مرۆڤ کە زۆر گرنگ نییە. بەڕاست، ئایا شتێک ئەگەری هەیە من گۆشتی نیکی بخۆم؟ ئەمە پرسیارێک بوو لە خۆمم دەکرد. وەڵامی پرسیارەکە ئاشکرا بوو. یعنی کاتێک مرۆڤ برسی بێت و لە برسانە بەرەو مەرگ بڕوا، گۆشتی خۆشەویستەکەی خۆشی دەخوات. لە بیرکردن لەم بابەتە جنێوم بە خۆم دەدا و لەعنەتم دەنارد. لە عارەقدا خوسا بووم. مێشکم باش کاری نەدەکرد کە بۆ ڕزگاربوون لە پەرزگا بیرێک بکەمەوە. چەند جارێک لە درێژی و پانی پەرزگاکە گەڕام و بیرم دەکردەوە. فشارێکی زۆرم بۆ مێشک و دەمارەکانم هێنا، بەڵام هیچ ڕێگە چارەیەک بە مێشکمدا نەداهات. دوای چەند خولەک بە نیکیم وت جارێکی تر قوفڵەکە تاقیب کەرەوە. بە دڵنیاییەوە تۆ لەبەر پەلەکردن لە شوێنێکدا هەڵت کردووە و ئەمە بۆتە هۆی گۆڕینی ڕەمزی قوفڵەکە. نیکی بەبێ قسە بە پێشنیارەکەم ڕازی بوو. جارێکی تر بەرەو لای قوفڵەکە چوو. سەرقاڵی بوو، ڕەنگە بتوانێت کارێک بکە، بەڵام بەداخەوە هیچ و زۆر خێرا هیوا بڕاو بوو. بە چاوی فرمێسکاوی هاتە لای من، سەری لەسەر شانم دانا و بەدەم گریانەوە وتی قوفڵ نەکرایەوە، ناکرێتەوە، چی بکەم؟ تەواو بەم زوانە لەم پەرزگایە گیان دەدەین و دەمرین و بە دوای بێدەنگێکی کورت وەک ئەوەی نێوێ ئەم ڕستەیە بێنێتە سەر زمان وتی بینی تووڕەی خواکان بووە هۆی لە ناوچوونی ئێمە؟ دڵنیا بە بەڵایەک لە ئاسمانەوە دەبارێت. بە دژواری دەمتوانی نیکی ئارام بکەمەوە. کاتێک گریانی وەستان بۆ ئەوەی دووبارە نەچێتە سەرباسی مردن و زیندە بەگۆڕبوون، بزەیەکم لێدا وتم ئایا دوێ شەو لە حەوزەکەدا خۆتت شۆرد؟ بەسەر سوڕمانەوە وتی بەڵێ، من و خوشکەکەم هەفتەی جارێک لەو حەوزەدا خۆمان دەشۆین. ئەو شەوە لەسەر پێسی ئاژەڵەکانی هەنبار خەوتین. شەوێکی خۆش بوو. بەیانی کە لە خەو هەستام نیکی لەسەر سرم دانیشتە بوو. یاری بە قژەکانم دەکرد و کاتێک لە شوێنەکەم هەستام و دانیشتم، کاتێک گەڕامەوە بۆ ڕۆح و دڵی خۆم،
زانیم جۆرێک حەز و ئارەزوی ڕۆحی لە دڵمدا هێلانەی کردووە و پەیوەندیەکی نەپچڕا و من بەو دەبەستێتەوە. بە خێرایی ئەمانەوە بیرکەوتەوە. بەڵێنم پێدا بوو لە کاتی گەڕانەوە لەگەڵمانە بێت. چۆن دەمتوانی لەژێر ئەم بەڵێنە ئەخلاقیە دەربچم؟ جیاواز لەوەش ئەمانەوە مناڵێکی منی لە سکتا بوو. درەنگیان زووە مناڵە بە دنیا دەهات و بەبوونی ئەو هیچ کات نەمدەتوانی ئەمانەوە بە تەنیا بەجێبێڵم. دەمویست نیکی لەگەڵ خۆم ببەم. ئەمانۆشم خۆش دەویست. بەڵام نیکی پاکێکی کچانەی بوو کە منی مەز دەکرد. ئەم گومانانە مێشکیان سەرقاڵ کردبووم کە لە ناکاو دەنگی نیکی ڕشتەی بیرکردنەوە می پچڕاند و دووبارە لەو پەڕی ئاسمانەکان بۆ ناو پەرزگا دەرگای داخراویدا بەزاندم. سەری خستە سەر شانمەوەتی چارەیەک بکە. ئەمە دووەمین ڕۆژە لە هەنباریم. بێدرەنگ جلم لەبەر کرد و دەستم بە چالاکی کرد. بەڵام هەرچی زیاتر هەوڵم دەدا کەمتر ئەنجامم دەگرت. دەرگای گەورەی پەرزگا بە هیچ جۆرێک نەدەکرایەوە. نەوە قوفڵە دەکرایەوە و نەدەرگاکە دەشکا. دیوارەکانیش بە جۆرێک دروست کرابوون سەرکەوتن لێیان ئەگەری نەبوو. تا نزیک نیوەڕۆ هەوڵمدا و هیچم پێ نەکرا. کاتێک هەتاو بە شێوەیەکی ستونی لە کونەکانی سەر دیوار کەوتە سەر سەکۆکە و نیوەڕۆی ڕاگەیان. هیلاک و ماندوو گەڕامەوە بۆ لای نیکی. ئەو لەسەر سەکۆکە خەوی لێکەوت بوو. زانیم برسیەتی زۆری بۆ هێناوە. نزیکە لە برسانە بمرێ. بە نەرمی لە خەو هەڵمسان. نیکی هەستا و کە زانی هیچم پێ نەکراوە ڕێگەیەکم بۆ دەرچوون نەدۆزیوەتەوە. دووبارە سەری خستە سەر پێستی پڵنگ و خەوت. چەندین کاتژمێر بە دوای یەکدا تێپەڕین. نیکی هێشتا لە خەودا بوو کە هەوا تاریک بوو. یوری و شاکیش دەنگیان نەبوو. دیار نەبوو ئەوان بۆ دۆزینەوەی من ڕۆشتوونەتە کوێ و چی دەکەن. من هیوادار بووم. هیوام لەوەوە سەرچاوی دەگرت کە دەمزانی یوری لەسەر ئارەزومەندیەک کە بەرامبەر بە منی هەیە بێکار دانانیشێت و دەست لە هەوڵدان هەڵناگرێ. بۆ چەندین جار ڕۆشتمە پشت دەرگای پەرزگا و قیژاندم و یوریم بانگ دەکرد. بەڵام جگە لە دەنگدانەوەی دەنگی خۆم دەنگی تر بەگوێ نەدەگەیشت. دەدوت بەسەر پەرزگا خۆڵی مەرگیان پرژاندووە. لەم کاتەدا کە لە پشت دەرگاکە دەگەڕامەوە دەمویستێکێک لە مەشخەڵەکان بۆ ڕووناکی پەرزگاکە ڕۆشن بکەم. لە ناکاو نیکی لە خەوڕاچڵەکی و بەترسەوە وتی نانا بڕۆ من لە تۆ دەترسم. کە منی لە بەرامبەر خۆی دابینی هەناسەیەکی هەڵکێشا. بە پشتی دەست ئارەقی ناوچاوی پاک کردەوە وتی چ خەوێکی مەترسیدارم بینی. بەدوای ئەم ڕستەیە سێرێکی سەر سەکۆکانی پەرزگا کە پێشتر پەیکەری خوای جەنگەڵ لەوێدا بوو کرد. بە ناڕەحەتیەوە سەری داخست. مەشخەڵەکەم ڕۆشن کرد و دواتر شانەکانی نیکیم لە ناو دوو دەستمدا گرت و وتم مەترسە ئارام بە. برسێتی زۆری بۆ هێناویت و ئەم جۆرە خەوانە لە برسایە. نیکی هیچی نەوت. بەڵام من پرسییم دەی نەدوت چ خەوێکت بینی کاوەندە ترسایی. شانەکانی بەرز کردەوە وتی نا لە دووبارەکردنەوە بیرکردنەوەشی دەترسم. پێکەنیم وتم تۆ کە ئەوەندە ترسنۆک نەبووی سەبکە چیت بینی کە ترسای. نیکی سەری هەڵبڕی. بە چاوەپڕ فرمێسکەکانی سەیرێکی سەکۆکەی کرد و لە منی پرسی ئایا کاتێک من لە خەودا بووم تۆ نەڕۆشتیتە پشت دەرگای پەرزگا نەتقیژاند و یوریت بانگ نەکرد؟ بەسەر سوڕمانەوە وتم با ئەم کارم کرد. دواتر لە خوار سەکۆکان پیاسەت کرد. دوای چەند خولەک ڕۆشتیتە دەوروبەری کە یەکێک لە مەشخەڵەکان ڕۆشن بکەی. من لە خەودا تۆم بینی. لە قسەکانی نیکی سرم سوڕما. هەر کەس لە جیاتی من بۆیە نەی دەتوانی لە دەربڕینی سەر سوڕمانی خۆی ڕێگری بکە. چونکە نیکی لە خەودا و کارانەی من کردبووم بینی بووی. پرسییم دەباشە بینینی ئەم کارانە ترسی نییە لە چی ترسای؟ نیکی بۆ چەندین جار سەیری پەیکەرەکەی کرد و بەهێواشی وتی کاتێک تۆ ئەم کارانە دەکرد ئەو پیاوە ڕەشپۆشە دەزانی کام پیاوە؟ ئەو پیاوەی لەگەڵ مندا سەمای دەکرد و تیغی خەنجەرەکەی نیشان دەدام. ئەو پیاوە سەری لە سەکۆی ژێر پەیکەرەکە دەرهێنا و بە من پێکەنی. بەدەست ئیشارەی کرد کە لە کونی تاریکی ژێر قاچی ئەودا بڕۆم. تەنانەت جارێکیش بەناوبانگی کردمەوەتی وەرە مەترسە لەگەڵم داوەرە. نیکی خەوێکی ناخۆشی بینی بوو. موو لەسەر ئەندامەکانی ڕاست بوو. ترس و لەرز دایگرتم. هەستم کرد نیکی بێ هۆ قسە ناکات و بەدڵنیاییەوە شتێکی بینیوە. بەڵام نا
من نابێدەم قسە نابەجێیانە باوەڕ پێ بکەم. ئەمازۆنیەکان خورافاتی وەهم پەرستن، نەمدەزانی چی بکەم. لەبەرەمە بە نیکیم وت: تۆ بە هەڵەدا چووی، لەژێر پەیکەرەکە کون نییە، بۆ دڵنیایی زیاتر لەگەڵم داوەرە، تا نیشانت بدەم کە لەوێ بەردێکی گەورە و قورس زیاتر هیچی تری لێ نییە. دەست بەجێ دەستیم گرت و لەگەڵ خۆم بردمەوە بەر. نیکی خۆڕاگری دەکرد و نەیدەویست لەگەڵ مندا بێ، بەڵام من بەڕاکێشانەوەم برد. بە هەمان شێوە کە نیکی وتبووی بەردێکی گەورە و 4 گۆشە لەوێدا بوو کە زیاتر لە 2 تەن کێشی بوو. بەردەکەم نیشانداوتم سیرکە، کوێی ئەم بەردە کونە؟ نیکی دانیشت و بە پارچەیەک لە پارچە وردەکانی پەیکەر بەسەر بەردەکەی دەکێشا. دەنگی گامپی قۆڵ دەبیسرا. چەند جارێکی تر لەیدا و ئەو دەنگە جوانتر بەگوێ دەگەیشت. سرم سوڕما بوو، نەم دەتوانی قسە بکەم. نیکی لە شوێنەکە هەستاوتی: بینیت کە من درۆ ناکەم؟ ناو ئەم بەردە کونە و کونەکەش پەیوەندی بە تراویلگەیەکی گەورە هەیە. دەنگەکەت بیست؟ بێدەنگ ڕەشاشەکەم لەسەر زەوی دانا و پاچە مەڵگرت. دەست بەکار بووم. ئەگەری بۆ ڕێگایەک بۆ ڕزگار بوون دەست بکەوێ. پاچ بە ئاسانی پێستی ناسکی سەر بەردەکەی شکاند و کونی قۆڵ و تاریکی ژێر بەردەکەی دەرخست. نیکی بە بینینی کونی سەر بەردەکە ئاوڕیدایەوە و دەستی بەگریان کرد. من دەستم لە کار نەکێشایەوە و ئەوەندەم پاچ لێدا تا دەمی کونەکە گەورە بوو. بۆینمی هەوای ماوە بەلوود دەگەشت و نیشانی دەدا تراویلگەکە چەندین ساڵ چۆڵ و دەست لێ نەدراو ماوەتەوە. بەرحاڵ بە بینینی کونی بەردەکە شادمان بووم. نیکی ترسا و سەیری دەکرد و دەمی نیوەکراوە بوو، وەک مەلێک کە لە مۆزەخانەکانی ڕاو لە حاڵاتی جۆراوجۆر وشکیان کردبێت و بۆ بینینی خەڵکدایان نابێ. ئەویش دەمی نیوەکراوە سەیری کونەکەی دەکرد. نەیدەوێرا قسە بکە، نەیدەوێرا تەکان بخوا. نەمدەزانی ئەو کونە دەگاتە کوێ و ئەگەر بڕۆینە ناوی چ چارە نووسێکمان دەبێ. شتێک کەلام ئاشکرا بوو ئەوە بوو ئەگەر شەو و ڕۆژێک بە هەمان حاڵ لەو پەرزگایەدا بمێنینەوە بە شێوەیەکی دڵتەزێن دەمرین. لەم شێوەیەشدا دەرکەوتنی ئەو کوناوە کردنەوەی دەرگاکە بوو. بە شادمانی و قۆڵی نیکیم گرتووتم: بۆ وشک بوویت؟ خێرا مەشخەڵەکە هەڵکە، لەم ڕێگایەوە دەڕۆینە دەر. بە تۆ ئیلاهام کراوە و من خەوەکە بەباشی دادەنێم. خێراکە. نیکی بە پاڕانەوە و بە دەنگێک کە دەیویست من لە ڕۆشتن پەشیمان بکاتەوەتی: نا، ئەمە خەوی شەیتان بۆ من بینیم. خواکان دەیانەوێ بە شێوەیەکی دڵتەزێنتر بمان کوژن. مەڕۆ. بە هیچ جۆرێک نەمدەویست تەسلیمی بۆ چوونەکەی ببم، بۆیە بێگوێدان وەگەوەی قسەکانیم نەبیست بێوتم: تۆ مەشخەڵێک ڕۆشنکە، منیش جلوبەرگ و شتەکانی تر هەڵەگرم. نیکی تێگەیشت کە بڕیارم داوە. ناچار بەگریان و لە کاتێکدا دڵۆپەکانی فرمێسک لە چاوی دەهاتە خوار، لای کونەکە دوورکەوتەوە و بەرەو یەکێک لە مەشخەڵەکان ڕۆشت. بە خێرایی جلەکانم کۆ کردەوە. یوری جگە لە جووتێک پێڵاو و دەستێک جل پێویستی بەشتی تر نەبوو. من جلەکانم لەبەر کرد و باشترین شتەکانم بۆ خۆم هەڵبژاردەبوو. لەگەڵەوەشدا هەرچی لێبوو من توانای هەڵگرتنیم لە خۆمدا بینی کۆم کردەوە. چەندین دەستجل، پۆستاڵ و ژمارەیەکی تر کراس و شتی پێویستی ترم بە تەنافێک بەست و وەک کۆڵە پشتم لێ کرد. نیکی مەشخەڵی ڕۆشن کرد و چاوەڕوانی من بوو کە منی لە حاڵەتی پێچانەوەی شتەکان بینی. بە شێوەیەکی سەرکۆنەکردن وتی: بۆ زەحمەتی خۆڕایی دەکێشید؟ ئەگەر زیندوو لێرە دەرچوین دووبارە لە هەمان ڕێگا کە ڕۆشتی نەدەر دەگەڕینەوە و هەرچیمان پێویست بێ هەڵی دەگرین. ئەمە چ زەحمەتێکی خۆڕاییە بەسەر خۆتی دەسەپێنید. بۆچوونەکەی لە جێگەی و گونجاو بوو. هەر کەسی تر لە جیاتی من بوو خێرا تەسلیمی بۆچوونەکەی دەبوو، کۆڵە پشتەکەی دادەنا. بەڵام نازانم چی بوو، چی لە قۆڵایی ناخمدا دروست بوو کە نەمتوانی بە پێشنیارەکەی ڕازی بم. هەرچی هەیە داینێ، با لە شوێنی خۆیدا بێت. ئەگەر زیندوو ماینەوە لە ڕێگەی ئەم کونەوە دێینەوە. لەم کاتەدا چاوم بە زێڕ و جەواهیرەکان کەوت. بیرم کەوتەوە کە لە جلوبەرێک پڕ بەهاتر زێڕ و خاکی زێڕە کە دەبێت بۆ دەرەوە بگوازرێتەوە. ئەگەر توانایم هەبوایە هەرچی هەبوایە لەسەر شانم هەڵم دەگرت و دەم بردەوە بەداخەوە. برسێتی تینوێتی ئەوەندە توانای بۆ نەهێشتە بوومەوە کە بتوانم نیوەی کێشی خۆم هەڵگرم. هیوای زیندوو ڕۆشنە دەر لە پەرزگامان نەبوو. ئێمە
بە هیوای خوا ڕۆشتینە ناو کونەکە. لەگەڵەوەشدا کۆڵەکەم خستە سەرشان و کاتی تێپەڕبوون لە سەکۆی جەواهیرات دەستم بردە پێش و چەند مشت ئەڵماس و بەردی گرانباییم خستە گیرفانم و بەنێکیم وت نابێت دەرفەت لە دەست بدەین. ئێستا هەرچەندە دەتوانین لەگەڵ خۆماندا دەبین. خێراکە کات بە فیڕۆ دەڕوات. نیکی ئەم پێ و ئەو پێی دەکرد. سست و لاواز دەهاتە بەرچاو. بە تەواوی نیشانی دەدا نایەوێ بێتە ناو کونەکە و گیانی خۆی لە دەست بدا. لە هەمان کات لە من دەترسا. جۆرێک ترسی تێکەڵا و بەڕێز و لەبەرەما ئەوەی دەمود ئەنجامی دەدا. بە مەشخەڵەکەوە لە پێشمەوە بەڕێکەوت. قادرمەکانی یەک لە دوای یەک بڕی و خۆمان گەیاندە کونەکە. دووبارە هەمان دیمەنی ترس ئەنگێز لە بەرچاوم دەرکەوت. هەمان کون تاریک و هەمان ڕێگەی نادیار، هەمان بۆی نمی و هەوای گەنی و چەند چرکەیەک وەستام. ئەژنۆکانم سست بوو. ئەگەر دووبارە درەنگم بکردایە ڕەنگە ئیرادەشم سست ببووایە. لە هەمان چەند چرکەدا قسەکانی نیکیم بیرکەوتەوە کە دەیوت هەمان پیاوی ڕەشپۆش سەری لە کونەکە دەرێنا. پێم پێکەنی و ئیشارەی کرد کە بڕۆمە ناو کونەکە. لە خۆمم پرسی ئەم مۆتەکەیە چی بوو هاتۆتە خەوی نیکی؟ ڕەنگە وەهم و خەیاڵ بێ. بەڵام نا وەهم و خەیاڵ نییە، چونکە دەست بەجێ کە پاچم لێدا ئەو کونەی نیکی باسی دەکرد دەرکەوت. کەواتە ئەوە مۆتەکەیە. ڕاستەوبوونی هەیە. ترسێکی کەم سەراپامی داگرت. پشت و ناو چاوم عارەقی کردەوە و دڵم کەوتە لەدان. لەم کاتێک کە ئەژنۆکانم سست ببوو ئەگەر چاوەڕێم بکردایە ئیرادەشم سست دەبوو. بە خۆشحاڵیەوە ورەیەکم بە دڵ و ڕۆحی خۆمدا کە کاریگەر بوو بە ئیرادەیەکی بەبڕشت. ڕۆشتمە ناو کونەکە و بەنیکیم وت بەدوام داوەرە. من لە پێشەوە دەڕۆم. ئەگەر مەترسیەک هەبێ سەرەتا من تووشی دەبم. بەڵام مەشخەڵەکە جۆرێک ڕابگرا کە ڕێگاکەی منیش ڕووناک کاتەوە و بەردەمی خۆم ببینم. نیکی چەمایەوە. چاوەکانی لە ڕووناکی مەشخەڵ دەدرەوشایەوە و دنیایەک ترس لە ڕوخساری دیار بوو. لە هاتنە ناو ئەو کونە ئەوەندە دەترسا کە ئەگەر شەرمی لە من نەکردایە بە قاوەقیش ڕای دەکرد و خۆی لە سوچێکدا دادەشارد. مەشخەڵەکەم لە دەستگرت و خستمە دەستەکەی ترم. ئەو کات شانی ڕاستم بردە پێش و وتم قاچت لەسەر شانی مندانێ و وەرە خوار و مەترسە. بۆ ئەوەی دڵگەرمی پێ ببەخشەم وتم لێرە لە ژووری پەرزگا ڕازاوەتر و خاوێنترە. وەرە سیرکە. نیکی قاچی لەسەر شانی من گرت و دەستی بە لێواری بەردەکە گرت. کەمکەم لەسەر ئەژنۆکانم چەمایەوە و هێنامە خوار. کاتێک بەرزایەکە کەم بوویەوە بە ئارامی هاتە خوار و لای من جێگیر بوو. هێشتا دەرفەتم دەست نەکەوت بوو کە سەیری دەوروبەر بکەم و بارودۆخی خۆم هەڵسەنگێنم. نەمدەزانی ئەوێ کوێ و نەدیار بوو بۆ کوێ دەڕۆین و چی دەبێت. نیکی لەگەڵەوە هەموو دڵگەرمی پێمدا بوو. قۆڵی چەپی منی گرتە بوو. خۆی بە منەوە لەکان وەگەو کەسانی لە خەودا دەڕۆن هەنگاوی هەڵەگرت. مەشخەڵ تەنیا 3-4 مەتری دەوروبەری ڕۆشن دەکردەوە. هەوا تاریک و خنکێنەر بوو. بەڵام شتێک کە دەبووە هۆی هیواداری من ئەوە بوو کە مەشخەڵ بە جوانی لەوێ دەسووتا. ئەمەش نیشانی دەدا کە هەوای ئەو کونە لەگەڵ هەوای ئازاد پەیوەندی هەیە. داڵان 6 یان 7 مەتر درێژ نەبوو. کاتێک گەشتینە کۆتایی هەوا بە شێوەیەکی هەستپێکرا و گۆڕا و باشتر بوو. چەند جارێک پشتسەری یەک هەوام هەڵمژی وتم هەستی پێ دەکەیت دەبینی هەوا چەندە باش بووە؟ نیکی ئەوەندە ڕەشبین و ترساو بوو کە بیری دەکردەوە بەرەو مردنی دەبم. دڵنیا بوو کە دەمرێت و لەسەر ئەم گومانە شوتی هەوا چ کاریگەریەکی لەسەر مردنی ئێمە هەیە. من کە لە مژینی هەوای تازە شادمان بووبووم بزەیەکم لێداوتم شێتیت مەگەر مرۆڤ بەم ئاسانیە و بەم خێراییە دەمرێ؟ ئەگەر مەرگ ئەوەندە ئاسان بوایە تا ئێستا کەس زیندوو نەبوو. نەمدەزانی قسەکانم تا چەند لەسەر نیکی کاریگەریدانا. بەرحاڵ هەر جارێک کە من قسەم دەکرد و جۆرێک دڵگەرمیم دەکرد وەڵامی نەدەدایەوە. بێدەنگ دەبوو. لەم کاتەدا لە داڵانەکە ڕۆشتینە دەرو و قاچمان خستە سەر ساردخانەیەک کە لایەنی پانی و درێژی وەک ژوورەکەی سەر و یانی بەرامبەر هەنباری پەرزگا بوو. تەنیا جیاوازی ئەو دوو ژوورە ئەوە بوو کە ساردخانە بە هیچ جۆرێک ڕووناکی نەبوو.
بەڵام ژووری پەرزگا ڕووناک سەقفێکی بەرز و دیواری ساف و بەرز بوو. هەردووکمان بێ ئیرادە لە کۆتایی داڵانەکە وەستاین. مەشخەڵ بڕێکی زۆری ئەوەی ڕووناک کردەوە. لە ڕووناکی کەمڕەنگی خۆی دیمەنێکی ترس ئەنگێز کەمووی لەسەر ئەندامی هەر کەسێک ڕاز دەکرد و دڵی هەر پیاوێکی بەهێزی دەخستە لەرزا دەرکەوت. لە دەوروبەری ساردخانەکان لاشەی مردووەکان وەستا بوون و بە شێوەیەکی جۆراوجۆر سێری ئێمەیان دەکرد. ڕوویان لە ئێمە بوو، بە شێوەیەک هەر مرۆڤێک بیری دەکردەوە کە هەمویان بۆ بینینی ئێمە ئاوڕیان داوەتەوە و سەیریان دەکەن. ژمارەیەکی زۆر ئێسکە پەیکەر لە ناو ساردخانە لەسەر یەک کەڵەکە کرابوو، بە شێوەیەک ناڕێک ڕژابوون. ئەو لاشانەی لە دەوروبەری دیوارەکاندا بوو بە زۆری ڕوخساری خۆیان پاراستە بوو، بە کەمێک گۆڕانێکی ڕەنگ و حاڵەت بە شێوەی خۆیان مابوونەوە. ژنەکان مووی درێژ و خوڕمایی ڕەنگیان بوو، پیاوانیش ڕیش و سمێڵێکی چڕۆپڕ، شتێک کە لە هەمووی لەم ساڵانە نەگۆڕا بوو. قژی سەری ژنان و ڕیش و سمێڵی پیاوان بوو. مووی سەر و ڕوخساری تەنانەت لە ناو گۆڕیش دوای 20 ساڵ دەمێنێتەوە، لە کاتێکدا ئێسقانی لاشە لە ماوەی 10 ساڵدا دەفەوتێ. من بە یەک نیگا لە هەموو شتێک گەشتم. دیمەنێکی ترس ئەنگێز بوو. نیکی مافی خۆی بوو بەو شێوەیە بلەرزێت و خۆی لە پشت مندا شارێ. بەڵام شتێک کە دەبووە هۆی ئارامی ئێمە ئەوە بوو کە لە مردووەکانەوە هیچ جۆڵەیەک نەدەبینرا و لەلایەن ئەو مەترسیمان لەسەر نەبوو. کۆڵە پشتەکەم دانا و دەستی نیکیم گرت و گوشیم. دەدوت گوشینی دەستی هێزی پێبەخشی، چونکە سەری بەرز کردەوە و بێوەی سەیری دەوروبەری بکە یان چاوەکانی بکاتەوە. بەپاڕانەوە وتی: زووکە، هەر کارێک دەکەی خێراتر. توانای وەستانم نییە و ئەگەر دووبارە چاوەڕێبم دەکەوم و بێهۆش دەبم. ڕاستی دەکرد. لە وەستان و سیرکردن چەند جامێکمان دەست دەکەوت. نیکی نەیدەتوانی لەسەر ئەو ساردخانە و لاشەکان زانیاری بە من بدات. ئەگەر یوریم لەگەڵدا بووایە چەندین کاتژمێر لەو پەرزگایە دەمامەوە و خوێندنەوەم بۆ و شوێنە دەکرد. دەمویست بزانم ئەوانە کێن و بۆ لاشەکانیان لەوێدا کۆکراونەتەوە و بۆ بەو شێوەیە دانراون. کۆڵە پشتەکەم خستە سەرشان و پێشکەوتم. نیکی وەک کەسێکی کوێر بە یارمەتی کەسانی تر بەڕێگادا دەڕوات. لەگەڵ مادەهات و توانا و ورەی چاوکردنەوەی نەبوو. خاڵێکی تر کە کۆتایی ڕێگاکە سەرنجی منی ڕاکێشا ئەو ڕشتە بوو کە ژنان بەگردن و گوێچکە و ناوچاویان هەڵواسرا بوو. ئەو دەستبەندانەی کە لە دەستکرا بوون. ملیۆنان دۆلار لەگەڵ ئەو مردوانەدا لە خاک میرابوون و چەندین ساڵ دوور لە چاو بوون. لە دڵی خۆم داوتم بە زوویی یوری ئاگادار دەکەمەوە و پێکەوە دەینە ئێرە و ئەم ملیۆنان دۆلارە دەگوێزینەوە دەرەوە. پاشماوەی ژیانمان بە بەختەوەری دەگزەرێنین. کاتێک گەشتینە کۆتایی ساردخانەکە جارێکی تر ئاوڕەمدایەوە و سەیری دواوم کرد. بەڵام لە ناکاو دڵم داکەوت و ڕەنگ لە ڕوخسارمەوە پەڕی. کەمێک بوێری و ورە کە هەمبوو لەم ساتەدا بەم نیگایە لە ناوچوو. کەوتمە لەرزین. ناوچاوم عارەقی کردەوە. پشتم تەڕ بوو. هەناسە لە سینەمدا قورس بوو. هەستم دەکرد شتێکی بەهێز قورگم دەگوشێت و هەناسەم زیندانی دەکات. دەزانن چیم بینی؟ کاتێک لە داڵانەکە ڕۆشت بە دەرو چوومە ناو ساردخانەکە مردووەکان سەیریان دەکردین. شتێکی گرنگ نەبوو. گومانم کرد لەبەر شتێک لاشەکانیان واداناوە و سەیریان بان قەز بەو شێوەیە داناوە کە وەک بڵێ دەرگای هاتنە ناوەوەی ساردخانەکە سەیر دەکەن. تا ئێرە بابەتەکە زۆر ئاسایی و ناگرنگ بوو. بەڵام لە کۆتایی ساردخانەکە کاتێک ئاوڕەمدایەوە هەموو شتێک ڕەنگێکی تری بەخۆ گرت و گۆڕا. لاشەکان سەیریان دەکردین و دەدوت بە چاوە بێنور کاسەی چاوی وشک بووی خۆیان لە هەموو شوێنێک بەدوامانەوە بوون. لەگەڵ ئێمەشدا سەردەسۆڕێنن. ئیتر شوێنی وەستان نەبوو. ئاوڕەمدایەوە و دەستی نیکیم گرتووتم: وەرە با بڕین. نیکی بەڕێکەوت. بەڵام چەند هەنگاوێک کە دوورکەوتینەوە وتی: لە چی ترسایت؟ بۆ دەلەرزی؟ بۆ ڕەنگت پەڕاوە و پەرێشان بوویت؟ وتم: شتێک نییە، وەرە. لە کۆتایی ساردخانەکە داڵانێکی 6-7 مەتری وەک داڵانی یەکەم دەرکەوت. ئەو دوو ڕێڕەوە لە یەک دەچوون. بەم جیاوازیە کە لە داڵانی دووەم هەوای ئازاد بەلوتمان دەگەشت، بۆنێکی گونجاو کە لە ڕژانی باران لەسەر گەڵای دارەکان دروست بوو هەستی پێدەکرا. لە کۆتایی داڵان ڕووناکی ڕۆژ دەرکەوت کە لێنێک لە سەقفەکەدا بوو. هەتاو لەو دیوەوە دەهاتە ناو. نیکی بەبینینی تیشکی هەتاو قیژاندی وتی: ئاخ، ڕزگارمان بوو، زیندوو ماین.
بەخێرایی کۆڵە پشتەکەم داناو بۆ دۆزینەوەی ڕێگا دەرچوون دەستم بە هەوڵدان کرد. هەوڵەکانم بە خێرایی گەشتە ئەنجام. لەسەر کۆڵە پشتەکەم بە چەند گونینۆک خۆڵم دەڕژاندە خوار و کونەکەم گەورەتر دەکرد. نیکی هەرچەند سات جارێک ئاوڕی دەدایەوە دەدوت چاوەڕێ بوو ئەو مۆتە کە ڕەشپۆشە دوایین سات ڕێگە لە ڕۆشنە دەری بگرێت و لە ناوی بەرێ. سەرنجام کونەکەم کردەوە و لە کاتێکدا عارەق بە ڕوخسارمادا چۆڕا بە نیکی وت: خێراکە بڕۆ لەسەر. نیکی کچێکی میهرەبان و جوان بوو. ئەم ئەخلاق و تایبەتمەندیەی دڵ و ڕۆحی ئەو بۆ هۆی ئەوەی لەگەڵ هەموو ئەو خۆشەویستی بەرامبەر بە ئەمانۆ هەمبوو شەیدای بوو. لەم کاتەشدا بەو هەموو ترسە لە ساردخانەکە قۆڵی گرتم و بە بزەیەکە و پەڕی پاکی ڕۆحی ئەوی نیشان دەداوتی: سەرەتا تۆ بڕۆ. دەترسم دوای ڕۆشتنی من ڕووداوێک ڕوو بدات و تۆ لێرەدا بمێنیتەوە. بەپەلەوتم: مەترسە، خێراکە، کاتێک تۆ ڕۆشتیتە سەر پێم بڵێ لەکوێ دایت. نیکی سوارشانی من بوو. بە دژواری خۆی لە کونەکە کێشایە سەر. لە یەکەم دەرفەت سەیری دەوروبەری کردووتی: لە پشت دیواری پەرزگاین. جەنگەڵ لێرەوە زۆر دوور نییە. خێراکە، دەستت بدە بە من. پێش ڕۆشتنە سەر کۆڵە پشتەکەمدا بە نیکی ئەوەندە زەختم لێکرد تا لە کونەکە تێپەڕی و گەشتە سەر. دواتر تفەنگەکەم پێدا و لە کۆتاییشدا بە دژواری و هاوکاری نیکی ڕۆشتمە سەر. کاتێک گەشتینە هەوای ئازاد هەردووکمان دانیشتین. هەناسەیەکم بە ئاسوودەیی لێدا و تازە ئەو سات بە نیکی وت: بەڕاستی ترزانگێز بوو. هەستە، با لێرە دوورکەوینەوە. منیش کۆڵە پشتەکەم خستە سەرشان و هاوڕێ لەگەڵ نیکی بەرەو دەرگای پەرزگا ڕۆشتین. دەرگای پەرزگا کراوە بوو. هیچ کەس لەو سنوورەدا نەدەبینرا و کەس نەیدەدین. لە داڵانەکان تێپەڕین لە حەوشەی یەکەم کەس نەبوو. بەڵام کاتێک لە ناو دوو حەوشی کا ڕۆشتی نێکێک لە کچەکان ئێمەیدی بە شادمانی دەستی لە یەکدا و قیژاندی وتی: هاتن هاتن. منیش کۆڵە پشتەکەم خستە سەرشان و دەنگی ئەو کچەکانی تریشی ئاگادار کردەوە و یەکێک لەوان بەڕاکردن مژدەی سەلامەتی ئێمەی بە یوری گەیاند و یوری بە پەلاو خۆی گەیاندە لامان و کاتێک گەشتە دوو هەنگاوی بزەیەکی لەدا گوتی: دەستخۆش دەستخۆش، لەکوێ بووی؟ ئەوەندەی نەمابوو بینای پەرزگا بتەقێنینەوە. پێش ئەوی وەڵامی بدەمەوە دەستەکانی لە ملم ئاڵاند و ماچی کردم. لێم پرسی: ئەمانۆ لەکوێیە؟ ئێستا چۆنە؟ لەم کچەکە لەگەڵ مابوو تووڕە نییە؟ یوری سەیری کۆڵە پشتەکەمی کردەوەتی: ئەو نەخۆشە و لە جێگادا کەوتووە. مناڵەکەی لەبار چووە. هێرشی ئەو شەوەی کۆماتۆ بووە هۆی مردنی دووەم مناڵی تۆ. خوا نایەوێت تۆ لە ئەمازۆن ببیتە خاوەن ڕەچەڵک. هێشتا وەڵامم نەدابوویەوە کە پرسی: ئەمە چییە؟ ئەم کۆڵە پشتت لەکوێیە ناوە؟ ڕووداوەکەم بە تەواوی باس کرد بۆ ئەوەی زیاتر شادمانی بکەم. باسی جلو بەرگم نەکرد و دامنا بۆ دوایی. باسی خۆڵی زێڕ و جەواهیر و مردووەکانم بۆ کرد و ئەو ساوتم: ئەمانش جلو بەرگن بۆ تۆم هێناوە. یوری وەک کەسێک کە دوای چەندین ساڵ بیابان گەڕی و برسێتی کێشان بە سفرەیەکی ڕازاوە گەشت بێت و خۆی خستە سەر کۆڵە پشتەکە و دەستی بەکردنەوەی کرد. یەکەم شت کە لە کۆڵە پشتەکە کەوتە خوار پێڵاوەکان بوو. یوری لەسەر زەوی دانیشت. پێڵاوە کۆن و دڕاوەکانی داکەند و تازەکانی لە پێکرد. بەڕێکەوت پێڵاوەکە بە ئەندازەی قاچی بوو. دوای بەستنی قەیتانەکانی وەک سەردارانی کۆنی ڕۆم کە لە بەرامبەر ڕیزی دوژمن پیاسە دەکات و فەخر دەفرۆشێت، دەستی خستە سەر پشتی و دەستی بەڕێگا ڕۆشتن کرد. بە ڕەزامەندی سێری چەپ و ڕاستی دەکرد. لە خزمەتێک کە پێم کردبوو ببوومە هۆی خۆشحاڵی هاوڕێکەم. زیاد لە ڕادا هەستم بە شادمانی دەکرد. یوری بەڕاستی پیاوێکی بەئەمەد بوو. لە نیگاکانی هەستم کرد، وەڵامی هەموو چاکەکانیم داوەتەوە. ئەو پێڵاو و کراس و شەڕواڵەکەی لەبەر کرد و دواتر پێکەنی. نیکی پێشتر ڕۆشتە بوو. دەیزانی کە من ناچار دەبم بڕۆمە لای ئەمانە و لەم بارودۆخە قیرانیەدا سەردانی بکەم. هاوڕێ لەگەڵ یوری بەرەو ژوورێک کە ئەمانە تیایدا کەوتە بۆ ڕۆشتم. بەرنگی پەڕا و چاوی هیلاک لە جێگادا کەوتە بوو. دیار بوو کە زۆر ڕەنج و ئازاری کێشاوە. کۆڵمە گوڵڕەنگەکانی ئەمانەوە بەهۆی خوێن بەربوون تای زۆر سپی ببوو. چاوە شەهلا و دڵڕفێنەکانی دڵگیری کۆنی لەدەستدا بوو. لەگەڵەوەشدا بەبینینی من زیاد لە ڕادە شادمان بووتی: ئەگەر یەک ڕۆژی تر ناهاتی تایەتەوە من دەمردم. دڵی پڕ بوو. بە دژواری لە هاتنە خواری فرمێسکەکانی ڕێگری کردووتی: لەم چەند ڕۆژەدا هەستم بە بابەتێکی گرنگ کرد. دەزانی چییە؟ نا بە دڵنیاییەوە نازانی. گوێ بگرە. تێگەشتم کە بەبێت تۆ ژیان خۆش نابێت. بۆ ئەوەی زیندوو بم ناچارم هەمیشە لای تۆ بم.
تەنیا بەڵێنم پێ بدە کە 1000 ڕێژەکانی سەرەتا منت خۆش دەوێ. هەر ئەمە 1000م بۆ زیندووبوونی من تەواوە. پاشماوەی دڵی خۆت بدە بە ژنانی تر، بەنیکی و هەر ژنێکی تر کە خۆشت دەوێ. من بە گیان و دڵ خزمەتی ئەوانیش دەکەم. بە بیستنی ئەم قسانە دڵ و ڕۆحم کرایەوە. بەڕادەیەک شادمان بووم کە وەسفکردنی ئەگەری نییە. دەدوت هەموو دنیایان بە جوانیەکانیەوە بەخشیوە بە من و مۆڵەتیان داوم هەرچیم دەوێ داگیری بکەم و هەر کارێک ئیرادی بکەم ئەنجامی بدەم. لەوە دەترسام بوونی نیکی ببێتە هۆی تێکچوونی پەیوەندیەکانی نێوان من و ئەمانە و ئەو لە من دوور بکاتەوە. ئەم نیگەرانیە هێواش هێواش ڕۆحمی دەخوارد و ئێستا کە ئەمانە و ڕێگەی دەدام بەڕاستی بەختەوەر بووم. جێگەی خۆی بوو دەست بە سەما و گۆرانی بکەم. لەگەڵ هەموو شادمانیەکاندا بەڕووی خۆمدا نەمهێنا و بۆ ئەوەی پاداشتی خۆشەویستیەکەیمدا بێتەوە وتم دڵنیا بە کە هیچ ژنێکم بەقەدەر تۆ خۆش ناوێ. تەنانەت موناک بەو هەموو جوانی و هێز و توانایی خۆی لەو جێگەی تۆ لە دڵمدا هەتا هەی بێت. چاوەکانی جارێکی تر پڕ بوو لە فرمێسک. باوەڕی بە قسەکانی من کرد. بەڵام ڕاستیتان بووێ منیش زۆر درۆم لەگەڵدا نەکرد، چونکە ئەمانۆم تا ڕادەی پەرستن خۆش دەویست و هەموو کات لە هەموو شوێنێکدا لە بیریدا بووم. یوری قۆڵی گرتم و بەما تێگەیاندم دەبێت لە ژوورەکە بڕۆمە دەر. ئەمانۆ هیلاک بوو. زیاتر لە هەر شتێک پێویستی بە حەوانەوە بوو. هەستام ئەمانۆ بە پاڕانەوە دەستی گرتم و لەسەر سنگی داینا. چەمامەوە کوڵمە ڕەنگ پەراوەکەی ماچ کرد. من و یوری بە خەیاڵێکی ئاسوودا دەستمان بە پیاسەکردن کرد و یوری وتی شاکی و شوما ڕۆشتونەتە هۆس. شاکی بە شارەزایی جڵەوی کارەکانی گرتە دەست و جۆرێک هەڵس و کەوتی کردووە کە داوایان لێ کردووە تا هەڵبژاردننی سەرۆک کارەکان بەڕێوە ببە، یعنی بە وەکالەت سەرۆک بێ. ئەمە ئەو شتە بوو کە ئێمە دەمانویست و بەڵێنمان بە شاکیدا بوو. هیچ کەس دژایەتی نەدەکردین و بەپێی قسەی یوری شاکی تاقمێکی ڕاست پاردەبوو تا پارێزگاری لە گیانمان کە. یوری وتی زۆر باشە، بەم جۆرەی کە تۆ دەیڵێی بە سامانێکی زۆرەوە دەگەڕینەوە بۆ ئەمریکا. بەیانی لەگەڵ ئەوەی هەوا ڕووناک بوویەوە دەڕۆینە ساردخانەی پەرزگا و هەرچی زێڕ و مرواری و ئەڵماسی لێیە هەڵی دەگرین. چەندیکە جەواهیرێک کە هێنابووم نیشانمدا. بەبینینیان چاوەکانی زەق بوویەوە و دەمی لە سەر سوڕماندا کردەوە. ئاوی دەمی بەدەنگێکی ناخۆش قودداوتی لەمانە چەندەی لێیە؟ لە وەڵامدا وتم ئەوەندە خاکی زێڕ و جەواهیری لێیە کە ڕەنگە هەڵگرتنی بە ئێمە دوانە نەکرێت و پێویستمان بە یارمەتی کەسانی تر هەبێ. یوری لە شادیدا دەستەکانی لە یەکدا سێرێکی دەوروبەری کردووتی ئەی چاوەڕوانی چیت؟ هەر ئێستا دەڕۆینە ساردخانەکە. وتم بۆستە، من زیاد لە ڕادە هیلاک و برسیم، هێشتا هیچم نەخواردووە. سیرکە زمانم لە تینوێتیدا وشک بووە. ئەم شەو دەحەسێمەوە و بەیانی دەڕۆینە ساردخانەی مردووەکان. یوری ڕازی بوو، بەڵام دیار بوو بۆ بەدەستهێنانی گەنج زیاد لە ڕادە پەلەیەتی و ئەو شەوە بە ناڕەحەتی دەباتە سەر. لەم کاتەدا کچێک بەرەولامان هاتوو. کاتێک گەشتە بەردەم من بەڕێزەوە کوڕنشی برد و بە بزەیەک کە هەزاران مانای هەبووتی فەرمونون ژوورەکەیان ئامادە کردوون، چاوەڕێی ئێوەیە. بەسەر سوڵمانەوە پرسییم کێ ژوورەکەی ئامادە کردووە؟ کێ چاوەڕێمە؟ کچی ئەمازۆن بزەی لێوە گوڵڕەنگەکانی خۆی ئاشکراتر کردەوەتی نیکی. کچەکە لەسەر ئەم وشەیە وەستا و ئەوەندە بە قورسی و تاڵی وتی کە لەگەڵ ئەو وشەیە هەموو حەسوودی دڵی خستە دەرەوە. یوری قۆڵی گرتم و چاوم لەسەر چاوە دڵڕەفێنەکانی کچەکە هەڵگرت. ئەو پێشکەوت و من و یوری بەڕێنوێنی ئەو بەرەو ژوورێک کە دەیوت نیکی ئامادەی کردووە ڕۆشتین. هەردووک ڕۆشتینە ژوور. من بێ ئیرادە پێکەنیم و دەستخۆشیم لە نیکی کرد. جێگایەک لە پێستی سمۆرە و پێستی مشکی جەنگەڵ کە باشترین جۆری پێستی دنیایە بۆی دانابوو. سفرەیەکی ڕەنگینی ڕازاند بوویەوە کە جۆرەها خواردن و شەربەتی تایبەت بە جادوگەرانانی تیادا دەبینرا. من و نیکی ویوری لەسەر سفرەکە دانیشتین. نیکی لەگەڵەوەی لە برسانانەی دەتوانی لەسەر خاچ بۆ ئەستێت و دەلەرزی جگە لە پەرداخێک ئەو هیچی تری نەخواردبوو. وتی دەمویست لەگەڵ تۆدا بخۆم. خواردنێک بێتەوە بخورێت تامینیە و باشترە کە نەبێت. من و نیکی بە ئیشتیاوە نانمان خوارد، بەڵام یوری لەو کاتەدا زۆر ئیشتیای نەبوو، یاری بە خواردنەکە دەکرد. لە کاتی خواردن نیکی لە گۆزەیەکی گەڵی قاوەی ڕەنگ کە وێنە و نەخشی سەیری لەسەر دەبینرا پەرداخەکەی منی پڕ کرد و
بە شێوەیەکی تایبەت وتی لەم شەربەتە بخۆ تا هەموو ئازار و ناڕەحەتیەکانت لەبیر بکەیت. هەر کەس لەم شەربەتە بخوا ئەوەندە شادمان دەبێ کە دەست دەکا بە سەما و گۆرانی. لەسەر خۆ پەرداخەکەم لە لێوەکانم نزیک کردەوە. بۆنەکەی زۆر خۆش بوو. قومێکم خوارد و دامنا. تامێکی توند و شیرینی هەبوو. بەڵام کاریگەریەکەی سیر و باوەڕ پێ نەکراو بوو. ئەو قوما کاری خۆی کرد. هیچ کەس ناتوانێ باوەڕ بکە بە خواردنەوەی قومێک مەست ببێ. بەڵام من ئەوەندە مەست ببووم کە یوری لە هەمان نیگایەکەم تێگەیشت. ڕوخسارم سوور بوویەوە. کۆڵمەکانم گەشانەوە. گوێچکەکانم ئەوەندە گەرم ببوو کە گەرمیەکەیم هەست پێیە کرد. یوری وتی چاوەکانت بۆتە 2 کاسەی خوێن. ئاسایی نەبووم. بەدەنگی بەرز پێ دەکەنیم و قسەم دەکرد. دەمویست هەستم سەما بکەم. یوری کە ئەمەی بینی پیاڵەکەی هەڵگرت و قومێکی خوارد و دەست بەجێ بە شادمانی وتی شەرابە. ئەمە شەرابە و من تا ئەمڕۆ ئاگادار نەبووم. ئەگەر دەمزانی لەم پەرزگایەدا شەراب هەیە یەک خولەک لێی دوور نەدەکەوتمەوە و یەک هەنگاو نەدەڕۆشتمە دەر. شەراب کاریگەری لەسەر یوری دانا. گۆڕا چەند قومێکی تری خوارد و بە تەواوی سەرخۆش بوو. ئەگەر بیرتان بێ جارێک لە هەنجیر شەرابی دروست کرد و سەرخۆش بوو. ئەو کارە ساتەی خۆڵقان. من قومێکم زیاتر نەخوارد. بەڵام یوری تا 2 دڵۆپی خواردەوە و پیاڵەیەکی تری پڕ کرد. نیکی دەستی گرت و وتی نا مەخۆرەوە، مەترسیدارە، خواکان تووڕە دەبن، بەزەیت بەخۆ دابێتەوە. یوری لە کاتێکدا زمانی گیرا بوو ڕەتەڵی دەبرد، هەستا و دەستی کرد بە سەماکردن. دەنگی ئاوازە و کچانەی پەرزگای لە پشت ژوورەکە کۆ کردەوە. یوری هیچ کات سەرنجی بەڕێگەزی ژن نەدەدا. بەڵام ئەو ڕۆژە بەو حاڵە کچەکانی لە دەوری خۆی کۆ کردەوە و خۆی لە ناویانە دانیشت. ئەمانەوە دەنگی قاقا مەستانەکانی من و یوری و نیکی و کچەکانی دەبیست. لە خۆی دەئاڵا و خەفەتی دەخوارد. تەنیا بیرکردنەوەی ئەمانەوە ئازاری دەدام. بەهەرحاڵ هەرچی بوو گوزەرا. کاتێک هەتاو هەڵات یوری بە سیلاح و تەواو ئامادەهات بە دوامداوەتی هەستە خێراکە دەبێت بڕۆینە ساردخانە کات بە فیڕۆمەدا. من کە هیلاک بووم دەمویست لە ژێرباری ئەم کارە شان خاڵی بکەم. پرسییم باش بەرنامەی تۆ چییە؟ دەتەوێت چی بکەی؟ وتی ئاشکرایە ئێمە لە ئەمازۆن دایتر کارمان نییە. ئەمڕۆ دەڕۆینە ساردخانە و دوای دەرهێنانی زێڕ و جەواهیر خۆمان بۆ ڕۆشتن ئامادەکەین. ئەمڕۆ هەینیە. ڕۆژی یەکشەمە یان دووشەمە بەرەو دنیای پێشکەوتوو بەڕێیەکەوین. بەم حاڵەش نەمدەویست ئەو لە تەنبەڵی و لاوازی من دڵنیا بێ. بە زەحمەت و دژواریەوە لە شوێنەکەم هەستام. سرم گێژ بوو ژانی دەکرد. نیکیش هەستا و جلوبەرگی پۆشی. کاتێک خۆم بۆ ڕۆشتن ئامادە کرد ئەو لە جل لەبەرکردندا یارمەتی دام و لە کۆتاییدا دانیشت. قەیتانی پێڵاوەکانی توند کرد و بە پاڕانەوە و گریانەوە وتی مەڕۆنە ساردخانە. ئەوێ نەفرین کراوە. خواکان لە ناوتان دەبن. لەم بڕیارە پەشیمان ببنەوە. کارێکی باش نییە مرۆڤ دەست درێژی بکاتە سەر موڵکی خواکان. نیکی قۆڵی گرتمەوتی ئەو پیاوە ڕەشپۆشە نوێنەری خواکانی جەنگەڵ بوو کە هاتە خەوم. ڕێگەی ڕۆشنەدەری لەو زیندانی نیشاندام. ئەگەر بڕۆنە ساردخانە تووڕا بێت و بە هەمان شێوە کە ڕێگەی هاتنەدەری نیشانداین ڕێگە لەسەر ئێوە دەبەستێت و بەم شێوەیە بۆ هەمیشە لەوێدا دەمێننەوە تا کات و دەرفەتان هەیە لەم بڕیارە پاشگەز ببنەوە. ئەمجارە من و یوری پێکەنین و گاڵتەمان پێکرد. نیکی ئیتر قسەی نەکرد و قۆڵی بەردام. ماچم کرد و هاوڕێی لەگەڵ یوری لە ژوورەکە ڕۆشتمە دەر. بەڵام نەمدەزانی چی بوو کە بیری مردووەکانی ساردخانم کەوتەوە وەستام. بیرم کەوتەوە کە ئێسکە پەیکەرەکان سێری باکووریان دەکرد و دواتر کە ئێمە درێژی ساردخانەکەمان پێوە و ڕۆشتینە ئەولاتر سەری مردووەکانیش سوڕا و سێری ئێمەیان دەکرد. لە بیرکردنەوەی ئەو دیمەنە مەترسیدارە لە عارەقدا خوسام. بەڵام بەڕووی خۆمدا ناهێنا. نەمهێشتی یوری تێبگا کە لە ڕۆحی مندا چی دەگوزەرێ. دڵم دەکوڵا. دەدوت چاوەڕێ ڕووداوی شومم. نەمدەزانی چی دەبێت و چی پێش دێت. لە ڕۆشتن بۆ ساردخانە لەگەڵ هەر کەس و لەژێر هەر ناوێک دەترسام. چارە نەبوو. دەمتوانی چی بکەم. ڕەشاشەکەم لەسەر شانم جێبەجێ کرد و ڕۆشتم. نزیکەی چارەکە کاتژمێرێک دواتر گەشتینە کوونەکە و من بە پەنجە ئەوێم نیشاندا. یوری مەشخەڵەکەی ڕۆشن کرد و بۆ ئەوەی ورەی بە من دابێ لولەی ڕەشاشەکەی کردە کوونەکە و
چەند جارێک پەلە پتکەکەی فشاردا، بەڵام بەو پەڕی سەر سوڕمانەوە گولە نەتەقێنرا. یوری لولەکەی بەرز کردەوە وتی ڕەشاشەکەم خراپ بووە. بەڵام ئەم جارە کە فشاریدا دەنگی گولە بیسترا. سیر بوو بۆ گولە لە ناو سارخانەدا ناتەقێ، ڕەشاش کار ناکا، بەڵام کاتێک لە کونەکە دێتە دەر ڕەشاش کار دەکات. بیرمان کردەوە کە ئەو جارە ڕێکەوت بووە. یوری چەند جارێک ئەم کارەی دووبارە کردەوە، بەڵام لەو پەڕی سەر سوڕماندا بینیمان تفەنگ لە سارخانەدا کار ناکات. ڕەنگە ئێوە ڕۆشنبیر بن و باوەڕ بەم قسەی من نەکەن، بەڵام سوێن دەخۆم جگە لە ڕاستی هیچی تر نەنووسم. ڕەنگ لە ڕوخساری یوری پەڕی، بەڵام بۆی ترس و لاوازی نیشان نەدابێت شانەکانی بەرز کردەوە. ڕۆشتە ناو ساردخانەکە و بە منیشی وت وەرە مەترسا، لەگەڵ مندا وەرە. بە مەشخەڵەکانەوە ڕۆشتینە ناو ساردخانەکە و هێواش هێواش بەرەو مردووەکان ڕۆشتینە پێش. ئێسکە پەیکەرەکان بە چاوەکەم سووشکەکانی خۆیان سەیریان دەکردین. نوری مەشخەڵەکان بە دژواری دەوروبەری ڕووناک دەکردەوە و لەو ڕەنگە سوورەی بە دەورماندا بڵاو بووبوویەوە ئێسکە پەیکەرەکان زیاتر ترسیان دروست دەکرد. یوری لە تامەزرۆی ئەو جەواهیرانەدا بووتم بە دەوری ئێسکە پەیکەرەکانەوەیە. ڕۆشتە پێش و کاتێک گەشتە بەرامبەری ڕیزی یەکەمی مردووەکان بەسەر سوڕمانەوە ئاوڕی دایەوە وتی بەملی ئەمانەوە هیچ نییە. ئەی تۆ چی دەوت؟ مردووەکان ڕوود بوون. لەو جەواهیرە گران بەیانەی من بینی بووم شوێنەوارێک نەبوو. هەر کەسی تر لە جیاتی من بۆیە دەیقیژاند و بێهۆش دەبوو. ئایا بەڕاستی سەرسوڕهێنەر و ترس ئەنگێز نەبوو؟ ئایا ئێوە کە ئەم دێڕانە دەخوێننەوە سەرتان سوڕ نەماوە؟ بەدڵنیاییەوە بە کەواتە بەراوردی بکەن من کە بە چاوی خۆم ئەو دیمەنەم بینی تا چەند سرم سوڕما. مردووەکان بە حاڵی خۆیان داوەستا بوون. جەستەیان وەک پێش ڕوت و نیوەڕوود بوو. تەنیا جیاوازیەک کە دەبینرا ئەوە بوو جەواهیر و زێڕەکان نەمابوو، بە تەواوی لە ناوچوو بوو. بە خێرایی ئەم بیرۆکەیم لا دروست بوو کە ڕەنگە کەسانێک لە سارخانەکەدا کە گاڵتەیان لەگەڵ دەکەن و جەواهیرەکانیان پێوە دەکەن و دواتر هەڵی دەگرن و دایدەشارن. بەڵام ئەو کەسە کێ دەتوانێت لەو شوێنەدا بژی؟ سرم سوڕما بوو. دەنگی یوری کە قسەی لەگەڵ دەکردم نەمدەبیست. بە ناڕەحەتی سەیری دەوروبەرم دەکرد و هەندێک کات چاوی مردووەکان مووی لەسەر ئەندامەکانم ڕاست دەکردەوە. یوری وەک بڵی هەستی بە حاڵم کردبوو، قۆڵی گرتم و تەکانیدا. بەهۆی تەکانەکەی ئەو هاتمە خۆم و سەیری ڕوخساری ڕەنگپەڕاوی ئەوم کرد و بێ ئەوەی هیچی لێ بپرسم وتم نا یوری من هەڵە ناکەم، بە چاوی خۆم بینیم، نیکی شایەتە. ئەویش مردووەکانی بەو جەواهیرانەی لە ملیانە بوو بینی و تەنانەت کاتێک دەستم درێژ کرد و چەندانەیەکیانم هەڵگردووتی با لە دەرفەتێکی کەدا ئەم کارە ئەنجام بدەین، دواتر لەگەڵ یوری داوەرە و هەرچی دەوێت هەڵی بگرە. من ڕەنگە خەو دەبینم، ئاخر شیاوی باوەڕ پێکردن نییە. یوری بۆ ئەوەی لە ناڕەحەتی من کەم بکاتەوە وەک گوێنەدان شانەکانی بەرز کردەوە وتی زۆر باشە، گرنگ نییە. دڵنیام تۆ بە هەڵەدا نەچیت و هەرچیت بینیوە بۆ منت باس کردووە، بەڵام قسەکەی خۆی تەواو نەکرد. دەویست بڵێ چی بوو؟ ئاخر لاشەی مردووەکان ناڕۆن و هەستیان نییە کە شتێک داشارن و یان دووبارە بیکەنەوە ملی خۆیان. هەرچی بوو ئەو قسەکەی خۆی بچڕی و قۆڵی منی گرتووەتی وەرە با بڕینە ناو پەرزگا. تازە لەم کاتەدا بیری خاکی زێڕ و جەواهیراتەکەی ناو پەرزگام کەوتەوە وتم ڕاست دەکەی. کاتێک پەیکەرەکەم شکان نزیکەی 300 کیلۆگرام خاکی زێڕ لە ناویەوە هاتە دەر. جیاواز لەوەش بڕێکی زۆر لە جەواهیراتیش لەوێ هەیە کە ئەوەمان بەسە و ئەگەر بتوانین بێڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ڕووداوی مەترسیدار بگەینە دنیای ئازاد، هەموو تەمەنی خۆمان بە سامان و بەختەوەری بەسەر دەبین. یوری لە پێشەوە دەڕۆشت و من نزیکەی 20 سانتیمەتر لە دوایەوە بووم. لەگەڵەوەی زۆر بە هێواشی قسەمان دەکرد، دەنگی یەکترمان دەبیست. من دوای وتنی ڕستەی سەرەوە وەگەوەی لە سستی و لاوازی خۆم شەرمەزار بوو بێتم وتم بەڵام نا، ئەم سامانە گەورەیە کە من بینیم نابێ لە قوڵایی ئەم جەنگەڵەدا بمێنێتەوە. من هەموو شوێنێکی ئەم پەرزگایە ژێرە و ژوور دەکەم و دەیدۆزمەوە. یوری قسەی نەدەکرد، وەک پەیکەرێک لە ئاسن و پۆڵا سارد و بێدەنگ بوو. بە هەنگاوی قورس بەڕێگادا دەڕۆیشت. بە زوویی ماوەی نێوان دوو داڵانەکەمان بڕی. یوری کە لە پێش منەوە بوو هەنگاوی خستە داڵانی دووەم، یعنی پەرزگا، کە بە کونی ژێر پەیکەرەکە کۆتایی دەهات. لەگەڵ گەشتن بە داڵان
بڵێسەی مەشخەڵەکە دەستی بە سەماکردن کرد، لەرزی و ڕووی لە کوژانەوە کرد. یوری کە لە پێش منەوە بوو خۆی کێشایە دووەوە و دووبارە گەڕایەوە بۆ ژووری مردووەکان و وتی: ئەم داڵانە هەوای نییە، مەگەر نەتانوت کوونەکە ڕێگەی بۆ تەلاری پەرزگا هەیە؟ بەسەر سوڕمانەوە سێرم کرد و وتم: مەبەستت چییە؟ من کە درۆ ناکەم. یوری وتی: ڕاست دەکەی، بەڵام چۆن ئەگەری هەیە مەشخەڵەکە بکوژێتەوە؟ وەڵامم دایەوە: من و نیکی لەم ڕێگایەوە هاتین و مەشخەڵەکە نەکوژایەوە، ئێستا هەوانیە و دەکوژێتەوە، یانی چی؟ چۆن شتی وا ئەگەری هەیە؟ وتی: بە هەر حاڵ دەبێت بڕۆینە پێش. یوری ئەمەی وت و دووبارە ڕۆشتە ناو کونەکە. هاتوچۆی ئێمە بۆ هۆی جۆڵەی ئێمە. هەوای وەستاوی کونە ئەم جارە مەشخەڵەکە درەنگتر کوژایەوە و تا کۆتایی داڵانەکە، یانی تا شوێنێک من سەکۆی ژێر پەیکەرەکەم کۆن کرد نەکوژایەوە. لە ڕووناکی لەرزانی مەشخەڵ هەردووکمان سێری سەرەوەمان کرد. لەو پەڕی سەر سوڕماندا بینیم کە ڕێگاکە بەسراوە. ڕەنگەم گومانە لای خوێنە ڕووبی سەر دروست بوو بێ کە بۆ نمونە سەرکونەکەیان بەدار و تەختە و خاک و گەڵدا پۆشی بوو. نەدەرگای کونەکە وەک پێشتر ڕەنگە باشتریش بەسرا بوو. دەدوت دەیان بەرد تاشی وەستای شارەزا چەندین هەفتە کاریان کردووە و بەردیان بۆ کونەکە تاشیوە و بەستویانە. من و یوری هەناسەیەکی قۆڵ بەسەر سوڕمانمان هەڵکێشا و دواتر چۆن چرکەیەکی درێژ بێدەنگ بووین. هەر کەسی تر لە جیاتی من بۆیانەی دەتوانی لەسەر سوڕمانی خۆی ڕێگری بکە، چونکە ئەوەی من دەمبینی شیاوی ڕازی بوون و باوەڕ پێکردن نەبوو. سەرنجام یوری بێدەنگی شکاندەوتی: ڕەنگە بە هەڵەدا چوین، ئایا داڵانێکی تر هەیە؟ بەدەنگی لەرزان و گیراو لە وەڵام داوتم: دڵنیام کە داڵانی تر نییە. لە داڵانێک ڕۆشتینە ناو ساردخانە، لە داڵانی دووەم ڕۆشتینە دەرو. ئەم ڕێگایە ئەوەندە ئاڵۆز نەبوو کە من لەبیری بکەم. یوری لێوی بەدیان گرت و بیری کردەوە وتی: کەواتە لە بەرژەوەندیمان نییە بۆ بەدەستهێنانی جەواهیرەکان زیاتر بگەڕین. ڕۆحی پێشینانیان سامانی پەرزگای هۆزەکەی خۆیان دەپارێزن و هەرچی بێ بۆ ئێمە بێ مەترسی نییە. لەم ڕێگایی کە هاتوین دەگەڕینەوە. من کە لە شکستی خۆم ناڕەحەت و تووڕە بووبووم، بە توندی و تووڕەیی وتم: واز لەم قسە قۆڕانە بێنە. بۆ من شیاو نییە پێبەندی خوڕافات و وەهم پەرستی بین. گریمان ئەڕواح بوونیان هەبێ، قازانج و زەرەریان نییە کە بۆ پاراستنی سامان و زێر هەوڵ بدەن. یوری کە تووڕەیی منی بینی ئیتر قسەی نەکرد، بەڵام چەند چرکە دواتر دوای کەمێک هەوڵدان و چالاکی کە ئەنجامی نەگردووتی: بە هەر حاڵ ڕێگاکە ناکرێتەوە. بەردی سەر کونەکە ئەوەندە گەورە و قورسە کە یەکێک لە سلنگەکانی نیویۆرک بۆ جوڵاندنی پەسەندە ناکە. ناچار وتم: بگەڕینەوە. مەشخەڵەکان ئێستا دەکوژێنەوە، لە تاریکیدا دەمێنینەوە، خێراکە. دواتر بۆی ڕازیم کردبێت وتم: جێگەی داخ نییە. ئەم بڕە جەواهیری لە کاتی هاتنە دەر هەڵم گرت زیاتر لە 300,000 دۆلار بەهایەتی و ئەمەش پارەیەکی کەم نییە. یوری وتی: ئێمە کە دەڵاڵ و زێرفرۆش نین، بەهاکەیان نازانین. ڕەنگە زیاتر لەوەی بیری لە دەکەیتەوە بەهایان هەبێ. لەم کاتەدا لە ساردخانەکە تێپەڕین و گەشتی نەداڵانی یەکەم. هەوای ئازادی لێبوو. مەشخەڵەکان باشتر دەسووتان و دەوروبەریان ڕووناک دەکردەوە. هێشتا لە داڵانەکە نەڕۆشت بووینە دەر کە یوری بە پەنجە سوچێکی نیشاندا و بەسەر سوڕمانەوە وتی: ئەمە چییە؟ هەردوو گوەستاین سەیرمان کرد. نیگام لەسەر زەوی سوڕا و هەموو شتێکم بینی تا لەسەر شوێنێک کە یوری بە پەنجە نیشانیدا جێگیر بوو. دەفرێکی گەورەی گەڵی لەو دەفرە گەورانی ئەمازۆن کە بە زۆری هەنگوینیان تێدەکرد لێوان لێو لە شتێک بوو کە نەمان دەزانی چییە. یوری دانیشت، دەستی لە ناو دەفرەکەدا و لە ناکاو لە شوێنەکەی هێستا و بەرز بوویەوە وتی: بڕوانە، خۆڵی زێر. ئەو خۆڵەی تۆ باست کرد، سیرکە. منیش دانیشتم و کاتێک دەستم نەبردە پێش بەر خۆڵەکە نەکەوت. نەمتوانی باوەڕ بە قسەکەی یوری بکەم. خۆڵی زێر لە ناوسکی پەیکەرەکەدا بوو. من دوای شکاندنی پەیکەرەکە پێمزانی کاتی تێپەڕین لە ساردخانەکە هەموو شوێنێکم بینی ئەو دەفرەی لێ نەبوو. ئەیکێ پڕی کردووە لە خۆڵی زێر و لەوێ دایناوە. ئایا ڕۆحەکان پارێزەری پەرزگای هۆز پاداشتی لێ خۆشبوونی ئێمەیان داوەتەوە؟ ئایا ئەگەر ئێوە لە جێگەی من بوونایە باوەڕتان بەم بۆ چوونە نەدەکرد و
پێڕازی دەبوون. بارحاڵ چەندین کیلۆ خۆڵی زێر لەو دەفرەدا بوو. یوری هەناسەیەکی قۆڵی هەڵکێشاوەتی خواکانی پەرزگا پاداشتیان پێدەین. لەسەرم گومانەش ئەگەر بە زۆر بەردەکەمان بشکاندایەوە بڕۆشتی نایەتە ناو پەرزگا گیانمان دەکەوتە مەترسیەوە. قسەکەیم بڕی وتم ئێستا کە بەشی ئێمەیان داوە بۆ وەستاوی هەڵی گرەبا بڕین. ئێرە شوێنی وەستان نییە. من لە چاوی مردووەکان لە هەموو لایەکەوە سیرمان دەکەن دەترسم. یوری مەشخەڵ و تفەنگەکەی دایە دەست من و خۆی دەفرەکە کە زیاتر لە 20 کیلۆ کێشی بوو بەرزی کردەوە و بەڕێکەوت. لەوەوە تا دەمی کوونەکە زۆر دوور نەبوو. زۆر خێراگەشتین و ڕۆشتینە دەر. لە ڕووناکی هەتاوی بەرەبەیان خۆڵی زێر لە ناو دەفرەکە دەدرەوشایەوە. مرۆڤ لە دەستلێدانی تێر نەدەبوو. دەمویست وەک مناڵێک لەسەری دانیشم و یاری پێ بکەم. یوریش لەسەر دەفرەکە چەما بوویەوە و هەندێک کات یاری بەزێڕەکان دەکرد. سیرکە چ دەفرێکی جوانە، ئەم دەفرەکە وێنەیە. منیش سێرم کرد و لە بینینی نەخش و نیگارەکەی سرم سوڕما. یوری وتی بەهای دەفرەکە زیاتر لە زێڕەکەیە. دەبێت بە ساغی بیگەێنینە ئەمریکا و بە نرخێکی گران بە مۆزەخانەکانی بفرۆشین. ئەو ڕاستی دەوت. منیش باوەڕەکەیم پشت ڕاست کردەوە، بەڵام نەم دەتوانی ڕازی بم نرخی دەفرەکە یەکسان بێ لەگەڵ 20 کیلۆ خۆڵی زێر. هێشتا سەرقاڵی وتوێژ بووین کە دەنگی نیکی لە پشت سەرمانەوە بیسرا. هەردووکمان ئاورماندایەوە. نیکی کە لە درەنگ کەوتنی چەند کاتژمێری ئێمانی گەران ببوو بۆ ئاگاداربوون داهاتاوێ. کاتێک چاوی بە خۆڵی زێر کەوت وتی بینیت کە ڕاست دەکەم، خواکان پارێزگاری لە پەرزگا دەکەن. هیچ بێگانەیەک ناتوانێت بچێتە ئەوێ. خوا بەزەیی پیاتانە هاتەوە کە بە سەلامەتی گەڕانەوە. یوری قسەکەی پێبڕی وتی نیکی خێرا دەست بەکار بە، ئەو بێنە منیش خۆڵ و بەرد کۆکەمەوە. ئەم کوونە دەبێت ببەسرێ کە کەس دوای ئێمە نەڕواتە ناوی. خێراکە هەرسێکمان دەست بەکار بووین و کاتژمێرێک دواتر یوری وەک وەستایەکی شارەزا کوونەکەی گرت و ڕێگاکەی بە جۆرێک بەست کە بینەرنەی دەتوانی هەست بەوە بکە کە ڕۆژێک لەوێدا کوونێک هەبووە. بۆ هەڵگرتنی خۆڵی زێر و جەواهیرەکان پێویستمان بە کەرەستە بوو. نیکی پارچەیەک پێستی پڵنگی وەک کیسە دووری و خۆڵەکەی کردە ناوی. چەندی کە ئەڵماس و زێڕەکانی تریش من و یوری لە نێوان خۆماندا بەشمان کرد و بەجلەکانمانەوە دووری کە بەهۆی ڕێکەوە دیان ڕووداون نەبێ. نیکی لە هەمان ڕۆژ لەگەڵ ئەمانۆدا ئاشنا بوو، پەرستاری لێ کرد. ئەمانۆ و نیکیش خۆیان بۆ سەفرێکی دوور و درێژ کە لە بەردەمماندا بوو ئامادە کرد. سەرنجام بڕیارماندا هەردووکیان لەگەڵ خۆماندا ببین. ژنان و کچان و بنەماڵەکانی نیشتەجەی پەرزگا بۆ ماڵ ئاوایی کردن لە ئێمە خۆیان ئامادە کرد. شاکیش تاقمێکی ڕاستپەردە بوو لە خزمەتمانە بن و لە بەستنی بارەکان یارمەتی دەرمان بن. لەسەر یەک ئەو ڕۆژانە بەخۆشی تێپەڕدەبوون. یەک ڕۆژ بەیانی کە نیکی لە خەو هەستا هاتە لای من و وتی گوێش و خەوێکی مەترسیدارم بینی. بە خوێن ساردی پرسیم چ خەوێک؟ وتی خەوم بینی کە ئەو پیاوە ڕەشپۆشە بە من دەڵێت ئیتر لەو شەرابە مەخۆنەوە. پێکەنیم و وتم گوێشە و زۆرت خواردووە بۆیە خەوی پەرێشانت بینیوە، گرنگ نییە. تا ئەو ڕادەیە گوێم بە بابەتەکە نەدا کە تەنانەت بە یوری شەم نەوت. بەڕێکەوت هەمان شەو یوری ڕۆشتە هەنباری شەراب و بڕێکی زۆری خواردەوە. بەڵام لە ناکاو دەنگی قاوقیژی ژنان و کچانی پەرزگا بەرز بوویەوە. یەکێک لەوان وتی یوری سوتا، یوری سوتا، فریایکەون. بەپەلە ڕام کردە دەر. ئاگر یەکەم بینای پەرزگا کە لەوانی ترجیا بوو گرتبوویەوە. هەموو شوێنێکی دەسوتاند و لە هەر لایەکەوە بڵێ سەی دەسان. هەمووان کۆ ببوونەوە و بۆ کوژانەوەی ئاگرەکە هەوڵیان دەدا، بەڵام بێنجام بوو. لە ژنێکم پرسی یوری لەکوێیە. قۆڵی گرتم وتی یوری لە هەنبارە، فریایکەون، خوشکەکەم و مناڵەکەشی لەوێن، بە یەک نیگابار و دۆخەم هەڵسەنگا. بە هیچ جۆرێک نەم دەتوانی بۆ ڕزگارکردنی ئەو ژن و مناڵە و یوری کە ڕەنگە مەست و بێ ئاگا لای گۆزەی شەرابەکان کەوتە بێکارێک بکەم. ئاگر هەموو شوێنێکی گرتبوویەوە، ڕێگاکان بەسرا بوون و هەر کەس نزیک ببوایەتەوە دەسووتا. لەم کاتەدا یوری لە نێو بڵێسەکانی ئاگر لە کاتێکدا ژن و مناڵەکەی لە دەستدا بوو دەرکەوت. یوری بە گیانبازێکی کەمیۆنە و سیر گیانی دوو مرۆڤی لە مردن ڕزگار کرد. کاتێک یوری گەشتە بەرانبەرمان و ژنەکەی دانا بێهۆش بوو، دەست و قاچی سوتا بوون، بەڵام
ژن و مناڵەکەی زیانیان پێنەگەیشت بوو. خێرا بۆ یەکێک لە ژوورەکانی پەرستگامان گواستەوە. ئاگرەکە بە هاوکاری پیاوانی یارمەتیدەر کە شاکی ناردبووی کوژایەوە و بینای سوتا و بەشێکی زۆری وێران ببووە زۆپایەکی دووکەڵاوی کچەکان لە دەوری یوری کۆ ببوونەوە و چارەسەریان دەکرد. هیچ کارێک بە من نەدەکرا. بە دەرمانە ناوچەیەکان کە لە ڕووەک و ڕۆنی تایبەت دروست دەکرا زۆر باوەڕم نەبوو، بەڵام دەمتوانی چی بکەم. ڕێگەیەکی تر بۆ چارەسەرکردنی یوری نەبوو. دەست و ڕوخساری بە جۆرێک سوتا بوو کە هەستم کرد بۆ هەمیشە عیبدار دەبێت و یان سۆمای چاوانی لەدەست دەدا. بە خۆشحاڵیەوە کاتێک ڕۆنیان لەدا کاریگەری موعجیزە ئاسایی دەرکەوت و پێچەوانەی بۆ چوونەکانی منی سەلماند و ئاشکرا بوو کە یوری زیانی زۆری پێنەگەیشتووە. لەگەڵەوەی هاتۆتە هۆش و چاوەکانی کردەوە سەیری منی کردووتی ئەو ژن و مناڵە سەلامەتن، ئەوان نەسووتان؟ دڵنیام کردەوە کە ئەوان سەلامەتن و بەم شێوەیە دڵی یوری کە پیاوێکی مرۆڤ دۆز بوو ئاسوودە بوو. یەک دوو ڕۆژ تێپەڕی. یوری کەمکەم باش دەبوویەوە و برینەکانی وشک دەبوونەوە و قەت ماغی دەبەست. پەیوەندیەکانی نیکی و ئەمانەوە باش بوو. ئارەزوم دەکرد هەموو کات لە هەموو شوێنێکدا ئەم پاکی و هاوڕێیەتیان لە نێوانیاندا بمێنێتەوە. بەڵام بێئاگا بووم لەوەی کە ژن حەسوودە و هەرچەندە بەسەر خۆی دازاڵ بێ ناتوانێ بەرامبەر بە پیاوێک کە خۆشی دەوێ بێ سەرنج بێت و لەگەڵ هەوێکەی خۆیدا ئارام بێ. دواتر زانیم کە ئەو ڕۆژانە نیکی و ئەمانەوە چەند دەزەختیان لە خۆیان کردووە تا ئارام بن. هۆی گوێنەدانی ڕووکەشی ئەوان بەرامبەر بە یەکتر ئەوە بوو کە نەکا من تووڕە ببم و یەکیان هەڵبژێرم و بیبەم. ئەو ڕۆژە تا ئێوارە لە نیکی و ئەمانەوە کە سەرقاڵی دوورینی کراسبوون بێ ئاگا بووم. شاکی کە کەرەستەی سەفەرەکەی ئێمەی ئامادە کرده بوو هاتە پەرستگا و ئاگاداری کردینەوە کە هەر ڕۆژێک بمانەوێ دەتوانین بەڕێکەوین. بەڵام شاکی لەسرە موشانە وەستا، سەری بە شەرم و ناڕەحەتیەوە داخست و لەژێر لچەوە هەندێک قسەی کرد کە تێنەگەیشتم. یەک دوو چرکە بە بێدەنگی تێپەڕی و تا من بێدەنگیم شکاند و وتم بەڵام چی؟ مەبەستت چییە؟ چی دەڵێیت؟ شاکی بێەوەی سەیری چاوم بکاتوتی بەڵام بردنی کچانی ئەمازۆن کارێکی دژوارە. دەزانن چی بووە؟ حەسودی کچانی تر کە لەلایەن ئێوە گوێیان پێنەدراوە ئەم کێشەی دروست کردووە. دوێشە و تاقمێک لە ژنانی پیری هۆز هاتنە لای من و وتیان ئێوە مافی ئەوەتان نییە کچەکان لەگەڵ خۆتان ببەن. ئەوان لە جوانترین کچەکانی ئەمازۆنن و دەبێت بۆ پاراستنی نژادی ئەمازۆن بمێننەوە. سەیری چاوی شاکیم دەکرد و دەمویست بزانم بۆ چوونی خۆیەتی یان ناڕازیبوونی ئەوان بۆ من دەگەڕێتەوە. دیار بوو شاکی لەم ڕووداوە بێتاوانە، چونکە بەڕاستی ناڕەحەتە و لە کاتی قسەکردندا شەرمەزار بوو. کچەکانی پەرستگا دووبارە ئاژاوەیەکیان نابوویەوە و من نەمدەزانی چی بکەم. لە شاکیم پرسی بۆ چوونی تۆ چییە؟ تۆش لەگەڵ ئەواندا ڕازیت؟ شاکی وتی هەرگیز، چۆن دەکرێت لەگەڵ ئەواندا ڕازی بم؟ دوێشە و نزیکەی 2 کاتژمێر بەرگریم لە ئێوە کرد لەبارەی ئەو خزمەتانی بۆ هۆستان ئەنجامداوە و ئەو پێشینەی هەتانە قسەم کرد، بەڵام بێ ئەنجام بوو چونکە ئەوان سوورن و دەڵێن نابێت ئێوە کچەکان لەگەڵ خۆتانە ببن. من و شاکی سەرقاڵی وتوێژ بووین کە یوری هاتە ژوور و کاتێک لە بابەتەکە ئاگادار بوویەوە ڕووی کردە شاکی وتی ئێستا کە تۆ لەگەڵ ئێمەدایت زۆر گرنگ نییە، گوێ بگرە، دەمەوێت پرسیارێکت لێ بکەم. بە بۆچوونی تۆ ئێمە چی بکەین کە نیکی و ئەمانەوە لەگەڵ خۆماندا ببین و بێ ئەوەی ڕووداوێکی خوێناوی ڕوو بدات و کەس بکوژرێت؟ شاکی لە وەڵامی یوری داوتی بە بۆچوونی من باشترە بەنهێنی بڕۆن و پێش ئەوەی بزانن چی بووە و چی ڕوویداوە مەودایەکی زۆر لێرە دوور بکەونەوە. هیچ کام لەم ئەمازۆنیەکان لە پەرستگا نین کە ئێوە لەگەڵ خۆیانە ببن. کچەکانیش لە کاتی شەو ناتوانن بڕۆنە هۆز و ئەوانی تر لە ڕۆشتنی ئێوە ئاگادار بکەنەوە. یوری وەک ئەوەی بیرێکی تازەی کردبێت هاتە پێشەوەتی گوێ بگرە، بڵاوی دەکەینەوە کە 4 ڕۆژی تر بەڕێ دەکەوین، بەڵام لە ڕاستیدا ئەم شەو یان سبەی شەو بەڕێ دەکەوین و لێرە دوور دەکەوینەوە. ئەم کارەش شەوانە ئەنجام دەدەین کە کچەکانی پەرستگا نەتوانن هۆز لە ڕۆشتنی ئێمە ئاگادار بکەنەوە. بەرەبەیان کاتێک دەزانن کە ئێمە مەودایەکی زۆر لێرە دوور کەوتوینەتەوە و بەڵام ئەرکی تۆ کە هاوڕێی ئێمەیت ئەوەیە ڕێگایان بە هەڵا نیشان بدەیت و سەرگەردانیان بکەیت
تەنیا لەم شێوەیەدا ئەگەر بەدواشمانە بێن ناتوانن پێمان بگەن و لە جەنگەڵدا سەرگەردان دەمێننەوە. منیش ئەم باوەڕەم پەسەند کرد. شاکی وەک خزمەتکارێکی بە ئەمەک سەری داخستووەتی بەسەر چاو. فێڵێکی زۆر باشە. کەواتە کاتێک من گەشتمە هۆست پێیان دەڵێم ئێوە 4 ڕۆژی تر دەڕۆن. لە درێژەی قسەکەی ئەودا یوری وتی بەڵام لە ڕاستیدا سبەی شەو کاتێک مانگ هەڵات بەڕێ دەکەوین و لە ڕێگەی بەستێنی ڕووبار بەرەو ڕۆژ ئاوا دەڕین. شاکی لە شوێنەکەی هەستا و لەگەڵ پارێزراوانی خۆی ماڵ ئاوایی لێ کردین و ڕۆشت. کاتێک لە ژوورەکە ڕۆشتە دەر یوری بزەیەکی گرت و سەری بە نیشانی ڕەزامەندی و سەرکەوتن تەکاندا. بە هێواشی لێم پرسی چۆن بیر دەکەیتەوە؟ یوری سەری لە دەرگاکە بردە دەر و سێری دەرەوەی کرد و چونکە دڵنیا بوو کەس ئاگای لێ نییە و دەنگمان نابیستێت وتی هەندێک کات مرۆڤ ناچار دەبێ درۆ لەگەڵ خۆیشی بکات و عەقڵ و دڵی خۆی هەڵخەڵەتێنێ. شاکی بڵاوی دەکاتەوە کە ئێمە 4 ڕۆژی تر دەڕۆین و من پێم وت کە سبەی شەو دەڕۆین با لەگەڵ هەردوو دەستەکەدا درۆمان کردبێت. پرسییم کەواتە سبەی شەو ناڕۆین؟ یوری پەنجەی لەسەر لوتی داناوەتی بێدەنگ بە دیوار مشکی هەیە و مشکیش گوێچکە و ئاژاوە گێڕیش دەزانێت. سبەی شەو ئێمە دەیان میل لێرە دوورین. دڵم داکەوت. یوری دەیویست شاکیش هەڵخەڵەتێنێت و دوور نەبوو ئەو ببێتە هۆی بزواندنی هۆز و کار زیاتر قوڵ و مەترسیدار بێت. وتم کارێکی باش نییە، لانی کەم بە شاکی هاوڕێمان بێت. یوری ڕێگەی نەدا قسەکەم تەواو بکەم و بە پەنجە ئیشارەی بێدەنگی پێدام. بە خێرایی لە ژوورەکە ڕۆشتە دەر و ڕۆشت. بڕیاری خۆی دابوو نەم دەتوانی دژایەتی بکەم. هەمیشە هەروە بوو. هەر کاتێک بۆ ئەنجامدانی کارێک بڕیاری دەدا هیچ ڕووداوێک نەیدەتوانی پاشگەزی بکاتەوە. هێشتا بیرم لە کارەکانی ئەو دەکردەوە کە نیکی هاتە ژوور و بە هاتنی ئەو سەرنجم لە لای یوری بۆ لای کچێکی جوان و دڵڕفێن ڕاکێشرا. نیکی پەڕیە ناوەڕاستی ژوورەکە و دەستی بە سەما و گۆرانی کرد. نیکی بەردەوام ئاوازی دەخوێند و سەمای دەکرد و من بۆ ئەوەی یارمەتی سەمای دڵڕفێنی ئەوم دابێ لەسەر ئەو سنووقەدارەی لەسەری دانیشت بووم دەستم بە تەپڵ لێدان کرد. نیکی زۆر جوان سەمای دەکرد و ئەم بیرۆکەیم لا دروست بوو کاتێک گەشتمە دنیای پێشکەوت و بۆ فێربوونی سەما بینێرمە پێگەکانی ڕایەنانی سەماکردن. نیکی سەمای دەکرد و دەیخوێن. منیش تەپڵم لێدەدا. لە ناکاو ئەمانۆش هاتە ژوور و دەستی بە سەماکردن کرد. نیکی بە هاتنی ئەمانۆ سەمای خۆی کۆتایی پێهێنا و لای من دانیشت. ئێستا سەری ئەمانۆ بوو. ئەویش زۆر جوان سەمای دەکرد، بەڵام شێوەی سەمای ئەوان بە تەواوی جیاواز بوو. هەرکام بە شێوەیەکی تایبەت سەمایان دەکرد. سرم سۆرما بوو. بەخۆمم دەوت حیفە ئەم هەموو توانایە لە کچان و ژنانی ئەمازۆندا هەیە و لە قۆڵایی جەنگەڵدا بە فیرۆ بڕوە. خۆزگە دەمتوانی کارێک بکەم تا ئەمازۆنیەکان بەڕاهێنان و پەروەردەکردنی دنیای پێشکەوت و ئاشنا بکەم. بەڵام نا، چێژێک کە من لەم چەند ساڵەدا بینیومە چێژێک بوو کە دنیای پێشکەوت و نەیدەتوانی بە منی بدات. ئەمان ئارامی و بێدەنگیان هەیە کە لەگەڵ هیچ کام لە پێشینەکانی دنیای پێشکەوت و شیاوی بەراوردکردن نییە. ئەمانۆ هێشتا سەمای دەکرد و دەیخوێن. نیکی هیلاک ببوو. لای من دانیشتە بوو کە یوری هاتە ژوور و دەرگاکەی داخست و بێ ئەوەی سەرنج بداتە کراسە تازەکانی نیکی و ئەمانەوەتی زووکن، خێراکەن، من بارەکانم بەستووە. ئەمانەوە دەستی لە سەماکردن هەڵگرت. منیش هەستام و وتم بۆچی خێراکەین؟ مەبەست چییە؟ یوری بەنادڵنیایی و گومانەوە سێرێکی دەرگاکەی پشسەری خۆی کردووتی مەبەستم ئەوەیە ئێستا دەبێت بەڕێکەوین. من بارەکانم بەستووە و ئامادەم کردووە. بارێکی زۆرمان پێ نییە. هەرکام بەستەیەک هەڵەگرین و دەڕۆین. ڕێگاش شارەزام و بە پێچەوانی ئەوەی بە شاکی مد لە ڕووبارەوە دەڕۆین و لە بەستێنی ڕاستی ڕووبار بەرەو باشووری ڕۆژ ئاوا دەڕۆین. ڕۆشتمە پێش وتم ئەم کارە باش نییە. شاکی هاوڕێمانە و ئەگەر درۆی لەگەڵدا بکەین دەبێت بە دوژمنمان و مەترسی گەورە ڕوودەدات. نا، یوری ئەم کارە مەکە. باش شاکی لە ڕووداوەکە ئاگادار بکەینەوە و داوای یارمەتی لێ بکەین. یوری بە ناڕەزامەندی برۆکانی هێنایە یەک وتی
دژایەتی مەکە، گوێ بگرە، من ئەمانە باشتر لە تۆ دەناسم. هەر کەس بۆ پێگەی خۆی لە ژیانیدا هەر کارێک پێویست بێ دەیکات و هەر کارێکی قێزەون ئەنجام دەدات کە ناسوپاسی و بیرکردنەوەی خۆشەویستی کەسەکان سادەترینیانە. شاکیش بۆ ڕەزامەندی دانیشتوانی هۆز و بەدەستهێنانی باوەڕی ئەوان کە دەبێت تەمەنێک لەگەڵ یا بژین خیانەتمان لێ دەکات. کاتێک کوژرین هەستی شەرمەزاریش لەناو دەچێت و بە خێرایی ئەفسانەی ژیانی ئێمە و سەفەرەکەمان لەبیر دەچێت. شاکی دەمێنێتەوە و دەسەڵاتێکی فراوان و هۆزێکی فەرمانبەردار. بەڵگەهێنانەوە و قسەکانی یوری زۆر زووتر لەوەی گومان دەکرا ڕازی کردم. بێیەک و شادژایەتی وتم زۆر باشە، ڕازی بووم، ئێستا دەبێت چی بکەین؟ وتی زۆر سادەیە، نیکی و ئەمانەوە لە پێشەوە دەڕۆن و لە قەراغ جەنگەڵ لەوێ کە بەردێکی ڕەشی گەورەی لێیە چاوەڕوانمان دەکەن. یوری لەم کاتەدا ڕووی تێکردن و وتی ئێوە بڕۆن، خێراکەن. نیکی و ئەمانەوە بەڕاکردن لە ژوورەکە ڕۆشتنە دەرو و ڕۆشتن. دوای ئەوان یوری وتی من سیلاحەکانم پاک کردوێتەوە، پێویستمان بە هیچ شتێک نییە و بۆ دڵنیایی تفەنگێک کە لای شاکی بە ئەمانەت دامنابوو ئەمڕۆ وەرم گرتەوە، نەکا بۆ کوشتنی ئێمە کەڵکی لێوەربگرێ. خێراکە، بە دوامان داوەرە. کچانی پەرزگا سەرقاڵی هاتوچۆ بوون و کاری ڕۆژانەیان ئەنجام دەدا. بە دەستوری شاکی تاقمێک بۆ چاکردنەوەی پەرزگا سوتاوەکە هاتەبوون و سەرقاڵی کارکردن بوون. شوێنی کارکردنی ئەو تاقمە دوور بوو، نەیان دەتوانی ئێمە ببینن. کاتێک ڕێڕەوەکە چۆڵ بوو، من و یوری بە خێرایی کۆڵە پشتەکانمان خستە سەرشان و سیلاحمان بەدەستەوە گرت و بەڕێکەوتین. بە خێرایی لە ڕێڕەوەکان تێپەڕبووین و گەشتینە پانتایی یەکەم. لەوێش کەسی لێ نەبوو. لە حەوشەکەش تێپەڕبووین و سەرنجام لە دەرگای پەرزگا ڕۆشتینە دەر. تا ئەوێ بێ ئەوەی ڕوبەڕووی کەس ببینەوە ڕۆشتین. بەڵام لەم کاتەدا یەکێک لە کچەکان لە کاتێکدا گۆزەیەکی ئاوی لەدەستدا بوو ئێمەی بینی، بەدەم بزەوەوتی بۆ کوێ دەڕۆن؟ یوری دەستی لە غەبغەبەیدا و بە میهرەبانیەوە وتی کچی جوان، دەڕۆینە ڕاو، بە ئومێدی خوا پێستی بەوری سوورت بۆ دێنین تا بۆ خۆت دۆشەکی لێ دروست بکەی، پێت خۆشە؟ دەدوت کچەکە باوەڕ بە قسەکانی ئێمە ناکا، چونکە ڕوخساری بێگۆڕانکاری مایەوە و بە چاوانی پڕ لە گومان و دوودڵی سەیری دەکردین. یوری بە ئەنیشک لە کەلەکەی دام و هەردووکمان بەڕێکەوتین. کەمێک کە دوور کەوتینەوە کچەکە گۆزەکەی لەسەر زەوی دانا و بەڕاکردن ڕۆشتە ناو پەرزگا. یوری وتی کاتێک بزانن نیکی و ئەمانەوە لە پەرزگانین بە خێرایی شاکی و دانیشتوانی هۆز ئاگادار دەکاتەوە. خێراکە، دەبێت پێش گەشتنی ئەوان لە ڕووبار بپەڕینەوە. یوری ڕاستی دەکرد و باشتر لە من دانیشتوانی هۆزی دەناسی. کچان و ژنانی ئەمازۆن زیاتر لەسەر ڕق و حەسوودی بەرامبەر بە نیکی و ئەمانۆ دوژمنایەتیان لەگەڵ من و یوریدا دەکرد و ئاژاوایان دەنایەوە. هەرکام لەوان بەهۆی کەمی پیا و سەرنجێک کە کچان بەگشتی بە منیان دەدا دەیانویست جێگەی نیکی یان ئەمانۆ بگرنەوە و ببنە هاودەم و هاوخەوی من و چونکە ئەمە ئەگەری نەبوو لەگەڵما خراپ بوون و دەیانویست بە شێوەیەک تۆڵە بستێنەوە و ئێستا کە خۆیان لە من بێبەشن نیکی و ئەمانۆش لەم بەختەوەریە بێبەش بکەن. دژمنایەتی ئەوان لەگەڵ من و یوری لەسەر ئەوە بوو ئەگەر ئەمە نەبوایە ڕەنگە تا ئەو پەڕی گیانبازی خزمەتیان بکردینایە و لە کاتی هەستیار و مەترسیداردا گیانیان بخستایەتە مەترسیەوە. جگە لە ڕاکردن چارەیەکی ترمان نەبوو. درەنگیان زوو هەواڵی ڕۆشتنی ئێمە لە ناو هۆزدا بڵاو دەبوویەوە و نەیارانی ئێمە ئەوانەی لە ترسی ڕەشاش و گولەکانی بوێری دوژمنایەتی کردنیان نەبوو ڕادەپەڕین و دەستیان بە هاندانی ئەوانی تر دەکرد. لە گۆڕەپانی بێداری بەرامبەر پەرزگا ڕۆشتینە دەر، بەڵام ئەو ڕێگا کورتە بەڕادەیەک هیلاکی کردەبووم کە ئەژنۆکانم دەلەرزی. یوری وەک کێو بە ڕێگادا دەڕۆشت، ئەندام و ماسوولکەکانی دەدوت لە پۆڵا دروست کراوە. هیچ کات هیلاک نەدەبوو، هیچ کات لە درێژی ڕێگا و قورسی بار و دژواری ڕووداوەکان گلەی نەدەکرد و لەبەر ئەمەش بە حاڵی منی نەدەزانی و نەیدەزانی چیم بەسەردادێت و چەند هیلاکم. بە خۆشحاڵیەوە کاتێک گەشتی نەدارەکانی جەنگەڵ و لە بەرچاو دوور کەوتینەوە یوری بۆ هەڵبژاردنی ڕێگا وەستا. ئەم وەستانە چەند چرکەیەکی کورتی خایەن، بەڵام
بۆ من دەرفەتێکی گونجاو بوو بە پشتی دەست عارەقی ناوچاوم بسڕم و هەناسەیەک بە ئاسوودەیی لێ بدەم و پاڵ بەدارەکەوە بدەمەوە. تازە کۆڵە پشتەکەم لەم شانە خستە و شانی ترم کە یوری بە پەنجە شوێنێکی نیشانداوتی لەوێن. من سێبەری یەکیانم بینی. تازە هەستم بەوە کرد کە یوری بە دوای نیکی و ئەمانۆدا دەگەڕێ. کاتێک گەشتی ناڕوخساری ئەمانۆ وەک گەچ سپی ببوو، بەڵام دواتر لە شادمانیدا سوور بوویەوە و لێوەکانی کەوتە لەرزە. هەرێک لەوان بەشێک لە بارەکانیان هەڵگرت و لەوێوە سەفەری 4 کەسی ئێمە دەستی پێکرد. دیار نەبوو چی دەبێت، تەنیا خوا دەیزانی چ چارەنووسێک چاوەڕێمانە و چ ڕووداوێک پێش دێت. ئەم ناڕەحەتیە قوڵە لە چاوی هەموماندا دەبینرا و مەگەر یوری کە بەپێی عادەت لە هەموو شتێک بە خوێن ساردی دەڕوانی و پێشوازی لە ڕووداوە خوێنایی و کارەسەد بارەکانی بە باوەشێکی کراوە دەکرد، یوری لە پێشەوە دەڕۆشت. نیکی و ئەمانۆ چونکە ژن بوون بە دوای یەک و لە ناوەڕاستدا جێگیر بوون و منیش دوایین کەس ڕێزی 4 کەس بووم و هەندێک کات ئاوڕم دەدایەوە. لەگەڵ بیستنی دەنگێکی نامۆ ڕەشاشەکەم دەخستە سەردەست. کەمێک کە دوور کەوتینەوە یوری وەستاوەتی لێرە دەبێت ڕێگاکە بگۆڕین. ئەگەر شاکی و دانیشتوانی هۆز بە دواماندا بێن لەم ڕێگایەوە تا ئێرە دێن، بەڵام ئێمە ڕێگا دەگۆڕین و لە لاڕێوە بەرەو ڕووبار دەڕۆین. ئاگادار بن، هیچ نیشانەیەک لە خۆتان بەجێ نێڵن. ئەمەی وت و خۆی لای دارێک وەستا و یەک هەمومانی لە ڕێڕەوە تازەکەوە پەڕاندەوە. لەوێ بەدواوە هەمومان تا ڕادەیەک خەیاڵمان ئاسوودە بوو، چونکە دەمانزانی ئەم ڕێگایە ڕێگایەک نییە بتوانن بە ئاسانی بیدۆزنەوە. بەم شێوەیە ئەو ڕۆژە تێپەڕی و ئێمە گەشتینە لای ڕووبار. ئەگەر لە ڕێگای پێشوو بڕۆشتینایەتە پێش، ئاوابوونی خۆر لە ڕووبار تێدەپەڕین. بەڵام ئەو ڕێگایە درێژتر بوو. شەو تەنیا گەشتینە نزیک ڕووبار و ناچار بووین شەو لەوێدا بەسەر ببەین. دارەکانی ئەو ناوچەیە جیاواز بوو. لقەکانی ئەوەندە خۆڕاگر نەبوون مرۆڤ بتوانێت لەسەری بخەوێت. یوری بارودۆخی هەڵسەنگاند و خێرا شوێنی حەوانەوەی دیاری کرد. ئەو لە ناو چەندارێک شوێنێکی نیشاندا و بەنیکی و ئەمانۆی وت بەلقی دارەکان کسکی بدەن. ئەوان بەلق و گەڵای دارەکانیان بەیەکەوە گرت و ئەوەیان خاوێن کردەوە. یوریش لە دارەکە ڕۆشتە سەر و بە قەما هەندێک لقی تازەی لێ کردەوە وتی ئەمانە ڕاخن. ئەوانی شەمکاریان کرد و بە خێرایی زەوی بە گەڵا و لقدا پۆشرا و جێگەیان ڕاخست. یەکەم نیشانەکانی دژایەتی نیکی و ئەمانۆ لەو شەوەوە دەرکەوت. ئەو شەوە بە هەر شێوەیەک بوو بەسەر چوو. بەیانی زوو یوری لە خەو هەڵیستاندین و بەڕێکەوتین. هێشتا خۆر ئاوان نەبوو کە لە ڕووبار تێپەڕ بووین. یوری چەند هەفتەیەک پێشتر شوێنی وشک و کەم ئاوی ڕووباری دۆزی بوویەوە و نیشانی کردبوو. بە خۆشحاڵیەوە نیشانەکانی لە شوێنی خۆیدا بوو. کاتێک گەشتی نەبەستێن بەبێ دژواری تێپەڕین و چوینە بەستێنی ڕاست. یەک دوو کاتژمێر دواتر گەشتینە ناوچەیەکی خۆش ئاو و هەوا و پڕگۆڵ. چەندین چاوەگی ئاوی شیرین لە زەوی هەڵەقڵە. دەوروبەری کانیەکان پڕ لە گوڵی ڕەنگاوڕەنگ و وەحشی بوو. بۆنی دڵ ئەنگێزی گوڵەکان ڕۆحی ئارام دەکردەوە. دوو کاتژمێر دواتر لە کانیەکان تێپەڕین و چوین چەندین میل دوور کەوتینەوە. یوری سەیری دەوروبەری کردەوەتی تێگەیشتی چی بووە؟ بەسەر سوورمانەوە پرسییم چی بووە؟ بزەیەکی لێداوەتی نابینی چاوم ئاوسا و سوور بۆتەوە؟ وتم بۆنا تا ڕادەیەک سوور بوو، بەڵام وابزانم بەهۆی هیلاکی ڕێگا بێ. وتی نە، ڕێگا ڕۆشتن هیلاکم ناکە، جیاواز لەوەش کاریگەری هیلاکی لەسەر چاوم دەرناکەوێ. دوێ شەو ئێوە نائارام و بێخەیاڵ خەوتە بوون. من تا بەیانی بە ئاگا بووم و ئاگام لە دەوروبەری ئێوە بووە. من کە لە ڕووداوەکە هیچم نەدەزانی وەستام. دەستی یوریم گرت و بەسەر سوورمانەوە پرسییم مەگەر چی ڕوویداوە؟ وتی دەدویست چی ڕوو بدا؟ شاکی و چەند پیاوێکی چەکدار بە دوامانەوە بوون. تازە خەریک بوو دەخەوتم کە بە دەنگی خشەخشی گەڵاوشکەکان خەبەرم بوویەوە. بە گومانی ئەوەی ئاژەڵێکی برسی لە ئێوە نزیک دەبێتەوە
سیلاحەکەم هەڵگرت و ڕۆشتمە پێش و لە تاریکیدا هەیکەلی چەند پیاوێکم بینی. بە خێرایی هاتمە دواوە و خۆم داشارد. ئەوان قسەیان دەکرد و بە دوای شوێن پێکانی ئێمەوە بوون. لەوەوە کە هێشتا شانستان بە ئاگایە و کاتی مردنتان نەگەیشتووە، ئەوان لای ئێوە تێپەڕین و هیچ کام لە ئێوە سیانەیان نەبینی. لەگەڵەوەشدا تا بەیانی بە ئاگا بووم و لە دەوروبەری شوێن خەوەکەی ئێوە دەسوڕامەوە. هۆی هیلاکی چاوەکانی من بێخەوی دوێشەوە. چەند خولەک دواتر کە نیکی و ئەمانۆش ئاگادار بوونەوە، یوری وتی: بینیتان من ڕاز دەکەم؟ بۆ هۆیە خۆشەویستیەمان بەرامبەر بە شاکی کە ئێوە گیانتان لە مردن ڕزگار کرد، دووبارە خیانەتی کرد و بۆ کوشتنی ئێمە لەگەڵ دانیشتوانی هۆز یەکی گرت. بۆ ئەوەی دژایەتیم کردبێوتم ڕەنگە شاکی مەبەستی کوشتنی ئێمە نەبوو بێ، نابێ ڕەشبین بین. یوری بزەیەکی هێنایە سەر لێو، شانەکانی بەرز کردەوەوتی: زۆر باشە، بڕۆن. تەنیا کاتێک خەنجەری شاکی سکی من و ئێوەی هەڵدەڕی باوەڕ دەکەیت کە ئەو مەبەستی کوشتنی ئێمەیە، وانییە؟ فەرمونون، بەم هەموو گەشبینیەتان ڕۆژی ڕوودانی ئەم ڕووداوە زۆر دوور نییە. ئیتر قسەی نەکرد و کۆڵەکەی لەسەر شان جێبەجێ کرد و لە پێش ڕیزەکەی ئێمەوە بەڕێکەوت. ئاوابوونی هەتاوی ڕۆژی دووەم گەشتینە شوێنێک کە لە خاڵی بەرامبەر شوێنی وەستانی دوێشەوە بوو. یوری وتی: بە بۆچوونی من باشترە لە ژێرێکێک لەم دارانەدا بحەسەینەوە. لەوێوە هەر چوار لامان بە جوانی دەبینرێت و هەر کەس مەبەستی نزیک بوونەوەی هەبێ دەیبینین. بەردەوام گوێڕایەڵی یوری بووم. ئەم جارەش دژایەتیم نەکرد و لە ئەنجامدا بەرەو ناوەڕاستی دەست کە چەنددارێکی نزیک لە یەکی لێبوو بەڕێکەوتین کە گەشتین بێ ئەوەی هیچ بخۆن، هەر کام خزانە سوچێک و خەوتن. یوری کە شەوی پێشتریش نەخەوتە بوو، لە نیوەی شەو تا بەیانی خەوت. دەنگی مرخەمرخی دەگەشتە ئاسمان. بەو هەموو ناڕاحەتیەوە شەو بەسەر چوو. هەوا کەم کەم ڕوون بوویەوە. بە هەمان شێوە کە هەوا ڕوون دەبوویەوە، دەشتێک کە ئێمەی تیا بووین باشتر دەرکەوت و لەسکی تاریکی هاتە دەر. کەمێک ئەولاتر کانیاوێکی دڵگیری لێبوو. ئەو لە زەوی هەڵە قوڵاو لە حەوزێکی گەورەدا کۆ دەبوویەوە و دواتر لە جۆگەیەکی بچووکدا بەرەو جەنگەڵ دەڕۆشت. لە ڕووناکی بەرەبەیان دیمەنی کانیا و داروگیاکان زیاد لە ڕادا دڵ ئەنگێز و دڵبزوێن بوو. بڕیارمدا تا هەستانی ئەوان لای کانیاوەکە دانیشم. بەڵام لە ناکاو چاوم کەوتە سەر زەوی و لەسەر خاکی نمداری دەوروبەری کانی شوێنپێی ئاژەڵی جۆراوجۆر سەرنجیان ڕاکێشام و خێرا تێگەیشتم ئەوێ ئاو خۆری ئاژەڵە وەحشی و دڕندەکانە. لەسەر خۆ کەمێک خۆم کۆ کردەوە، میلی تفەنگم هێنایەوە. بەیانی بوو هەر سات ئەگەری ئەوە هەبوو ئاژەڵەکان بۆ خواردنەوەی ئاو بێنەکانیاوەکە. نزیکەی نیو کاتژمێر تێپەڕی، عەقڵم کاری نەدەکرد. لە ناکاو دەنگی سمی ئەسپم بیست. وەک جارە قاڕاچەنیم و ئاوڕمدایەوە. بە یەک نیگا هەموو شتێکم بۆ دەرکەوت و لای خۆم کێشەکەشم چارەسەر کرد. گایەلێک گامێشی وەحشی بە خێرایی بەرەو لای ئەو خۆرەکە دەهاتن. ئەگەر ڕام بکردایە بارودۆخ مەترسیدارتر دەبوو، چونکە گایەل بە دوامدا دەهات و لە ژێر دەست و پێیاندا وردەبووم. ئەگەر دەمامەوە بە یەک شاخیان دەکوژرام. چی بکەم؟ دەنگی سمی گایەلی گامێشەکە یوری هەستان. ئەوانیش لەسەر ڕێگای گایەلەکەدا بوون. یوری نیکی و ئەمانۆشی خەبەر کردەوە و ئەوان خۆیان خستە پشدارەکە و لەسەر ڕێگای گایەلەکە نەمان. من هیچ چارەیەکم نەبوو. شتێک کە زۆر سەرنجڕاکێش دەهاتە بەرچاو ئەوە بوو بۆ گامێشەکان بە خێرایی بەرەولای ئەو خۆرەکە دێن، بۆ ڕادەکەن. ناچار لەسەر ئەژنۆ دانیشتم و سیلاحەکەم خستە سەردەست. لەم کاتەدا یەکەم گامێش گەشتە بووە 10 هەنگاوی من کە پەنجەم لەسەر پەلە بتکەدانا و فشارمدا. ڕەگبارێک 2 گامێشی خست و گایەلەکەی لە من دوور کردەوە. گامێشەکان ڕێگەی خۆیان خوار کرد و ڕۆشتن. بەڵام یوری دەیقیژاند و دەیوت: تەقەمەکە، تەقەمەکە. تێنەگەشتم مەبەستی چییە، بۆیە بێگوێدان سەیری گامێشەکانم دەکرد. گامێشەکان لە من دوور کەوتنەوە و لە دەشتەکە تێپەڕین و بێ ئەوەی لە هیچ خاڵێکدا درەنگ بکەن
ڕۆشتنە ناو جەنگەڵ لە بەرچاو نەمان. بە شادمانی لە شوێنەکەم هەستام و یوریش گەشت و هەردووکمان بە قەمە سەری گامێشەکانمان بڕی. ماوەیەکی زۆر بوو کە گۆشت بە تایبەتی گۆشتی چوار پێمان نەخواردبوو، چونکە گۆشتمان تەنیا گۆشتی مەل و باڵندەکان بوو. کاتێک لە گۆشتی گامێشەکان ئاسوودە بووین، لە یوریم پرسی: بۆوتە تەقەمەکە؟ یوری لە کاتێکدا دەستەکانی پاک دەکردەوەتی: بە زۆری لەو شوێنانەی گامێشی لەیە هۆزە وەحشیەکانی جەنگەڵ نشین بۆ ڕاوکردنی گامێش بەرەبەیان دەردەچن. شێوەی ڕاوی ئەوان بە جۆرێکە کە سەرەتا گایەلی گامێش گەمارۆ دەدەن و دواتر هێرشیان دەکەنە سەر. وتم تەقەمەکە، نەکا دەنگی گولە بەگوێی وەحشیەکان بگە. بینیت گامێشەکان لە کاتی ڕاکردن گەشتنە دەشتەکە؟ دڵنیام ئێستا سەرکەلەی وەحشیەکان دەردەکەوێ. یوری ڕاستی دەوت، بەڵام من بە قسەکانی پێکەنیم و باوەڕم پێ نەکرد. ئەو هەمیشە ڕاستی دەوت و ئەمە جاری یەکەمی نەبوو کە بێ ئەزموونی خۆم نیشان دەدا و بە پێچەوانەی عەقڵ کارم دەکرد. بە درێژایی ئەو سەفەرە دوور و درێژە 1000 جار ڕوویدا بوو کە من کارێکم دەکرد و کارەساتی لێ دەکەوتەوە. مەترسی گەورە دروست دەبوو. یوری دووبارە چاو نەترسی شیاوی دەستخۆشیکردن منی لە مردن ڕزگار دەکرد. بە هەر حاڵ کار لە کار ترازا بوو. ڕێگەیەک بۆ قەرەبووکردنەوەی ئەم هەڵە ئەنجام دراوە نەبوو. ئەمان و نیکی لە حەشارگەی خۆیان هاتنە دەر و پەیوەستمان بوون. من و یوری بە خێرایی پێستی گامێشمان لێ کردەوە و بە تیغی تیژی خەنجەر بەشێک لە باشترین بەشەکانی جەستەی گامێشمان بڕی و بۆ کەباب ئامادەمان کرد. نیکی و ئەمانەوە ئاگریان داگیرسان، داریان هێنا و گۆشتیان دا لە دار و خستیانە سەر ئاگر، برژاندیان. من و یوری لای کانیاومان بۆ بەستنی 1-2 کاتژمێری نان خواردن هەڵبژارد. ئەمانە و نیکی لەگەڵەوەی لە جەنگەڵ و لای گامێشەکان دەژیان، هێشتا گۆشتی ئەو ئاژەڵیان نەخواردبوو، تام و چێژیان نەدەزانی. لە ئەمانەوە لەم بارەیەوە ڕوونکردنەوەم ویست و پرسییم: چۆنە تا ئێستا گۆشتی ئەم ئاژەڵەتان بەکارنێنەوە؟ لە کاتێکدا لەبەر کەمی گۆشت ورچ ڕاو دەکەن. لە جیاتی ئەمانەوە یوری وەڵامی دایەوە وتی: دەزانی بۆ؟ لە هۆزی ئەمازۆن ڕاوکاری و کاری لەم شێوە لە ئەستۆی ژنانە و پیاوانێک کە ئەمازۆنین ئەوەندە کەم و ئازیزن کە ژنان دڵیان نایە ئەوان بۆ ڕاوی مەترسیداری گامێش ببن. ژنەکانیش توانای ئەم کارەیان نییە، لەبەرەمە ڕاوی گامێش بۆیان بۆتە ئارەزوویەک. کاتێک یوری قسەکەی دەکرد کەبابمان دەخوارد و داخمان دەخوارد کە ناتوانین گامێشەکان لەگەڵ خۆمان ببین. گەرمای هەوا دەبووە هۆی بۆگەنبوونی گۆشت و گریمان ئەگەر توانای هەڵگرتنی گامێشێکی 300 کیلۆییمان هەبوایە بەکارهێنانی دووبارەی ئەگەری نەبوو. دوای خواردن لە ئاوی کانیەکە تینوێتیمان شکان. نیکی لەم دەرفەتە کەڵکی وەرگرت و ئارام ئارام وەک ماسی خزایە ناو ئاوەکە. ئەمانەوە تا ڕادەیەک باشتر و ئەخلاقیاتی لەبەر چاو دەگرت. یوری سەری سوڕاندەوەتی: لەم دەوروبەرەدا میوە نییە؟ ئەگەر کەمێک میوەمان دەخوارد گۆشتی گامێشمان زووتر هەرس دەکرد. ئەو بەم بیانوە لەوێ دوورکەوتەوە کە ئەگەر ئەمانۆش ئارەزومەندە بڕواتە ناو ئاوەکە. ئەمانۆش پەڕیە ناو ئاوەکە، هەردووکیان وەک ماسی لە ئاودا دەتلان و مەلەیان دەکرد. هەڵبەز و دابەزیان دەکرد و هەندێکات مشتێک ئاویان دەکرد بە سەر و چاوی مندا. منیش حەزم دەکرد مەلە بکەم، بەڵام هێشتا بڕیارم نەگرت بوو، قۆبچەی کراسەکەم نەکردبوویەوە کە لە ناکاو دەنگەدەنگ بە گوێم گەشت و سەرنجم بۆ شوێنێک کە یوری وەستا بوو سەیری جەنگەڵی دەکرد ڕاکێشرا. بەترس و ناڕەحەتیەوە ئاوڕمدایەوە و لەگەڵەوەی سەیری دواوم دەکرد لە شوێنەکەمدا وشک بووم. دەستەی 300 یان 400 کەسی وەحشیەکان بەرەو لای ئێمە دەهاتن. ڕەمە درێژەکانی خۆیان تەکان دەدا، قسەیان دەکرد کە لە دوورەوە دەنگیان دەبیسترا، بەڵام نەشیا و بۆ تێگەیشتن بوو. دووری ئەوان لە ئێمە زۆر بوو، هێشتا لە کانیاوەکەوە دوور بوون. وام دەزانی ڕەنگە من و ئەمانە و نیکیان نەبینیوە، تەنیا سەرنجیان بۆ لای یوری ڕاکێشراوە و بۆ کوشتنی ئەو دێن. بەڵام ئەم گومانە هەڵە لە ئاو دەرهات، چونکە کاتێک لە کانیەکە نزیک بوونەوە بوون بە چەند دەستەیەکی وەگیەک و لە دەوروبەری کانی و دارەکانیان گەمارۆدا. نیکی و ئەمانەوە بە خێرایی لە ئاو هاتنە دەر و جلیان لەبەر کرد.
منیش بەڕاکردن ڕۆژمەلای سیلاحەکەم و ئامادەی بەرگریکردن بووم. یوری پشتاوپشت دەڕۆشت تا ئەوەی خۆی بە ئێمە گەیاند و کاتێک گەشتە لای من بەسەر کۆنەکردن و تووڕەیی وتی دەبینی چیت کرد؟ چاوەڕێی ئاوا ڕووداوێک بووم. ئێستا لە جیاتی چێژێک لە خواردنی گۆشتی گامێش بردمان بەدەست ئەم وەحشیە بێبەزەیانە دەکوژرین. نەمدەزانی چی وەڵام بدەمەوە. تاوانبار بووم و قورسایی گوناحەکەم لەسەر شانی خۆم هەست پێ کرد. یوری ڕاستی دەکرد چونکە بەڕاستی حەیف بوو دوای 6 ساڵ شەڕ لە کێشەکان بەهۆی نائاگاییەوە بکوژری. بۆەوەی ورم بە خۆمدا بێوتم هەرچی دەبێ با ببێ، هیوادار بە، خوا لەگەڵمانە. یوری سەری خۆی تەکاندا و هیچی نەوت و من لە درێژی ڕستەی پێشوی خۆم داوتم ئەگەر بتوانین خۆمان بگەینینە جەنگەڵ ڕاکردنمان ئاسان دەبێ. هەردووک بەڕەشاش شێرش دەکەینە سەر لایەک و بەتەقە ڕێگا دەکەینەوە. ئەگەر قاچمان بگاتە جەنگەڵ ئەوان ناتوانن دەستگیرمان بکەن. یوری دەرفەتی قسەکردن و بۆڵەبۆڵی نەبوو، بەڵام بۆەوەی ئەم گومانە پوچەی من بێوەڵام نەهێڵێتەوە بە تووڕەیی وتی چ بیرۆکەیەک؟ ئەوان ماڵی خۆیان نازانن، بەڵام ئێمە بێگانەین، هەموو ڕێگاکان شارەزەین. گریمان گەشتینە جەنگەڵ دووبارە گرفتار دەبین چونکە ئەوان پێچووپەنای ماڵی خۆیان باشتر لە ئێمە دەناسن. قسەکانی بە هاواری ترس ئەنگێزی وەحشیەکان پچڕا و یوری بێدەنگ بوو، بەڵام لە چاوەکانی ئاگری تووڕەیی و ڕق بەڵێسی دەسن. لە چاوەکانی یوری دەترسام. لەسەر ئەزمونێک کە هەمبوو هەر کاتێک چاوەکانی ئەم حاڵەی بەخۆی دەگرت خوێنی ژمارەیەک دەڕژا. یوری بوونەوەرێکی سەیر بوو، لە دژوارترین بارودۆخ بەیار و هاوکارم دەژمێردرا. نیکی و ئەمانەوە دوای لەبەرکردنی جل پەیوەستمان بوون. یوری لەم چەند چرکەیەدا ڕێگەچاری دۆزیەوە و دەدوت بە هەموو نابەجێی پێشنیارەکەی منی لەو بارودۆخەدا بە ئاقلانە دەزانی، چونکە ئاوڕی دایەوە و بە ئێمە 3 کەسیوت بارەکان هەڵبگرن بۆ ڕۆشتن ئامادە بن، بارەکەی منیش بێنن. لە یوریم پرسی دەتەوێت چی بکەی؟ وتی دەتوانین چی بکەین؟ ئایا دەتوانین تەسلیم بین؟ نا، کەواتە ناچار تا دوایین دڵۆ بخوێن بەرگری دەکەین. لەلایەکی تر سیلاحەکانمان کوشندن و زۆر خێرا دەیان کوژین و ڕێگا دەکەینەوە. ئاگادار بن لەگەڵەوەی من ڕام کرد ئێوەش بەدواما لە هەمان ڕێگاوە بێن. دەستورەکانی یوری جێبەجێ کرا و بارەکان کرا بە 4 بەش و هەر کاممان بەشێکمان بە پێی توانای خۆمان هەڵگرت. بارەکەی یوریشم خستە بەرقاچی. قایشی بارەکەی گرت و خستی سەر شانی و سەرێکی دەوربەری کرد و وتی لەو شوێنەوە کە هاتوین دەبێ بڕۆین، تێدەگەن؟ لای یوری جێگیر بووم و ڕەشاش ئامادەی تەقەکردنم خستە سەردەست. هاواری وەحشیەکان گوێی کڕدەکرد. سات بە سات نزیکتر دەبوونەوە و بەڕەمەکانیان ئێمەیان بۆ شەڕ بانگێش دەکرد. ئێستا ئەوەندە نزیک ببوونەوە کە گلێنەی چاوی ئەوانم دەبینی و ئەگەر ڕەمەکانیان دەهاویشت لە چاوتروکانێکدا سەدان کون لە جەستەمان دروست دەبوو. ئەوان ئەگەر دەیانزانی ڕەشاشەکانمان چەند دەتوانای هەیە هیچ کات ئەوەندە نزیک نەدەکەوتنەوە و بە چاو نەترسیەوە نەداهاتنە پێش. گومانیان دەکرد ئێمەش ڕم و خەنجەرمان پێ و یان توانایی بەرگریکردنمان نییە. سەرۆکی ئەوان 30 هەنگاوی ئێمە وەستا، دەستی بەرز کردەوە و هەمومان وەستاین. ژمارەیەک دەوریان گرتبوو، کەسێک چەترێکی لە لەق و گەڵای دارخورما لەسەر سەرگرتبوو، سێبەری بۆ دروست کردبوو. سەرۆکی هۆز بە دەنگی بەرز پرسی ئێوە کێن و لێرە چی دەکەن؟ وتەکان بۆ ئێمە کە ئاشنای زمانە ناوچەیەکان ببووین شیاوی تێگەیشتن بوو. ڕیشەی هەموو زمانەکانی جەنگەڵی باران یەکێک بوو، جیاوازی کەمیان لەگەڵ یەکدا بوو، جگە لە چەند هۆز کە پێشتر ئاماژەی پێدرا ئەوانی تر بەگشتی بە یەک زمان قسەیان دەکرد. ئەمانەوە کە قسەکانی ئەوی بیست خۆی بە منەوە نووساند و وتی ئێستا ئەوانم ناسیەوە، ئەو سەرۆکی هۆزی شام برایە، بە جۆرێک کە دەڵێن لە ژوورەکەی خۆیدا زیاتر لە 100 سەری پەڕاوی هەڵواسیوە. ئەو لە بێڕەحمی و دڵڕەقیدا بەناوبانگە و زیاتر لە 2000 پیاوی شەڕکەری لە بەردەستدایە. گومان ناکەم لە شەڕکردن لەگەڵ ئەو گیان دەرببین. بزەیەکم لێدا و وەڵامم نەدایەوە. یوری وەڵامی سەرۆکی دایەوە. سڵاوی من بۆ سەرۆکی هۆزی شامبرا، ئێمە هاوڕێی هۆزی ئێوەین و بۆ ڕاو هاتوینەتە ئێرە و ئەمڕۆ لێرە دوور دەکەوینەوە. سەرۆکی هۆز بە پەنجا گامێشەکانی نیشاندا وتی
بۆ ئەم ئاژەڵە پیرۆزانەتان کوشتووە و گۆشتەکەیتان خواردووە. گوناحەکەتان ئەوەندە گەورەیە کە جگە لە خوێن بە هیچ شتێکی تر پاک نابێتەوە. یوری وتی ئێمە ئەوانمان نەکوشت، ئەوان شاخیان لە داردەستە ئاگرینەکەی ئێمەدا و داردەستەکانی ئێمەش ئەوانی کوشت. داردەستی ئاگرین؟ قسەکانی یوری بەڕاستی پێکەنی ناوی بوو. ئەگەر لە بارودۆخێکی تر ئەم قسانەی دەکرد لە پێکەنین داڕی خۆڵەکانم دەبچڕا. ئەمان و نیکی لەگەڵ ئەمەشدا نەیان دەزانی ڕێگر بن لە پێکەنینی خۆیان. بەڵام زەختم لە خۆم کرد و بێدەنگ بووم. سەرۆکی هۆز پرسیاری کرد چۆن داردەستە ئاگرینەکانی ئێوە گامێشە پیرۆزەکانی کوشتووە؟ یوری وتی داردەستەکانی ئێمە لە ڕێگەی دوورەوە کەسەکان دەکوژێ. بۆستە ئێستا پێیان دەڵێم چەترەکەی سرە دوورد بکەن. یوری ئەمەی وت و تەقەی لە چەترەکە کرد. 4-5 گول لە یەک لە دوای یەک چەتری سەرۆکی ورد کرد و بە دەوروبەریدا پرژاندی. کەسێک کە چەترەکەی گرتبوو قیژاندی و لەوێ دوور کەوتەوە ڕۆشت. ئەوانی تریش سەرسوڕما و ترسا و سێری چەترەدار حەسیریەکەیان دەکرد و نەیان دەزانی چۆن لە ڕێگەی دوورەوە چەترەکەی سەرۆک ورد کرا. یوری لەم دەرفەتە کەڵکی وەرگرت و وتی داردەستەکانی ئێمە زۆر تووڕن، ئەگەر ئێوەش بێنە پێش دەکوژرێن. ڕەشێکی قەڵەوی کورتە باڵای ناحەز لای سەرۆک وەستا بوو. ئەو بەتوندی هەندێک قسەی کرد و ڕمەکەی بۆ یوری هاویشت بە شێوەیەک ئەگەر یوری خۆی نەکێشایەتە دواوە سینەی کون دەکرد و دەکوژرا. یوریش پەنجەی لەسەر پەلەپتکەی ڕەشاشەکە فشاردا و سینە و سکی ڕەشەکەی کونکون کرد. ئەو وەک گامێش لە شوێنەکەی بەرز بوویەوە و کەوت و دواتر چەند هاوارێکی جەرگ بڕی کرد و گیانیدا. گۆلاوێک لە خوێن لەبەر قاچی سەرۆکی هۆزدا دروست بوو. لە کاتێکدا لە مەرگی براکەی تووڕە بوو نەی دەوێرا تەکان بخوا. چەند خولەکێک بە بێدەنگی تێپەڕی و سەرنجام سەرۆکی هۆز قیژاندی وتی بەدبەخت براکەی منت کوشت، سزای تۆ مەرگە مەرگ. ئەمەی وت و لەگەڵ ئەوەی دەیزانی دەکوژرێ فەرمانی هێرشی دەرکرد. یوریش دەست بەجێ تەقەی کرد. من لەلایەک و یوری لەلایەکی تر پشتمان بە پشتی یەکەوەدا و هێرشی وەحشیەکانمان بەرپەرجدایەوە. لە چاوتروکانێکدا ژمارەیەکی زۆر ڕەم بۆمان هاویژرا. بە خۆشحاڵیەوە نیکی و ئەمانە و خۆیان لە نێوان دوو داری نزیک لە یەکدا شاردەبوو لە زیان دوورکەوتنەوە. من و یوری هەر سات جێگەی خۆمان دەگۆڕی وەک جاڵجاڵۆکە لەم لا بۆ ئەو لا دەپەڕین و سەر و سک و سینەمان بۆ چەپ و ڕاست خوار دەکردەوە. بە هیچ جۆرێک هیچ کام لە ڕمەکان بەرمان نەکەوت. ژمارەیەکی زۆر لە وەحشیەکان کوژرابوون و لە خاک و خوێندا گەوزا بوون. ژمارەی کوژراوەکان زۆر بوو. هەر ساتێک کە تێپەڕ دەبوو پێیان زیاد دەکرا. سەرۆکی هۆزی شامبرا دەستوری پاشەکشەی دەرکرد، بەڵام نەک وەک شکست، بەڵکو بۆ ڕێکخستنی تازە و هێرشی دووبارە. هێرش بە خێرایی دەستی پێکرد. ئەمجارە بە تیرروکەوان هێرشیان کردە سەرمان. لە ماوەی پاشەکشێ و هێرشی دووەم هەڵوێستی بەرگریمان گرت و بە بڕێک بەرد و گەڵاو قەدیدار کە بەهۆی تۆفان و بوومەلەرزەوە کەوتبوون پەناگەیەکی دڵنیامان دروست کردبوو. پێشتر ئەمان و نیکیمان لە پشتەوە داشاردبوو. بارودۆخێکی زۆر مەترسیدار هاتبوو پێش و دیار نەبوو ئەنجامی کارەکەمان چی دەبێ. مەرگمان لە چاوی خۆمان دەدی، بەڵام ترسی ئێمە لە مردن نەبوو، بەڵکو ناڕەحەتێکی ترمان هەبوو. ئەویش ئەوە بوو کە دوای 6 ساڵ شەڕ لەگەڵ ڕوودا و دژواریەکان کاتێک بەرەو دنیای ئازاد دەگەڕینەوە دەبێت بکوژرین. ئەم هەستا ئازاری دەداین و جگە لەمە هیچ مەترسیەکی ترمان نەبوو. ئەم جۆرە ڕووداوانە ئاسایی ببوو کەم تا زۆر لە ئەنجامی کۆتایی دڵنیا ببووین. بەهەرحاڵ چارە نەبوو. تەقا دەستی پێکرد و چەند کەس لە وەحشیەکان لە خوێندا گەوزان و ڕیزێک کە خۆیان گەیاندبووە لای سەنگەر بڵاوەیان لێ کرد و ئەوانەی زیندوو مابوو گەڕانەوە پەیوەستی ئەوانی تر بوون. سیر نەبوو لە ژمارەیان کەم نەدەبوویەوە. هەر کات زیاترمان دەکوشت ڕیزەکانیان شەرتر دەبوو. وا دەهاتە بەرچاو کە ژمارەیان زیادی کردووە. من و یوری هەمووی ئەو ڕۆژە لە سەنگەرەکەدا گەڕاین و لە چەپ و ڕاست و سەر و خوار بەرپەرچی هێرشەکانمان دەدایەوە تاوەی ڕۆژ تەواو بوو. هەوا ڕووی لە تاریکی کرد.
وحشیەکان باوابوونی خۆر دەستیان لە هێرش هەڵگرت و وەکەمیشە ئاگریان کردەوە و دەستیان بە سەما و شادی کرد. یوری بە هەمان شێوە کە پشتی بەدارەکەوەدا بوو ڕاشاشەکەی لەدەستدا بوو. سێریکی دەوروبەری کرد و وتی: هێرشەکان وەستان، تا دەرفەت هەیە شتێک بۆ خواردن ئامادە بکەین. برسیمانە، لە بەیانیەوە تا ئێستا هیچمان نەخواردووە. ئەمانەوە هەستا. خەنجەرەکەی منی برد و بەرەو گامێشێک کە لای دارەکە کەوتبوو ڕۆشت. نیکیش بۆ کۆکردنەوەی ئاگر دەستی بە کۆکردنەوەی دار و چیلکە کرد. کانی و ئاوەکە دوورتر لە سەنگەرەکەی ئێمە بوو. زیاتر لە هەر شتێک تینوێتی گیانی دەکوتین. قورگم و شک ببوو. سینەم دەکزایەوە. دەدوت لە قەفەسەی سینەم ئاگریان کردوتەوە و بڵێ سەی سوتێنەری ئەو ئاگرا ئێسقانەکانمی گەرم کردووە و قورگ و دەم و زمانمی وشک کردووە. خۆمگەیاندا یوری و لای ئەو دانیشتمەوتم: چ پلانێکت هەیە؟ دەبێت چی بکەین؟ یوری چاوی لەو لای سەنگەر هەڵ نەدەگرت. هەر سات چاوەڕوانی هێرش بوو، بۆیە خولەکێک بێ ئاگایی بەڕەوا نەدەزانی. لە کاتێکدا لەگەڵ مندا قسەی دەکرد چاوەتی ژوونی گاوردبینەکانی خۆی بەگەڕان و چالاکی ناچار دەکرد. یوری بە پشتی دەست عارەقی ناوچاوی سڕی وتی: ڕێگە چارەیەک دەدۆزینەوە. ئێستا بۆ تێرکردنی سکمان کەبابی گۆشتی گامێشمان هەیە و قسەکەی خۆی تەواو نەکرد. دوای چەند چرکە وەستان لە ژێر چاوەوە سەیری کردمەوەتی: بەڵام لەگەڵ تینوێتیا چی بکەین؟ نزیکە بمرم. زمانم ئەوەندە وشک بووە وەک دەر دەنگی لێوە دێ. ئایا لە دەوروبەری کانیەکە کەسی لێیە؟ من کە لە بەیانی بەملاوە ئەگەم لە کانیەکە بوو، زانیاریم لەبارەیەوە هەبووتم چاوەڕێ بوویت کانیاوەکە و گامێشەکان بۆ ئێمەدانن. کانیەکەیان گەمارۆدەوە و تاقمێک لە بەتواناترین شەڕکەرانی شامبرا لەو دەورەدان و چاودێری کانیەکە دەکەن. یوری ئاوی دەمی خۆی تف کردەوە و لێوەکانی باقۆڵی کراسەکەی پاک کردەوە وتی: ئەم وەحشیانە دەیانەوێت لە تینوێتیدا بمان کوژن. ئەگەر 2 ڕۆژی تر ئاومان پێ نەگادەمرین. ئەوەندە تینوو بووم کەوتم 2 ڕۆژ. ئەگەر زۆر بەتوانا بم تا بەیانی دەتوانم بەرگەی تینوێتی بگرم. ئاخ، چ مەرگێکی دڵتەزێن. دواتر سەرنجم بۆ لای ئەمانە و نیکی ڕاکێشا. ئەمانەوە سەرقاڵی دروستکردنی کەباب بوو. نیکی لە تینوانە پاڵی بەدارێکەوەدا بوو. قاچەکانی درێژ کرده بوو. بەگەڵای دار خۆی باوەشێن دەکرد و لەژێر لێەوە قسەی دەکرد کە لە ڕێگەی دوورەوە حاڵی نەدەبووم. لەم کاتەدا کەباب ئامادە بوو. بۆنی دڵگیر و ئیشتیا بزوێنی بەرز بوویەوە. ئەمانەوە بەدەنگی بەرز وتی: وەرن بخۆن. بۆەوەی سەنگەرەکەمان خاڵی نەبێوتی: ئێوە سەنگەر خاڵی بکەن و من و نیکی چاودێریان دەکەین. ئەوان لە پشت سەنگەرەکەدا جێگەیان گرت. من و یوری سەرقاڵی خواردنی کەباب بووین. برسیمان بوو، بەڵام تینوێتی ئیشتیامانی سووتاندە بوو و پلەکانی گۆشتمان بەدەمی وشک قوت دەدا. دەنگی ئاواز لە دوور و نزیک دەبیسترا. ئەم دەنگە ترسێنەرە تێکەڵاو بە ئاوازی یەکەنگی دەهۆڵەکان دەبوو، بەبووە هۆی ناڕەحەتی و گرژبوونی دەمارەکانی ئێمە. دوای خواردنی گۆشتی گامێش تینوێتیمان زیاتر بوو. حاڵی یەکەمان خراپتر بوو. هەوا ئەوەندە گەرم و بێزارکەر بوو کە هەرگیز شەوێک بۆ پلێ گەرمایەم بەبیردا نایە. یوری دەیوت: هەوا زۆر گەرم نییە. ئەوە تینوێتیە گەرمی جەستەمانی بەرز کردوتەوە. دەبێت چارەیەک بدۆزینەوە و من بۆ هێنانی ئاو دەڕۆمەکانیەکە. یوری ئەم بڕیارەی گرت و ئێمە سیانە دژایەتیمان کرد و لە ڕۆشتن بۆ کانیەکە ڕێگریمان لێکرد. هەرچی زیاتر پێمان دادەگرت ئەو زیاتر سوور بوو، تاوەی لە بڕیارەکەی پاشگەز بوویەوە و لە پشت سەنگەر جێگەی گرت. ئەگەر یوری بۆ هێنانی ئاو دەڕۆشتە کانیاوەکە بە دڵنیاییەوە دەکوژرا. ئەو بە تەنیایی دەتوانی لەگەڵ ئەو چەند پاسەوانە وەحشیەت تووڕە و خوێن خۆرەدا شەڕ بکە. دەنگی وەحشیەکان هێشتا بەگوێ دەگەشت. دەوروبەری ئێمە بە تاریکی چڕدا پۆشرا بوو. بەڵام لە ناوم تاریکیەدا چەندین خاڵی ڕۆشن و نورانی کە هەندێک کات بەهۆی تێپەڕبوونی شەڕکەران و جێگۆڕکی ئەوان لە چاوەندە بوو دووبارە دەردەکەوتەوە. ئەم خاڵە نورانیانە ئەو ئاگرانە بوون کە وەحشیەکان هەڵیان کردبوو بە دەوریدا سەمایان دەکرد. دەنگی وەحشیەکان لە دوورەوە دەبیسترا و لە مێشکمدا دەزرنگایەوە. دەدوت بە پیکێکی ئاسن ئێسقانەکانی سرم دەکوتن و چەند کەسێک بە مشت لە قەفەسەی سینەم دەدەن. حاڵەتێکی سەیر و بێوێنە بوو. هیچ کات تا ئەو ساتە خۆم لە مردن بە نزیکی نەبینی بوو. چەندین جار بریندار ببووم،
بەهۆی خوێن بەربوون و لاوازی گشتی جەستەم کەوتبوومە حاڵەتی مردن. بەڵام ئەم جارە ساخ لە تینوانە نزیک بوو بمرم. قیافەی ترس ئەنگێزی مەرگم لە بەرچاوی خۆمدا دەدی. دڵنیا نەبووم ئەگەر بارودۆخ بەم شێوەیە تا بەیانی درێژە بکێشێت دەمرم. ئیتر لە بیری کەسدا نەبووم. نیکی و ئەمانۆشم لەبیر کردبوو. ئەو دوانە لە سوچێکدا کەوتبوون و لە تینێتی زۆر سکیان لەسەر خۆڵی نمداری ژێردارەکاندا نابوو. دەیان ناڵان. پێشتر نەمزانی چی بوو چی گوزەرا. چەند جارێک بەرچاوم ڕەش بوو. هەرچی هەوڵمدا خۆم و شیار و بە ئاگا ڕابگرم نەکرا و کەم کەم لە حاڵ و هۆش چووم. بە خۆشحاڵیەوە وەحشیەکان لە شەودا هێرشیان نەکرد و تا بەرەبەیان ئاسایشێکی ڕێژەییمان هەبوو. نازانم چ ماوەیەک تێپەڕی. چەند خولەگیان چەند کاتژمێرێک تێپەڕی. لە ناکەو هەستم کرد کەسێک شانم تەکان دەدات و بە دەنگێکی لاواز و کەس دەڵێت هەستە چاوەکانت وەکە. شڵەژا و ترسا و هەستام و نیکی و ئەمانۆم لەم لەولای خۆمدا بینی. نیکی هەرەوەندەی سپێتی چاوەکانی منی بینی بە پەنجا چەناگەی گرتم. ڕوخسارمی بۆ لای خۆی سوڕاندووتی سەیری من کە دەنگی خشەخش دەبیسرێ. دەڵێی کەسێکیان چەند کەسێک لە سەنگەر نزیک دەبنەوە. هەستە ڕەنگە ئەگەر شتێکی تریان دەوت لە شوێنەکەی خۆمدا بێگوێدان دەمامەوە. بەڵام بەبیستنی ئەم هەواڵە لە شوێنەکەم هەستام. ڕەشاشەکەم خستە سەر دەست و پرسییم ئەی یوری لەکوێیە؟ یوری دەنگی منی بیست و خۆی وەڵامی ئەم پرسیارەی دایەوە. من لێرەم، ناتوانم بجۆڵێمەوە. وەحشیەکان خۆیان بۆ هێرش ئامادە کردووە. جم و جۆڵیان هەیە و دەڵێی دەیانەوێ پێش بەرەبەیان بمان کوژن. ئەمانەوە بەترسەوە قۆڵی گرتمەوەتی بیستت دەبیستی؟ دەنگی خشەخش بە جوانی دەبیسترا. گوێ بگرە، لێرەوە جوان ورد ببەرەوە. من بەرەولایەک کە ئەمانەوە بە پەنجانی شانی دام ڕۆشتم و خۆم لە پشت دارێکدا شارد و بۆ ئەوەی دەنگەکە ببیستم هەناسەم لە سینەمدا زیندانی کرد. ئەو ڕاستی دەوت. دوای یەک دوو چرکە کە بە بێدەنگی تێپەڕی دەنگی خشەخش بیسرا. دەدوێت کەسێک خۆی لەسەر گیاوشکەکان دەکێشێت و لە تاریکی شەو بە دژواری دێتە پێش. ئیتر درەنگکردنم بەڕەوا نەزانی. گومانم نەدەکرد ڕەنگە ئاژەڵێک لەو کاتەی شەو بە تەمای خواردنی لاشەی گامێش بەرەو لای ئێمە بێت. دڵنیا بووم کە وەحشیەکان بۆ کوشتنی ئێمە دێن. ڕەشاشەکەم ئامادە کرد. پەنجەم لەسەر پەلە پتکەکە دانا و ئامادە وەستام. زەختم لە چاوەکانی خۆم کرد و لە تاریکی شەو بتوانم دەوروبەر ببینم. هیچ شتێک بەرچاو نەکەوت و هیچ سێبەرێک نەدەبینرا. دەنگی خشەخش بەگوێ دەگەشت و سیر بوو کە ساد نزیک دەبوویەوە. یەک دوو خولەک بەم شێوەیە تێپەڕی. من ئامادە بووم لەگەڵەوەی کەسێک یا سێبەرەکەیم دەدی تەقەم لێ دەکرد. لە ناکاو دەنگێکی ئاشنا بەگوێم دەگەشت کە دەیگوت یوری تەقەمەکەن منم. سەیرە لەم کاتەی شەو لەو شوێنە مەترسیدارە ئەمە کێیە یوری بەناو بانگ دەکات. دەنگەکە ئاشنا بوو بەڵام نەم دەتوانی بزانم خاوەنی دەنگەکە کێیە. نیکی و ئەمانەوە لەم لاولام وەستا بوون و وەک دوو بەچکە پشیلەی شەیتان کە چاوەڕێی هاتنە دەری مشک لە کونی دیوار بن بە چاوە درەوشاوەکانی خۆیان سەیری قوڵایی تاریکیان دەکرد و هەنسکیان بوو. ئەمانەوە دەستی منی گرت و وتی هەڵ نەخەڵەتی، ئەگەر بینیت تەقەی لێ بکە. گوێم لە قسەکانی ئەمانەوە کە لە ترسا دەلەرزی نەگرت و لە جیاتی تەقەکردن بە هێواشی پرسییم کێیت؟ ناوت بڵێ، لەکوێوە دەیت؟ دەنگەکە لە ناو تاریکی و لە ناو گیاکانەوە دەبیسرا کە دەیوت تەقەمەکەن شومام. چاوەکانم دەبریسکایەوە. نیکی لە شادیدا قیژاندی و دەستەکانی لە یەکدا و چەند جارێک بە دەوری خۆیدا سوڕا. ئەمانۆش وەک مناڵێک کە بووکەڵەیەکی جوانی دیبێت هەڵبەز و دابەزی دەکرد. کەمێک لە سەردارەکە چەمامەوە وتم شوماوەرە دەی بۆ وەستاوی؟ شوماوتی سەرۆک بارم قورسە. ئێستا دەنگەکە بە تەواوی نزیک ببوویەوە. نیکی ڕۆشتە پێش و پرسی چیت پێیە؟ وەڵامی شوما زۆر دڵگیر بوو. کەمێک وەستاوتی مەشکەیەک ئاوم پێیە، وەرن یارمەتیم بدەن. بە دژواری خۆم گەیاندۆتە ئێرە، وەرن. ئیتر نەمزانی چی بکەم،
بەڕاستی ئەگەر بۆ کوشتنی ئێمە پلانیان دانابوو باش سەردەکەوتن، چونکە بێترس لە سەنگەرەکە ڕۆشتمە دەر و بەرەو دەنگەکە ڕۆشتم. شوما بە باڵاکورتی خۆی چاوەدرە و شاوەکانی و ڕوخساری شیرینی خۆی لەناو گیاکاندا دانیشتە بوو. مەشکە ئاوەکەی لەسەر ئەژنۆکانی دانابوو. ئەوەندە هیلاک بوو نەیدەتوانی بەڕێگادا بڕوا. کاتێک بینیم و چاوم بە ئاوەکە کەوت بێ ئیرادەت شەمامەوە و چەندین جار ڕوخساری ڕەش و لە چە ئەستورەکانی شومام ماچ کرد و سەریم نا بە سینەمەوە. ئەو مناڵە جارێکی تر بە گیانبازی خۆی ئێمەی لە مردن ڕزگار کرد. نەمدەزانی چۆن سوپاسی بکەم. من تەنیا یەک جار گیانی ئەوم ڕزگار کردبوو، بەڵام ئەو چەند جارێک خزمەتی گەورەی بە من کردبوو. لە ڕاستیدا منی کردبوو بە قەرزاری خۆی. ئەمانونێکی بە گومانی ئەوەی کوژراوم کەوتنە هەوڵدان و دەیانویست لە سەنگەرەکە بێنە دەر. لەم کاتەدا من سرم بەرز کردەوە و ئەوان چونکە سێبەری منیان لە ناو تاریکیدا ناسیەوە ئارام بوون. بەڵام هێشتا نەیان دەزانی من چ گەوهرێکی گرانباییم پێیە. لێوەکانی نیکی وەکدار و شک بوو. ئەمانۆش باشتر لەو نەبوو، بەڵام خۆڕاگر بوون تا ئەو شوێنەی دەکرا لە گلەییکردن خۆیان بە دوور دەگرن کە نەکا ببنە هۆی ناڕەحەتی ئێمە. بەهەرحاڵ شوما دوای ئەوەی ئاوەکەیدایە دەسمن هەناسەیەکی بە ئاسوودە هەڵکێشا. هەساوتی خێراکە، ئەو بەرە بۆ ئەوانی شوو بۆ بەرگریکردن ئامادە بن. شامبراکان سەرقاڵی ئامادەکاری بۆ هێرشن و تا یەک دوو کاتژمێری تر قورسترین هێرشەکانی خۆیان دەست پێکەن. ئەمەی وت و زووتر لە من بەرەو سەنگەرەکان ڕۆشت. لەگەڵەوەی نیکی و ئەمانۆ ئەویان لە بەرامبەر خۆیان بینی سەریان سوڕما. دەدوێت لە بینینی ئەو ترساون و بوونی ئەویان بە ترسی خۆیان دەزانی. ئەم حاڵەتە یەک دوو چرکە زیاتری نەخایاند و دەست بەجێ نیکی ڕۆشتە پێش و قۆڵی شومای گرت و وتی چیت هێناوە کە دەدوێت بارەکەت قورسە؟ من لە ڕێگادا بووم، بەڵام دەنگی و توێژی ئەوانم بە جوانی دەبیست. مەشکە ئاوەکە قورس بوو، سرم سوڕما بوو کە شوما چۆن ئەو بارە قورسەی هەڵگرتووە کە من نەمدەتوانی. شوما پرسی ئێستا زیاتر لە هەر شتێک پێویستیتان بە چییە؟ ئەمانۆ ئاخێکی هەڵکێشاوتی ئاو گیانم گڕی گرتووە، دڵی لە ناو سینەمدا ئاگریان کردوێتەوە. نیکی بە بیستنی ناوی ئەو ئیتر نەیتوانی بوەستێ. پاڵی بەدارەکەوە دا و چاوەکانی بەست. شوما وتی من بۆ ئێوە ئاوێکی فێنکم هێناوە کە وەک ئەو لە چاوگەکانی باکووری پەرزگاش دەستان ناکەوێ. نیکی ڕای کردە پێش وتی ئاوت هێناوە؟ چی دوت؟ شوما بۆ وەڵامدانەوەی دەرفەتی پێویستی نەبوو، چونکە سەرۆکەلەی من بە مەشکەی ئاوەکەوە دەرکەوت. خۆیان لێ نزیک کردەوە و بە زمان دەیان لێ سایەوە تا کەمێک فێنک ببنەوە. یوریش ئاگادار بوو لەو لای سەنگەر پەیوەسمان بوو. ئەو لە بینینی شوما سەری سوڕ نەما، بەڵام کە ئاوەکەی بینی چاوەکانی بڕیە من وتی ئاوت لەکوێ هێنا؟ بەڕاستی سەیرە، من لە بەدەستهێنانی ئاو بە تەواوی هیوا بڕاو ببووم. وەڵامی یوریم نەدایەوە. شوما پەڕیە ناو قسە وتی ئێستا کاتی ئەم قسانە نییە سەرۆک، دواتر هەموو شتێکتان بۆ دەگێڕمەوە. ئێستا کەمێک ئاو بخۆنەوە و ئامادەی بەرگریکردن بن. سەری مەشکەکەم کردەوە. سەرەتانی کێڕای کردە پێش، دوو دەستی گرتەوە و چەند قومێک ئاوی خواردەوە. دواتر ئەمانۆ و سەرنجام من و یوریشتی نوێتیمان شکان. چ چێژێکمان برد. ئەو ئاوە چەندە خۆش و فێنک بوو. تەنیا کەسێک دەتوانێت بە خۆشحاڵی ئێمە بزانێ کە دوای چەند ڕۆژتی نوێتی بە ئاو گەشت بێ. بێ زیادەڕۆیی نیوەی مەشکەی ئاوەکەی یوری خواردیەوە. دوای ئەوە بە ئاسوودەیی هەناسەیەکی هەڵکێشا و پاڵی بەدارەکەوەدا قاچەکانی درێژ کرد و ڕەشاشەکەی خستە سەرسینە. لە کاتێکدا چاوەکانی نیوەکراوە بوو ڕووی کردە شوما وتی تۆ لەکوێ بووی؟ چۆن زانیت ئێمە تینوین؟ شوما وتی من لە هۆز بووم. شاکی و تاقمێک لە پیاوان بە دواتانە هاتن. یوری پرسی ئێمەیان نەدۆزیەوە و گەڕانەوە، دەیانویست بمان کوژن، ئێمە خۆ خراپەمان لەگەڵدا نەکردوون. شوما بە سەرسوڕمانەوە وتی کێ بە ئێوەی وت شاکی دەیەوێ بتان کوژێ؟ ئەو هاوڕێی ئێوەیە. ئەو مەبەستی ئەوە بوو کە لە شوێنە مەترسیدارەکان بێڕۆبەڕۆبوونەوە لەگەڵ هۆزە وەحشیەکان تێپەڕن. دوێنێ کە گەڕایەوە بۆ هۆزوتی
کە ئێوەی لە کاتی خەودا لە قامیشەڵان بینیوە. شاکی کاتێک دڵنیا بوو لە مەترسیە سەرەتاییەکان تێپەڕ بوون بە ئاسودەیی گەڕایەوە بۆ هۆز. یوری لە ناکاو لە شوێنەکەی بەرز بوویەوە، چاوەکانی کرایەوە. منیش لە سەر سوڕماندا نزیک بوو شێت ببم. نیشانەکەی ڕاست بوو. ئێمە لە قامیشەڵان خەوت بووین و ئەوان ئێمەیان بینیوە، کەواتە شاکی مەبەستی کوشتنی ئێمەی نەبوو، نیەتی. شوما بێگوێدان بەسەر سوڕمانی ئێمە درێژەیدا. لەگەڵ ئاگاداربوونی ڕێگەکەتان بەڕێکەوتم و بەتەنیایی خۆم گەیاندە ئێرە. ئەمڕۆ بەیانی گەشتمام شوێنە. شەڕێکی قورس دەستی پێکرده بوو. من بە هیچ شێوەیەک نەمدەتوانی نزیک ببمەوە. یەکەم شت هەستم پێکرد ئەوە بوو کە زانیم ئێوە تینون و وەحشیەکان ڕێگەی ئاویان لەسەرداخستون. دەست بەکار بووم. مەشکەیەکی خاڵیم لێ دزیم. کاتێک هەوا تاریک بوو، وەک ڕێوی لە ناو گیاکان ڕۆشتمە سەر کانیاوەکە و پڕم کرد. چەند جارێک وەحشیەکان بە دەنگی خشەخشی گیاکان تووشی گومان بوون. گەڕان، بەڵام منیان نەدۆزیەوە. نازانن چەندە زەحمەتم کێشا تا گەیاندمە ئێرە. هەستم بە خاڵێکی تریش کرد و ئەویش ئەوەیە تا شاکی فریاتان نەکەوێ ناتوانن لەم گەمارۆیە دەرباز ببن. یوری وتی: شاکی لەکوێیە؟ چۆن دەتوانین ئاگاداری بکەینەوە؟ جیاواز لەوەش تا ئەو بگاتە ئێمە گەشتینەتە جەهەنەم. شوماوتی: دڵنیابن تا بەیانی دەیهێنمە ئەم دەوروبەرە. ئێستا بەڕێ دەکەوم و بەیانی زۆر زوو دەگەڕێمەوە. بەسەر سوڕمانەوە وتم: چۆن شتیوە ئەگەری هەیە؟ خەیاڵتان ئاسوودە بێ. ئێوە کە دەنگی تەپڵەکانی ئێمە دەناسن، لەگەڵەوەی دەنگی تەپڵی شەو هەستا هێرش بکەن. ئەوان بۆ ئەوەی لە نزیک بوونەوەی پیاوانی ئێمە ڕێگری بکەن گەمارۆکە دەشکێنن. لەم کاتەدا دەتوانن ڕابکەن و تا کۆتایی شەو مەودایەکی دوور و درێژ لێرە دوور بکەونەوە. یوری وتی: بیرۆکەیەکی خراپ نییە، بەڵام ئەگەر تۆ بتوانی تا بەرەبەیان شاکی بێنیتە ئێرە. بەدڵنیاییەوە ئەم کارە ئەکەم. لەگەڵ شومادا بەم جۆرە بڕیارماندا تا دەنگی تەپڵی شەو بەرز بوویەوە ئێمە بۆ شکاندنی ئاڵقەی گەمارۆ هێرش بکەین و ڕابکەین. شوما بزەیەکی تایبەتی بە نیشانەی ڕەزامەندی لەسەر لێو بوو. دەدوت لەم گیان بازیە و خزمەتێک کە بە ئێمەی دەکات شادمانە. بە بزەوە لە شوێنەکەی هەستا ماڵ ئاوایی کرد و ڕۆشت. چەند هەنگاو ئەولاتر ئاوەڕی دایەوە و ڕووی کردە من و وتی: سەرۆک، ئێوە گیانی منتان لە مردن ڕزگار کرد. هێشتا قەرزاری ئێوەم و قەرزەکەم نەدراوەتەوە. ئەگەر لەم گەمارۆیە ڕزگارتان بوو، من ئاسوودە دەبم و ئەوسا ئەگەر نەمانتوانی یەک ببینین بۆ هەمیشە ماڵاواییمان کردووە. دەمەوێت هەمیشە منت لەبیر بێ. کاتێک ئێوە بڕۆن، من ئیتر کەسم نییە و نازانم بۆ دەبێت بژیم. شوما قسەکەی تەواو نەکرد. قوڵپی گریان قورگی گرت و نەیهێشت قسەکەی تەواو بکە. بە خێرایی لەوێ دوورکەوتەوە و لە تاریکی شەو لە چاون بوو. قسەکانی لە گوێچکەمدا دەزرنگایەوە. دەنگدانەوەی دەنگی ئەوم لە ڕۆحی خۆمدا ئەبیست. ئەو شانی لە دەمی ئەو دەهاتنە دەر لەسەر دڵم قورسایی دەکرد. بە هەر حاڵ شوما ڕۆژ. هیوادار بم بتوانم دووبارە بیبینمەوە و بێ ئاگالەوەی چارەنووس نەخشی سیر دروست دەکات و ڕۆحی پاک و بێگەردی ئەو مناڵە ڕووداوەکان باشتر لە من پێش بینی دەکات. دوای ڕۆشتنی شوما هەر کام خزاینە سوچێک و چاودێری دەوروبەرمان دەکرد. نیکی و ئەمانۆ لە یەک نزیک بوون و قسەیان دەکرد. با لە لای دژەوە هەڵی کردەبوو. من دەنگی ئەوانم دەبیست، بەڵام نەمدەتوانی بە جوانی تێبگەم کە چی دەڵێن و لەبارەی چی قسە دەکەن. زۆر بە کەمی ڕووی دەدا ئەوان بەگەرم و گوڕی قسە لەگەڵ یەکدا بکەن. لەبەرەمە سرم سوورما بوو. تاوەی چەند خولەک دواتر هەردووکیان هەستا و ڕاستەوخۆ هاتنە لای من و ئەمانۆ وتی: خەنجەرەکەت بدە بە من. پرسیم: خەنجەرەکەت بۆچی دەوێ؟ نیکی وتی: منیش خەنجەری یوری وەردەگرم. دووبارە وتم: ئاخر بۆچی؟ دەتانەوێت چی بکەن؟ ئەوان نەیانوت، بەڵام بەهۆی پێداگریم پلانەکەی خۆیان ئاشکرا کرد. نیکی وتی: حەز دەکەم ئەم شەو وەحشیەکانی شامبرا بە هێرشێکی گەورە کارمان تەواو دەکەن. لەم شێوەیەشدا ئەگەر من و ئەمانۆ گرفتار بین، دەستدرێژیمان دەکەنە سەر و قێزەوەترین کردەوە ناشرینەکان بەرامبەرمان دەکەن. خەنجەرەکەمان بۆ ئەوە دەوێت لە ئەگەری شکست خۆمان دەکوژین. من ئەمانۆ دەکوژم و ئەمانۆش من.
یعنی هەردووکمان خەنجەر لە دڵی یەکدا ڕۆکەین. ئەوانم دڵنیا کردەوە کە ئاواڕووداوێک ڕوونادات و ئەوان ناتوانن ئێمە بکوژن، بەڵام لە هەمان کات خەنجەرەکەی خۆمدا بەنیکی. ئەمانۆش یەکێک لە خەنجەرەکانی یوری وەرگرت. من و یوری چەند خەنجەرێکمان بوو. کاتێک ئەوان گەڕانەوە شوێنی خۆیان، بیری سەیر ڕویان تێکردەبووم. دڵم بەتوندی لێی دەدا، پەرێشان و شڵەژا بووم. دەوروبەری ئێمە وەحشیەکان هاتوچۆیان دەکرد و جم و جۆڵی ئەوان پەرێشانی ناخمی زیاتر دەکرد. تازە دوو کاتژمێر لە ڕۆشتنی شوما تێپەڕ ببوو کە هێرشی گشتی وەحشیەکان دەستی پێکرد و سیر بوو کە هێرشەکە لە نزیکەوە، یانی لە 30 هەنگاوی ئێمەدا دەستی پێکرد. وا دیار بوو ئەوان لە تاریکی شەودا بەخزان لەسەر سک تا نزیک سەنگەرەکانی ئێمە هاتوون و لەوێوە هێرشیان دەست پێکرد تا دڵنیا بن. بارحاڵ شەڕێکی ترس ئەنگێز ڕوویدا. ڕەشاشەکەی ئێمە بەردەوام تەقەیان دەکرد و ژمارەیەکی زۆری لە وەحشیەکان دەخست، بەڵام ژمارەیان ئەوەندە زۆر بوو هەرچەند دەمان دەکوشت ژمارەیەکی تر جێگەیان دەگرتنەوە، دەدوت لە جێگەی ئەوان سەوز دەبن یان لە زەوی هەڵەقڵێن. چەند خولەک تێپەڕی. من و یوری بەرامبەرمان پاراستە بوو، بەڵام دوولاکەی ترمان یانی چەپ و ڕاست بێبەرگری بوو. هەر کاتێک تاقمێک لە سەنگەرەکانی ئێمە نزیک دەبوونەوە لەم دوولاوە بوون. نیکی لەلایەک و ئەمانەوە لەلایەکی تر وەستا بوون. چەند کەسیشیان بە خەنجەر دەکوشت. نەمزانی چی بوو کە دەنگێکم لە پشت سەری خۆم بیست. نیکی دەیوت نەیتە پێش، سینەت کون دەکەم. ئەوەندەم دەرفەت نەبوو ئاوەڕ بەمەوە و سەیری دواوە بکەم. چرکەیەک بێ ئاگایی دەبووە هۆی ئەوەی وەحشیەکان بڕژێنە ناو سەنگەرەکە و تیکە تیکەمان بکەن. چارەیەکم نەبوو. بەپەلە وەک دەست سەیرێکی دواوەم کرد و بۆ پەڕی سەر سوڕمان بینیم یەکێک وەستاوە. نیکی بەرگری لە من دەکرد و جۆرێک جێگەی گرتە بوو کە وەحشی ئاماژە پێدرا و نەتوانێت لە دواوە هێرش بکاتە سەرم و هەڕەشەی لێ دەکرێت کە نەیەتە پێش. ئەو دیانە گەورەکانی خۆی نیشانی نیکی دەدا، بەڵام نەیدەتوانی ڕابکە، چونکە نیکی وەک مێچکە شێر دەینەڕاند و کەمینی کردبوو کە لە دەرفەتێکدا خەنجەرەکەی تا دەستک لە سینەیدا جێگە بکاتەوە. کاتێک لە بەرگریکردن ئاسوودە بووم و ویستم بیکوژم، بەڵام نیکی وتی مەیکوژە، ئەمە بەشی منە. دەستخۆشیم لە چاو نەترسی نیکی کرد، بەڵام نیگەران بووم نەکا خوا نەکردە نیکی لەم شەڕەدا بکوژرێت و بۆ هەمیشە ڕەشپۆشم کە. هەرچرکەیەک کە تێپەڕی دەنگی تەپڵ زیاتر دەبوو، وەحشی ئاماژە پێدرا و زیاتر دەترسا. سەرنجام ویستی ڕابکە، بەڵام هەرەوەندەی ئاوڕیدایەوە نیکی پەلاماری دا و ئازایانە خەنجەرێکی لە سینەیدا چەقان. ئەو قیژاندی و گیانیدا. یوری بەڕاکردن هاتووەتی خێراکەن، گەمارۆ شکاوە، دەبێت بڕۆین. هەرکام لە ئێمە کۆڵەکانمان هەڵگرت و لە سەنگەرەکە ڕۆشتینە دەر. هەوا تازە ڕووناک دەبوو. خۆرهەڵاتی ئاسمان زیوڕەنگ کە لە لای باکووری ڕۆژئاوا خۆمان گەیاندە جەنگەڵ و ڕامان کرد. کاتێک هەتاونوکی بەرزترین لەقی دارەکانی ڕووناک کردەوە بە ئەندازەی 30 میل لەوێ دوور کەوتبووینەوە. یوری هیلاک بوو. وەستاوتی بۆسن، نیو کاتژمێر لێرەدا دەحەسەینەوە و دووبارە دەڕێینە پێش. ئەو ڕاستی دەکرد. مەترسی وەحشیەکانی شامبرا بە تەواوی نەما بوو. یوری لە کاتێکدا عارەقی ناوچاوی بە قۆڵی کراسەکەی پاک دەکردەوەوتی هەستان بە هیچ کرد؟ پرسییم چ شتێکی تازە دۆزیوەتەوە؟ وتی دەستخۆشی بۆ شوما، بەڕاستی دەستخۆش. ئەمانە وتی مەگەر شوما جگە لە هێنانی ئاوەکە کارێکی تری کردووە؟ وتی بەڵێ، ئێمەی لە مردن ڕزگار کرد. هەستان بەوە کردەنگی تەپڵ یەکێک بووە. ئەگەر شاکی و هاوڕەکانی هاتبوون بە دڵنیاییەوە بە چەندین تەپڵیان پێبوو لێیان دەدا. لە کاتێکدا ئێمە تەنیا یەک دەنگوان بیست. مەبەستت چییە؟ مەبەستمەوەیە شوما بە گیانبازیەکی تر ئێمەی ڕزگار کرد. ئەو دەیزانی ئەگەر بڕواتە هۆز و شاکی بێنێ کاتێک بە ئێمە دەگەن کە گورگەکان گۆشتی جەستەمانیان خواردووە و ڕۆشتون، بۆیە خۆی تەپڵێکی لە وەحشیەکان دزی و بەتەنیا لێی دەدا. نیکی وتی لەکوێوە زانیت؟ یوری وتی دواتر دەردەکەوێت. لە گومانەکەی خۆمدا تووشی هەڵە نەبووم و گومان دەکەم شوما ئەم جارەش گیان بەدەر ببات. بۆچوونەکەی یوری بۆ ئێمە شیاوی باوەڕ پێکردن نەبوو، وەگەوەی ئێوە لەم ئاسانیە ناتوانن باوەڕ بکەن. ئێمە سیانە ئەم هەموو ئازایەتی و گیانبازی شومامان باوەڕ نەدەکرد.
ئەگەر ڕووداوێکی وا ڕاست بووایە دەبووە فێڵباز و کارزانێک ئەم کارەی کردەبێت و ئەگەر بۆ نمونە دەیانوت بۆفالۆ بیل یان دیوری کراکێت قارەمانی مێژووی ئەمریکا ئەم کارەیان کرد و بیسەر بە دژواری دەیتوانی باوەڕ بکە چ بگات بەوەی کە شوما مرد منداڵێکی وحشی. شانەکانی خۆم بەرز کردەوە و بەم شێوەیە تێمگەیان بۆ چوونەکەی شیاوی باوەڕ پێکردن نییە. نیکی بۆی کۆتایی بەم و توێژە بێهۆیە بێنێوتی بە هەر حاڵ ئێمە ڕزگارمان بوو، هەرکەس ئەم کارەی کردبێ زۆر سوپاسی دەکەین. ئێستا بەحەسێنەوە کە بۆ ڕۆشتن ئامادە بین. یوری ئیتر قسەی نەدەکرد، بەڵام دیار بوو بیر و ئەندێشان نایەڵەن ئاسوودە بێ. هەندێکات گوێکانی خۆی قوت دەکردەوە و بە جوانی لەو دەنگانەی دەبیستران گوێی دەگرت و دووبارە چاوی دەبەست خۆی بە خەوت و نیشان دەدا. یەکێک لەم جارانە پرسیارم کرد، یوری بیر لە چی دەکەیتەوە؟ وە هەست دەکەم ئارام نەبیت. یوری لە جیاتی ئەوەی وەڵامی من بداتەوە لە منی پرسی کاتێک دەنگی تەپڵ بیسترا گوێت گرت؟ وتم بەڵێ. مەبەستت چییە؟ هێشتا بیر لە تەپڵەکە دەکەیتەوە؟ وتی بەڵێ. بیر لە تەپڵەکە دەکەمەوە، گرنگە. دەمویست لە تۆ بپرسم کە قسەکەیم بڕی و پرسییم چ گرنگێکی هەیە؟ دەدویست چی بپرسی؟ دەمەوێت بزانم دەنگی تەپڵ لە کام لاوە دەبیسترا. وتم لە هەر لایەکەوە دەبیسترا و سەرنجام وەحشیەکانی شامبرا ڕۆیشتن و بە ئاسوودەیی جێیان هێشتین. یوری بیری کردەوە وتی وەحشیەکان بە پەلە بەرەو ڕۆژهەڵات ڕۆشتن و گومان دەکەم دەنگی تەپڵ لە ڕۆژ ئاواوە دەبیسترا. هۆی ئەوەی گومانم ئەوەیە کە شوما بە تەنیا تەپڵەکەی لێداوە، ئەوەیە کە دەنگ لەلایەن ڕۆژهەڵاتەوە بەرز بوویەوە. لە کاتێکدا ئەگەر شاکی و هاوڕێکانی دەهاتن دەبوا لە ڕۆژهەڵاتەوە لێمان نزیک ببنەوە. وام دەزانی نیکی خەوتووە. لەم کاتەدا نیکی بێ ئەوەی چاوەکانی بکاتەوە وەڵامی پرسیارەکەی یوری دایەوە وتی دەنگی تەپڵ لە ڕۆژ ئاواوە بەرز بوویەوە. گوێی ئێمە هەڵە ناکات، ئەگەر باوەڕ ناکەن لە ئەمانۆش بپرسن. یوری هەناسەیەکی قۆڵی هەڵکێشاوتی حەیف دەترسم بەڵایەک بەسەرم مناڵە دەهات بێ. ئەگەر دەنگەکە لە ڕۆژ ئاواوە بیسترا دەبێت شوما لەم نزیکانە بێت. وتوێژی ئێمە لەم بارەیەوە زۆری نەخایەند و بێدەنگ بووین. خەو هەر چوارمانی بردەوە، نەمزانی چەند کات ژمێر تێپەڕی. خەو وەک مردنە، بە هەمان شێوە کە مرۆڤ لە مردندا هەست بە هیچ ناکات، لە خەویشدا لە خەم و پەژارە بە دوورە. لە ناکاو گومانێکی دڵگیرم لەسەر ڕوخساری خۆم هەست پێ کرد و لە خەو ڕاچەنیم. شڵەژاو هەستامە سەر پێ و سەیری دەوروبەرم کرد. ترسێکی کەموێنە سەرتاپامی داگرتە بوو. بە نیگاکردنێک زانیم هەمومان سەلامەتین. سەیری ئاسمانم کرد و بینیم هەتاو تازە هەڵاتووە. ئاشکرا بوو کە شەو ڕۆژێک خەوتوم. یوری و نیکی و ئەمانۆش هەستان و لە وەڵامی پرسیارەکەی من داوتیان بەڵێ ئێمە شەو ڕۆژێکە لێرەین. ئەوان هەستا بوون، بەڵام من لە هەمووی ئەم ماوەیەدا خەوتە بووم. هیلاک نەبووین و هێز و وزەی پێویستمان بوو، تەنیا برسێتی ئازاری دەدەین. یوری وتی خێراکەن، هەرچی زووتر دەبێت بڕۆین. شەو ڕۆژێک حەساونەتەوە، لە جیاتی ئەوە دەبێت چەند ڕۆژ بە دوای یەکدا بڕۆین. باروبنەمان هەڵگرت و بەڕێک کەوتین. یوری لە پێش و من لە دواوە بووم. نیکی و ئەمانۆش لە ناوەڕاستی ئێمە و هەندێکات دەڕۆشتنە لای یەک و قسەیان دەکرد. سێ کات ژمێر زیاتریان کەمتر ڕۆشتین، کەمکەم برسێتی زۆری بۆ هێنین. من لە دواوە بە یوریم وت یوری بۆستە باڵندەیەک ڕاو بکەین، زۆر برسیمانە. یوری وتی خۆڕاگر بن، تەقەکردن هێشتا لە بەرژەوەندیمان نییە. دەنگی تەقا ئەوان بۆ لای ئێمە ڕاکێشێ. ئیتر قسەمان نەکرد، بەڵام یوری خۆشی لە برسانە لێوی خوارەوەی دەکرۆشت و ئاوی دەمی و شکبووی خۆی کۆ دەکردەوە و قوتی دەدا. لە کاتی ڕۆشتن چاوی لە دارەکانی جەنگەڵ هەڵناگرت، بەڵام بەداخەوە شتێک کە شیاوی خواردن بێ دەست ناکەوت، چونکە دارەکانی ئەو ناوچەیە لە دارە بێبەرەکان بوون. سەرنجام برسێتی کاری خۆی کرد و یەکەم کەس کە خۆڕاگری لە دەستدا نیکی بوو کە دانیشت و لە وەڵامی من کە پرسییم بۆ دانیشتووی چی بووە وتی ئەژنۆکانم توانای ڕۆشتنی نییە، من لێرە دەمێنمەوە، ئێوە بڕۆن، برسیمە، لەگەڵ برسێتی گاڵتە ناکرێ. ئەمانۆش کەڵکی لە بارودۆخ وەرگرت و لای نیکی دانیشت و کۆڵە بارەکەی فڕێدا وتی دەزانن چییە؟ من نزیکە بمرم، دڵم بە یەکدا دێ.
لەبەرسانە پەرێشانم. دەمەوێت لە گیاکان ئەگەر ژاراوی و مەترسیداریشن بخۆم، ڕەنگە زووتر ئاسوودە بم. کاتێک یوری ئەمەی بینی کۆڵەکەی لە پشتی کردەوە و داینا، ئەوەندە شادمان ببووم کە دەمویست سەما بکەم. من لە چەند کاتژمێر پێشتر، یانی لەو ساتی چاوم لە خەوی قورسی 24 کاتژمێر هەڵهێنا، برسی بووم. هێز و زەم لە دەستدا بوو، دەمویست پێش ئەوان دانیشم، بەڵام بۆ من کە پیاو بووم کارێکی قێزەونتر لەوە نەبوو. بە سەرسەختی خۆراگریم دەکرد، خوێنی دڵم دەخوارد، بە خۆشحاڵیەوە چەند خولەک پێش ئەوەی لە پێ بکەوم نیکی و ئەمانۆ دانیشتن. یوری وتی دەبێت بە تەناف و دەست ڕاو بکەین. تەقەکردن کەم تەرخەمیە، چونکە هێشتا لە سنوورەکانی هۆزی شامبرا دوور نەکەوتوینەتەوە. یوری ئەمەی وت و تەنافی هەڵگرت و ئیشارەی لە من کرد لەگەڵیا بڕۆم. پێش ڕۆشتن بەنیکی و ئەمانۆی وت لەو شوێنەی دانیشتون نەجوڵێن و لە یەک دوور نەکەونەوە. لە ناو دارەکان دەڕۆشتینە پێش و سەیری چەپ و ڕاستمان دەکرد، ڕەنگە ئاژەڵێک بدۆزینەوە و ڕاوی بکەین. 10 خولەک دواتر یوری وەستا و بە 50 زەوی نیشاندا و کە لەی نزیک بوومەوە وتی ئەم شوێن پێ دەناسیت؟ لەسەر خاکی نەمدار شوێن پێی ئاژەڵێک دەبینرا کە زۆر ئاشنا بوو. کەمێک گورد بوومەوە وتم گومان دەکەم ورج بێت. یوری پێکەنی وتی بەڵێ شوێن پێی ورچە. ڕاست دوت و ئەمەش نیشان دەدا هۆزێک لەم دەوروبەرەدایە. ورچەکان هەمیشە نزیک شوێنی ژیانی مرۆڤ دەژین، بەتایبەت ورچە زەرد ڕەنگەکانی ئەمازۆن زیاد لە ڕادە و شیارن و جوڵە پێکەنی ناویان هەیە کە ئەگەر مرۆڤ تااقەتی سیرکردنی هەبێنان خۆش نییە. قسەکەیم بڕی وتم گۆشتیان چۆنە؟ دەتوانین بیخۆین؟ یوری وتی بۆ پیاوی برسی تا شەبەردەکانی یالومێر لە لەفەناودارەکانی سویس بەتامترە. ئەمە چ پرسیارێکە؟ ئەگەر ئێستا لە گۆشتی گورگ کەبابت بۆ ئامادە بکەم نایخۆی؟ بێدرەنگ وتم گورگ کوڕەمامی سەگە و من گۆشتی هەردوو کوڕە ئامۆزا لەم ساتەدا دەخۆم. یوری بەگاڵتەکەی من دەستی بە پێکەنین کرد و وتی لەگەڵ ماوەرە، ورچێک بۆ لە ناوبردنی برسێتی دەدۆزینەوە. بێخەم بە، گۆشتی ورچی زەرد وەک گۆشتی ورچی سپی دەخورێت. دووبارە بەڕێککەوتین. هەرچەند مترێک شوێن پێمان لە ورچ دەبینی، بەڵام سیر بوو، چونکە چەند خولەک دواتر شوێن پێکان زیاتر و زیاتر بوون و بوونە هۆی ترساندنی ئێمە. یوری وتی ژمارەی ورچەکان زۆرە، سیرکە. شوێن پێی گەورە و بچووکەکان وەک ئەوە وایە کە دەستەیە گورج لێرە دەژین. هێشتا قسەکەی تەواو نەکردبوو کە دەنگی بەریەککەوتنی گەڵا و لقی دارەکانی سەرسەرمان بەگوێ گەشت و سەرنجی هەردووکمانی بێ ئیرادە بۆ سەر دارەکە ڕاکێشرا. یوری وتی سیرکە. ئەم هەموو لاشە خۆرە لێرە چی دەکەن؟ ئەم ئاژەڵانە تەنیا لە گۆشتی مردارەوە بوو دەخۆن. یانی چی؟ لەسەر ئاسمان کە بەشێکی لە لابەلای گەڵا و لقەکانەوە دەبینرا، دەستەیەک لاشخۆرە هەڵدەفڕین و ژمارەیەکیان ئەوەندە لە زەوی نزیک ببوونەوە کە باڵیان بەر لە قیدارەکان دەکەوت و دووبارە بەرز دەبوونەوە و هەڵدەفڕین. یوری دەستی منی ڕاکێشا و هەردووکمان بەڕاکردن بەرەو شوێنێک کە لاشخۆرەکان لەسەری کۆببوونەوە هەڵدەفڕین ڕۆشتین. چەند چرکەیەک زیاتر لە ڕێگادا نەبووین. یوری کە پێشتر لە من بوو دەستەیەک لە گەڵاپانەکانی دارێکی کورتی گەرمەسێری کە لەسەر ڕێگاکەماندا بوو لا برد و دەست بەجێ قیژاندی و شڵەژا و ئاوەڕی دایەوە و ڕوخساری لە نێوان دوو دەستیدا داشارد. دەرفەت ئەوەندە کەم بوو کە نەمتوانی شتێک ببینم. سرم سوڕما بوو. ئەخلاقی یوریم باش دەناسی و باش دەمزانی کەمتر دیمەنە دڵتەزێنەکان کاریگەری لەسەردا دەنێت و ناڕەحەتی دەکات. چی بوو کە تا ئەم ڕادەیە پەرێشان بوو؟ چی بینی؟ قۆڵیم گرت و وتم یوری چی بووە بۆ ئاد لێ هات؟ منیش گێژ ببووم و لەوەی کە نەم دەتوانی هەنگاوێک بڕۆمە پێش و هەرچی ئەوەیە بیبینم کۆنتڕۆڵی خۆم لەدەستدا بوو. لە جیاتی هەر کارێکی تر پرسیارم لە یوری کرد. ئەو ڕوخساری لە ناو دەستیدا شاردبوویەوە، بەڵام جوان دەمبینی شانەکانی دەلەرێتەوە و ئەمە نیشانی دەدا کە دەگری. یوری دەگریت؟ دەتوانم سوێن بخۆم لە مەرگی ئازیزترین کەسەکانی خۆی کە نەدەگریا. ئەی چی بووە کە تا ئەم ڕادەیە ناڕەحەت بووە؟ لە جیاتی ئەوەی وەڵام بداتەوە بە هەمان شێوە کە ڕوخساری لە نێوان دەستیدا داشاردبوو لەسەر زەوی دانیشت و سەری خستە سەر ئەژنۆ. نەم دەتوانی گومان بۆ هیچ شتێک ببەم. توانای بیرکردنەوەم لەو کاتەدا کاری نەدەکرد، چونکە ئیتر توانام نەبوو بێترس لە بەرامبەر یوری تێپەڕیم و
بەدەست گەڵاکانم لادا. ئاخ چ دیمەنێک! کیژاند بوو بە خێرایی ڕۆشتمە دواوە. دەلەرزیم. عارەقێکی سارد و بێزارکەر سەراپامی تەڕ کرد. زمان لە دەممدا وشک بوو. دنیا لەبەر چاوما لێڵ و ڕەش ببوو. قوڵپی گریان قورگمی فشار دەدا. دەمویست بگریم، بەڵام کانی فرمێسکی من وشک بوو کە تەنانەت یەک دڵۆب فرمێسکیش چاوی تەڕ نەدەکردم. جنێوم دەدا و نەمدەزانی جنێو بە کێ دەدەم. ئێستا ئێوە دەپرسن چی بووە؟ مافی خۆتانە، بەڵام پێم ناخۆشە خەمبار ببن. یەک دوو خولەک منیش ناڕەحەت بووم کە بابەتەکەم زانی بە تەواوی تێک چووم. ئێستا نۆرەی ئێوەیە کە لە کاتی خوێندنەوەی ئەم دێڕانە لە خۆتان بپرسن چی بووە؟ ناچارم دیمەنێک کە بینیم بۆتانی باس بکەم. دڵنیام دەبێتە هۆی ناڕەحەتی و خەمباری ئێوە، بەڵام چار نییە و بەشێکە لە داستانی سەفەرەکەی ئێمە کە دەبێت بوترێت و بنووسرێت. لە شوێنێک کە بە بەراوردی شوێنەکانی دەوروبەر داری کەمتری لێبوو، مرۆڤێکیان لەدلەت کردبوو، هەر لە تێکیان بەدارێکەوە هەڵواسی بوو. ئەم مرۆڤە کێ بوو تا ئەو ڕادەیە بووە هۆی ناڕەحەتی ئێمە؟ هەمومان دەیناسین. مرۆڤێکی گیانباز و چاونەترس، مرۆڤێکی وەحشی، بەڵام مرۆڤێکی ڕاستەقینە کە لە بەرامبەر ئەو چاکەی ئێمە لەگەڵمان کرد گەورەترین گیانبازی بۆ کردین و سەرنجام گیانی شیرینی خۆی لەسەرم کارەدانا. ئەو خۆی بە قەرزاری ئێمە دەزانی، قەرزێکی ئەخلاقی و لەگەڵەوەی چەندین جار منی لە مردن ڕزگار کرد و لە دوایین جار لە گۆڕەپانی خوێناوی شەو تێپەڕی و ئێمە 4 کەس لە تینوێتی و مەرگی هێواش ڕزگار کرد و دووبارە کارێکی مەترسیدارتری کرد و لە ئەنجامدا گرفتاری دوژمن بۆ کوژرا. ئەم مرۆڤە گیانبازە و ئەم مرۆڤە ڕاستەقینەیە شومای منداڵ بوو. تەپڵەکەی لە خواردارەکەەوە دەبینرا. ئەو بەدەنگی ئەم تەپڵە وەحشیەکانی شامبرای ترساندبوو. لە دەوروبەری ئێمە بڵاوی پێکردبوون. دیار نەبوو چۆن لەلایەن شەڕکەرانی هۆزی شامبراوە دەستگیر کرابوو، بەڵام ئەوەی دەبینرا ئەوە بوو کە وەحشیانەترین سزاکانیان لەسەر ئەنجامدا بوو. لە ناوەڕاستەوە کردبوویان بەدوو کرد. نزیکی چارەکە کاتژمێرێک من و یوری گریاین. سەرنجام یوری وتی دەبێت بێخینە ژێرگەڵ، گورگ دەیخوا. حیف مناڵێکی وەک شوما ببێتە خواردنی لاشخۆر. دەست بەجێ دەست بەکار بووین و جەستەی دووتیکەی شومای بێتاوان و میهرەبانمان بە دڵێکی خوێناوی و ڕۆحێکی پەرێشان و سینەیەکی سەرڕێژ لە ڕق و هەستی تۆڵە سەندنەوە خستە لای یەک و لەوێدا بە خاکمان سپارد. دواتر خواردنمان خوارد. کەمێک هەنگوین و برسێتی کاتی ئێمەی نەهێشت. دووبارە بەڕێکەوتین. کەمێک ئەولاتر قڕقاوڵێکی گەورە و پیرمان ڕاو کرد و کە گەشتینە لای ئاگر سفرەمان ڕاخست و ئاگرمان کردەوە. گۆشتی بەتامی قڕقاوڵ ئەوەندە بەتام بوو وەسفکردنی ئەگەری نییە. ئێوە کە هیچ کات برسێتیتان نەکێشاوە حاڵی ئێمە لەو کاتەدا بێنە بەرچاوی خۆتان و چێژێک کە لە خواردنی گۆشتی قڕقاوڵ بردمان هەست پێ بکەن. من توانای نووسینی ئەم چێژەم نییە، چونکە بەداخەوە تەکنیکی نووسین نازانم. یوری بۆ چوونی وابوو کە لەوێ بەدواوە دەورانی ئاسایشی ئێمە دەست پێ دەکات و سەفەری ئێمە بێمەترسی دەبێت. ئەو ڕاستی دەکرد. بە گومانی ئەو هۆزێکی وەحشی کە ببێتە ئەرک بۆمان ئیتر نەبوو. من بیرم چووبووەوە کە پێش گەشتن بە ئەمازۆن بەڵێنی هاوسەرێتیم بە کچێکی جوانی وەحشیدا بوو. یوری کە ئاگای لە هەموو شتێک بۆتی ڕەنگە هاوسەری سێمە چاوەڕێ بێ. بەسەر سوورمانەوە وتم هاوسەری سێم کێیە؟ یوری پێکەنی وتی هانا، کچی سەرۆکی هۆز کە تۆ لە لای کوڕەکەی بووی. هانا کچێک کە براکەی مەیمونێکی کردە کەباب خواردی و تۆ چارەسەرت کرد. هۆزی ئەوان نزیکە و بەم زوانە پێی دەگەین. بە یوری وت ئیتر سەبارەت بە ژن و ئەو ڕووداوانەی بوونی ژن دروستی دەکات قسە مەکە. ئەمانونێکی ئەوەندە ئازاریان داوم کە ڕقم لە هەرچی ژنە دەبێتەوە و لێیان بێزارم. ئەو ڕاستی دەکرد. بە گومانی ئەو هۆزێکی وەحشی کە ببێتە ئەرک بۆمان ئیتر نەبوو. من بیرم چووبووەوە کە پێش گەشتن بە ئەمازۆن بەڵێنی هاوسەرێتیم بە کچێکی جوانی وەحشیدا بوو. یوری کە ئاگای لە هەموو شتێک بۆتی ڕەنگە هاوسەری سێمە چاوەڕێ بێ. بەسەر سوورمانەوە وتم هاوسەری سێم کێیە؟ یوری پێکەنی وتی هانا، کچی سەرۆکی هۆز کە تۆ لە لای کوڕەکەی بووی. هانا کچێک کە براکەی مەیمونێکی کردە کەباب خواردی و تۆ چارەسەرت کرد. هۆزی ئەوان نزیکە و بەم زوانە پێی دەگەین. بە یوری وت ئیتر سەبارەت
جیاواز لەویش لای ئەوان باسی ژنی سێم مەکە، چونکە ئەوەندە حەسوودن دوور نییە یەک بگرن و بمکوژن. یوری پێکەنی. من بەسەر سوڕمانەوە وتم بۆ پێکەنی؟ پێکەنینی ناوێ. ئایا ئەم جۆرە ڕووداوانە لە دنیادا ڕویان نەداوە؟ زۆرن ئەو ژنانی دەستیان خستۆتە ناو دەستی یەک و پیاوێک کە زۆر خۆشیان ویستووە کوشتویانە لە ناویان بردووە. یوری دووبارە پێکەنی و بۆ کۆتایی هێنان بەم باسەوتی ئەم کارانە تایبەتە بە ژنانی دنیای پێشکەوتوو. ژنانی وەک ئەمان و نیکی بە هەمان شێوە کە بەڕواڵەت پاک و بێگردن لە ناخیشدا بە هەمان شێوەن. نیکی و ئەمانۆ بێڕیا تۆیان خۆش دەوێت و لە ئێستاوە نابێت چاو گوێیان بەم قسانە پڕ بکەی. بە هەمان ڕادا ڕووداوەکان سەفەری ئێمە کەم دەبوویەوە. دەگەشتینە ناوچە ئارام و دڵگیرەکانی جەنگەڵ. کێشەی نێوان ئەمانۆ و نیکی لەسەر من زیاتر دەبوو. ئەمانۆش بەڕاستی وابوو. نیکی بە چاوێکی تایبەتەوە سیر دەکرد و هەندێک کات چاوەڕوانی خزمەتکردنیش بوو. ڕووداوەکانی دواتر کە ڕوویاندا هەمویان بەڵگەی بەهێزن بۆم قسانە ئێستا. ئەو شەوە گەشتینە ئاستێڵێکی دڵانگێز. سەرەتا گومانم کرد زۆنگاوێکی مەترسیدار لە بەردەمماندایە و بۆیە پێشنیارم بە یوری کرد کە شەو بمێنینەوە و بەیانی کە هەوا ڕووناک بوویەوە بە ئارامی لە ناو قامی شەڵان و لە ناوەڕاستی زۆنگاوەکە تێپەڕین. هیچ کام نەمان دەتوانی گومان بکەین و بە زانست و دڵنیاییەوە پێشبینی ئەوە بکەین کە ئەوێ چۆن شوێنێکە. زۆنگاوە یان ئەستێڵێکی بێمەترسیە، قامی شەڵانێکە کە لە ناویدا شێری دەڕەندە و ماری مەترسیدار هێلانەیان کردووە. یوری بۆ چۆنی وا بوو ئەو لای قامی شەڵان بۆ حەوانەوە هەڵبژێرین. بەڵام چونکە هەوا تاریک بوو ئەویش بە پێشنیارەکەی من ڕازی بوو. کۆڵەکەی لە پشت کردەوە و بەم شێوەیە ڕایگەیان لەو شوێنەی کە کۆڵەکەی خستۆتە سەرزەوی دەبێت بمێنینەوە. ئەمانە و نیکی دەست بەکار بوون و ڕاخەرێکی ڕاشڕەنگ کە پێمان بۆ ڕایان خست و لە چواردەوریدا بەردیاندانا کە لە ئەگەری هەڵکردنی با ڕاخەرەکە تەکان نەخوا. نیکی بۆ دۆزینەوەی جێگا ڕۆشت و دەستی بەگەڕان کرد. یوریش بۆ دۆزینەوەی خواردن هەوڵی دەدا. کاتژمێرێک دواتر نیکی و ئەمانۆ هاتن و توێژی من و ئەمانۆ کۆتایی پێهات. یوری چەند میوەیەکی ناوەکداری وەک گوێزیە نابوو. تام و چێژێکی دڵگیری بوو. بە ئیشتیاوە خواردمان و بۆ خەو ئامادە بووین. نیکی پێشتر بۆ خۆی و من لە گیاوشک و نەرمەکان جێگەی ئامادە کرده بوو. لە ناو چەند لەقدارێک کە بە شێوەی بازنەی خوار لای یەک ڕوابوون ڕایخستە بوو. ئەمانۆ لە ژێر چاوەوە چاودێری جوڵەکانی نیکی دەکرد و بۆ یەک ساتیش چاوی لێ هەڵ نەدەگرت. حەسوودی زیاتر و شیار و وردبینی کرده بوو. بە یارمەتی ئەم تایبەتمەندیانە نیکی و من پەیوەندیەکانی نێوانمانی کۆنتڕۆڵ دەکرد. بە ئینگلیزی بابەتەکەم بە یوری وت. ئەو پێکەنی وتی لەمە و دوانە شەو خەوت دەبێت و نەڕۆژیش ئارام. هەموو کاتەکانی تۆ بۆ ڕازیکردن و بێدەنگکردنی ئەمانە و نیکی بەسەر دەبێت. پێم وت خۆم دەزانم چه بەڵایەکم بەسەردا هاتووە. ئینشاڵڵا ئەگەر گەشتمەوە ئەمریکا بە خێرایی پاڵ بە یەکێکیانەوە دەنێم یان شێوازێک دەگرمە بەر کە نەتوانن ببنە هۆی ئازار و نیگەرانیم. ئێستا بڵێ چیان لێ بکەم و ئەم شەو لەگەڵ ئەم دوانە چی بکەم؟ دەبینی کە نیکی جێگای ڕاخستووە و ئەمانۆش پێشتر پێوتوم. یوری دووبارە پێکەنی و سەرنجام وتی بۆستە ئێستا پلانێکدا دەڕێژم. ئەو کات زیادی کرد. هیلاک بوون و دەبێت بخەوین. یەک لە ئێوە دوانە ئەم شەو ئەوی ترتان سبەی شەو پاسەوانی دەدات. لە شەوەکانی دواتر کە هیلاکی ئێمە ڕەویەوە دووبارە نۆرەی حەوانەوەی ئەو دەگات و تا هەفتەیەک ئاسوودە دەبن. نیکی و ئەمانەوە هەردووکیان شادمان بوون چونکە هەر کام گومانیان دەکرد ئەوی تر لە گۆڕەپان دەچێتە دەر و سەرقاڵی پاسەوانی دەبێت. نیکی دەیوت ئەمانۆ بۆ ئەم کارانە چالاکترە و ئەمانۆ باوەڕی وابوو کە نیکی تەقەکردن بە تفەنگ فێر بووە و باشتر دەتوانێت ئەرکەکەی ئەنجام بدات. یوری کۆتایی بەم باسە هێنا و ئەمانۆی بۆ شەو نەخەوتن هەڵبژارد و ناردیە سەردارەکە. ئەمانۆ لە تووڕەییدا دەلەرزی وەک شێرێکی بریندار دەینەڕاند و لێوی خواری بەدیان دەگەست. بەڵام چونکە لە یوری دەترسا بێچەند و شوون بە فەرمانەکەی ڕازی بوو لە دارەکە ڕۆشتە سەر. دیار بوو ئەمانۆ لەوێ دەخەوێت. یوری پاڵی بە دارەکەوە دا و
قاچی درێژ کرد. سیلاحەکەی خستە سەر کۆشی و بە هەمان شێوە بە دانیشتنانەوە خەوی لێکەوت. ئەو شەوە بەم شێوەیە بەسەرچوو. بەیانی ئەمانەوە بە چاوی خەواڵوو لە دارەکە هاتە خوار. بە تووڕێی و ڕقەوە سێرێکی نیکی کرد کە سەرقاڵی جوانکردنی قژی خۆی بوو. دواتر لە منی ڕوانی و بزەیەکی تاڵی هێنایە سەر لێو بەرەو ئاوەکە ڕۆشت و دوور کەوتەوە. چەند خولەک دواتر منیش بەرەو ئاوەکە ڕۆشتم. تازە زانیم کە شەومان لە چ شوێنێکی دڵگیر بەسەر بردووە. ئەوێ شوێنێکی ئەستێڵکێکی جوان کە دارەکانیان سەریان لە یەکدا بوو پڕ بوو لە گوڵی وەحشی بۆن خۆش. لەلایەکی ئاوەکە ئەوەندە گوڵی وەحشی ڕوا بوو کە زەوی وەک فرشێکی پڕنەخش و نیگار دەردەکەوت. چاوی مرۆڤ لە سیرکردنی ئەو هەموو جوانیە سروشتیە و لوتی لە هەڵمژینی بۆنی دڵئەنگێزی گوڵە ڕەنگە و ڕەنگەکان تێر نەدەبوو. هەرچی زیاتر دەمڕوانی چێژم دەبرد و زیاتر مەز دەبووم. خۆزگەم دەخواست بتوانم لەوێدا ماڵێک دروست بکەم و لەگەڵ نیکی و ئەمانۆ هەمیشە و هەموو تەمەنم لەوێ بەسەر ببەم. بەیانیەکی دڵگیر بوو. یوری بۆ ڕاو ڕۆشت بووە ئەو لای ئەستێڵ. نیکی سەرقاڵی پاک و خاوێنی بوو. ئەمانۆش لە شوێنێکدا کە من نەمدەبینی دانیشتە بوو بیری دەکردەوە. دواتر خۆی پێی وتم کە ئەو ڕۆژە ئەوەندە تووڕە بووم چەند جارێک بڕیارم دانیکی بکوژم و خۆم لە بوونی ئەو کە جگە لە ناڕەحەتی هیچ شتێکی پێ نەبەخشیوم ڕزگار بکەم. لەم کاتەدا کە سەیری دەوروبەرم دەکرد لە ناکاو دەنگی پێیەک سەرنجی بۆ لای دارەکانی ڕوبەڕوو ڕاکێشام. دەدوت کەسێک لەسەر گیاوشکەکان بەڕێگادا دەڕوات. گومانم دەکرد نیکی یان ئەمانۆ یان یوری بەرەو لای من دێن. بەڵام لە گومانەکەمدا بەهەڵە چووم. ئەوان سەرقاڵی کاری خۆیان بوون و کەسێک کە بەرەو لای ئاوەکە دەهات ژنێکی زۆر جوان و گەنج بوو. بەسەر سوڕمانێکی زیاد لە ڕادا لە شوێنەکەی خۆم بەرز بوومەوە. بوونی ئەو نیشانەی بوونی هۆزێک لەو دەوروبەرەدا بوو. ئەمە زیاتر منی ناڕەحەت دەکرد کە نەکات ئەو هۆزە وەحشی مەترسیدار بن و ئێستا کە لە ڕووداوە ترسێنەرەکانی 6 ساڵە ڕزگارمان بووە هێرشمان بکەنە سەر و بمان کوژن. تەنیا چەند چرکە بە گومانەوە سەرقاڵ بووم و لەگەڵەوەی کچە جوانەکە گەشتە چەند هەنگاوی من هەموو دنیا مەگەر خۆم و ئەوم لەبیر کرد. کچەکە قژی خۆی لە پشتەوە بەستە بوو. پێستی جەستەی هاوشێوەی پێستی ژنانی مەکسیک و ئیسپانیا بوو. بەڵام بەهۆی هەتاوەوە سوتا بوو ببووە خوورمایی. لەگەڵ ئەمەشدا ئەوەندە دڵڕفێن بوو ئارەزوم دەکرد هەرچیم هەیە بیدەم تا ببمە خاوەنی. کچە وەحشیە جوانەکە منی نەبینی و لە چەند هەنگاوی من تێپەڕی و بە دەفرێکی گڵینی قورس کە لە دەستیا بوو بۆ هەڵگرتنی ئاو بەرەو ئەستێڵکەکە دەڕۆشت. چاوم لێ هەڵگرت. دڵم بەتوندی لێ دەدا. نەمدەزانی چی بکەم. وەک کەسێک کە خەوی خۆش دەبینێت و دەترسێ لە خەو هەستێ منیش دەترسام خۆمی نیشان بدەم و ئەو لە من ڕابکات و بڕوات و ئیتر نەیبینم. زۆر لەسەر خۆ پاڵم بە ئەنیشکمەوەدا و خۆم کەمێک کێشایە دواوە. ئەو لای ئاوەکەوە ڕۆشت. بە شیرینی و نازێکی ژنانە دەفرە گڵینەکەی لە ئاودا شۆرد و دواتر پڕی کرد. هێشتا گۆزەکەی لە ئاو نەکێشا بۆ دەر کە دەنگێکی تر بە گوێم گەشت و سەرنجی ڕاکێشام. ئەمجارە دەدوت کەسێک لە ناو دارەکانەوە تێپەڕ دەبێت و لەقەکانی ژێر قاچی دەنگیان دێ. بە خێرایی خۆم کێشایە دواوە و سەیری دەوروبەرم کرد. گومانەکەم ڕاست بوو چونکە بوونەوەرێکی سەیرم بەسەر دارەکانەوە بینی کە ئەگەر کۆنتڕۆڵی دەمارەکانم نەبوایە لە ترسا دەم قیژاند و دەبورامەوە. سەیرە ئەمە کێیە؟ پیاوێکی ڕەشپێست بەهێز و ئازا بە ماسولکەی دەرپەڕی و بەهێز لە پێستی پڵنگ لەسەر لەقی دارەکە چەمابوویەوە و بە چاوی لێوان لێو لە حەسرەت لە کچەکەی دەڕوانی. دڵم بەتوندی کەوتە لێدان. بە جۆرێک دەنگی لێدانی دڵی خۆمم بیست. بەدبەختانە سیلاحەکەم پێ نەبوو. ئەگەر وەک هەمیشە ڕەشاشەکەم پێدەبوو بێدرەنگ دەمکوشت و ئەو کچە جوانم لە مەترسی ڕزگار دەکرد. دەمویست بڕۆم و سیلاحەکەم بێنم بەڵام دەترسام دەرفەت لە دەست بڕوات و بە ئامادەنەبوونی من کچەکە پەلاماری بکرێتە سەر. پیاوێک کە پێستی پڵنگی لەبەر کردبوو ڕوخساری خۆی بە شتێکی وەک تۆر داپۆشی بوو. لەسەر ئەم لەق دەپەڕیە سەر ئەو لەقی تر و
بێگوێدان بەوەی کە دەنگی لەقەکان ئەگەری هەیە نێچیرەکەی لە مەترسی ئاگادار بکاتەوە دەڕۆشت و لە کچەکە نزیک دەبوویەوە. نەمدەزانی چی بکەم. پیاوی ئاماژە پێدرا و لە دووری 5-6 مەتر لە زەوی دەستی برد و لقێکی پێچپێچی ئەستور کە هەڵواسرا بوون گرتی و دوای ئەوەی لە بەهێزیەکەی دڵنیا بوو خۆی پێ هەڵواسی و لە هەوادا کەوتە جوڵە. لە چاوتروکانێکدا و پێش ئەوەی من بتوانم کارێک بکەم ڕەشپێست خۆی گەیاندە کچەکە، دەمی گرت و بە جوڵەیەکی خێرا خستێ سەر شان و بەڕاکردن لە ناودارەکانی جەنگەڵ لە چاوون بوو. ئەمڕووداوە خەم بزوێنە ئەوەندە بە خێرایی ڕوویدا کە نە کچەکە توانی بقیژێنێت و نە من توانیم بەرگری لێ بکەم. ئەو وەک هەڵۆیەک کە کەروێشکێکی ڕاو کردبێت شارەزا و لێ هاتوانە هێرشی کردە سەر و لە قوڵایی جەنگەڵدا ڕۆچوو. تا چەند خولەک گێژ و وڕ بووم. بیر و گومانی سیر بە مێشکمدا دەهات، چونکە بە پێچەوانەی گومانی خۆمان هێشتا لە سنووری هۆز نیوە وەحشی مەترسیدارەکانی جەنگەڵ دوور نەکەوتە بووینەوە. دەبووە دووبارە ڕوبەڕووی کێشە و دژواریەکان ببینەوە. کتۆپەر بیرکردنەوە نابەجێکانی من بە دەنگێک کە لە ناو دارەکانەوە بەرز بوویەوە پچڕا. دووبارە خۆم کۆ کردەوە و لە پشت دارێک خۆمدا شارد. سەرەتا 2 سێبەربینران و دوای چەند سات هەیکەلی 2 پیرێژنی وەحشی دەرکەوت. لە پشت سەریانەوە چەند کچێکی جوان بوون، هەرکام دەفرێکی بچووکی لە گوڵی یاس وەحشیان لەسەردا بوو. پیرێژنەکان هەرکام گۆزەیەکیان بەدەست گرت بوو، ئاوازێکی تایبەتیان دەخوێند و گۆزەکانیان بۆ چەپ و ڕاست دەجوڵان. بە تەواوی سرم سوورما بوو، مانای ئەم جوڵە و کارانەم نەدەزانی. بەخۆمم وت ئەو داماوانە نازانن کە یەکێک لە کچەکانی هۆزەکەیان ڕفێندراوە. ئەگەر بزانن دەست دەکەن بە گریان و شین و ڕۆڕۆ و قەرەباڵغی دروست دەبێ. کچەکان گەشتنە شوێنێک کە گۆزەی بەبێ خاوەنی کچە ڕفێندراوەکە لەوێدا بوو. یەکێک لەوان ئاوی گۆزەکەی مشت کردە سەر خاک و بە دەوروبەریدا پرژاندی و یەکی تریان گۆزەکەی فڕێدایە ناو ئاوەکە. گۆزەکە سوڕێکی خوارد و ڕۆشت و لە جێگاکەی چەند بڵقێک لەسەر ئاوەکە دەرکەوت. پیرێژنەکان ڕۆشتنە دواوە. کچەکان کە دەفری گوڵی یاسیان پێبوو ڕۆشتنە پێش و گوڵەکانیان بە ئاوازێکی تایبەت لەوێدا بڵاو کردەوە و هاوڕێ لەگەڵ پیرێژنەکان ڕۆشتن. من کردەوەکانی ئەوانم لای خۆم بە پرسەدانا، هەر بۆیە دڵم سووتا و دەدوت قورگم دەگوشن و دەیانەوێ بمخەنکێنن. پیرێژن و کچەکان ڕۆشتن، بەڵام من هێشتا لەوێ بووم و نەمدەزانی چی بکەم. بیرێک وەک بروسکە بە مێشکم داهات و نەمزانی چی بوو. بە هەمان خێرایی بڕیارمدا بێ ڕاوێشکردن لەگەڵ یوری بۆ کارە مەترسیدارە هەستام. بەخۆمم وت من دەبێ ئەو کچە ڕزگار بکەم. ئەو ڕەش پێستە کچەکەی بە دڵنیاییەوە بۆ ڕابواردن ڕفاندووە و چونکە ئەم کارە لە هەموو شوێنێکی جەنگەڵدا ئەکرێ، بۆ ڕێگەیەکی دوور نەچووە و لەم دەوروبەرەدایە. تا یوری شتێک بۆ خواردن ڕاو دەکات، نیکی و ئەمانۆ لە ئاودا مەلە دەکەن. منیش بۆ دۆزینەوەی کچەکە 1-2 میلێک بۆ دەوروبەر دەڕۆم و 2-3 کاتژمێری تر دەگەڕێمەوە. بە پەلەکردنێکی ناعەقڵانی لە شوێنەکەم هەستام و ڕۆشتمە لای کۆڵەکانمان. دەمانچەکە ڕەشاش و بڕێک فیشەکەم هەڵگرت. کڵاوێکی سەوەتەیی کە نیکی بۆی دروست کردبووم لەسرم کرد و تا هەتا و چاوم ناڕەحەت نەکا. لە شوێنێک کە شەوی پێش لێی خەوت بووین کەسی لێ نەبوو، کەس نەیبینیم. شادمان بووم کە بۆ خۆنواندنی خۆم سەر سوورماویان دەکەم و بە خۆمم وت کاتێک یوری بزانێ لە کاتی ڕاوکردنی ئەو من چ کارێکی گرنگم ئەنجام داوە و چۆن کچێکی جوان و بێگوناحم لە دەست پیاوێکی هەوەسباز و خوێن خۆر ڕزگار کردووە. دەستخۆشی لە چاونەترسی و توانایی و بیر و عەقڵی من دەکات. ئەمانە و نیکی شانازی دەکەن کە عاشقێکی چاونەترس و ئازایان هەیە. ئەم بیرانە وا گرمیان کردبووم کە هەستم بە هیچ شتێکی تر ناکرد. چاوی عەقڵی من کوێر ببوو، بیرم نەدەکردەوە کە بە من چی، بۆ دەبێت هاوڕێکانم لای هۆزێکی نەناسرا و بەجێ بێڵم و بێ ئاگادارکردنەوەیان بڕۆم. بارحاڵ جۆرێک ئازایەتی درۆینە لە مندا دروست بوو بە هەنگاوە بەرزەکانم خۆم گەیاندە لای ئەستێڵکەکە و لەوێوە خۆم گەیاندە ئەو بەرئاو و بە دوای کچ و پیاوەکەدا ڕۆشتم. کاتێک گەشتمە ناوەڕاستی ئاوەکە دەنگێکی ئاشنام بیست کە من بەناوبانگ دەکات. ئاوڕم دایەوە نیکیم بینی لەو لای ئاوەکە وەستاوە و لە کاتێکدا قژە تەڕەکانی خۆی دەگوشێت تاوشک ببێتەوە دەیوت بۆ کوێ دەڕۆیت بۆستە؟ تەنیا مەڕۆ، چ کارێکت لەوێ هەیە؟
وەڵامی پرسیارەکەیم نەدایەوە، بەڵام بەبێ ئیرادەوتم نیگەران مەبن، بە دوای ڕاودا دەڕۆم، لەوێ بمێننەوە تا دەگەڕێمەوە و ئەگەر شوێنەکەتان گۆڕی لە سەردارەکە نیشانەدا بنێن تا شوێنەکەتان بدۆزمەوە. هەرچی بوو من وتم و ڕۆشتم. ڕێگایە کە پیاوەکە کچە جوانەکەی بردبوو دیار بوو، چونکە لە بەستێنی چەپی ئەستێڵ ڕێگەیەکی تر مەگەر ئەوەی کە من دەڕۆشتم و کاتژمێرێک پێشتر ئەوان ڕۆشتبوون نەبوو. ئەو ڕێگا تایبەتیەش بەهۆی زۆری هاتوچۆی دانیشتوان دروست بوو. دیار بوو هەندێک لە دارەکانیان تازە بڕیوەتەوە تا ڕێگەی جەنگەڵ بەرفراوانتر و هاتوچۆ ئاسانتر بێت. هێشتا 100 هەنگاو نەڕۆشت بووم کە چاوم بە گوڵێکی سپی ناو ڕێگا کەوت. دەست بەجێ چەمامەوە، گوڵەکەم هەڵگرت و لە لوتم نزیک کردەوە و بۆنم کرد. چ بۆنێکی دڵگیر بوو، بۆنێک کە لە بازاڕەکانی فەڕەنسا دەست ناکەوێت. گوڵی وەحشی جوانیەی سەرسوڕهێنەری بوو. شێوە و بۆنەکەی بێوێ نەبوو. لە دنیای پێشکەوتوو هیچ گوڵێک وەک ئەوە بوونی نییە. کاتێک زانیم گوڵەکە بە قژی کچە وەحشیەکەوە بوو، بە حەز و تامەزرۆیەکی زیاترەوە بۆنم کرد. سەیرە، بەڕاستی پیاوێکی خراپ بووم. ڕەنگە بە هەمان ڕادە خراپ و لە بەرامبەر هەوا و هەوەس بێ ئیرادە لای ڕەگەزی ناسکی ژن بێهێز و کەم دەسەڵات بم. ئێستا گومان دەکەم گۆڕانکاریم تیا دروست بووە. وەک جاران لە بەرامبەر ژنان سست نیم و دەتوانم خۆڕاگر بم، بەڵام دەبێت ئەم خاڵە لە ژنان بپرسن. بۆەوەی گوڵەکە نەژاکێتدام لە کڵاوە حەسیریەکەم و بە خێراییەکی زیاتر بەڕێکەوتم. شوێن پێی پیاوەکەم لەسەر زەوی نمداری جەنگەڵ کە کەمتر نووری هەتاوی دەدیبینی و بە یارمەتی ئەم شوێن پێیە دەڕۆشتمە پێش. بەم دڵنیاییە کە بە زوویی ئەو هۆزەکەی دەدۆزمەوە و کچەکە ڕزگار دەکەم. نزیکەی کیلۆمەترێک ئەولاتر گەشتمە قامی شەڵانێکی گەورە و لەو شوێنەی کە قامی شەڵان چڕ و پڕ بوو شوێن پێی ئەوم ون کرد. خەم و پەژارەیەکی زیاد لە ڕادە دڵی گرتم. وەک پیاوێکی بازرگان کە دەیان پاپۆڕی لە دەریادا گیرۆدەی تۆفان و نقم بوو بێ، لەناو ئەندێشەیەکی خەماویدا ڕۆچووم. بڕیارمدا لە قامی شەڵان تێپەڕم. کارێکی زۆر مەترسیدار بوو. بە دڵنیاییەوە دەمزانی ئەگەر بڕۆمە ناو قامی شەڵان لە زیانی شێر و مار لە ئەماندا نابم. لەگەڵەوەشدا چونکە نەم دەتوانی فەرمانی دڵم جێبەجێ نەکەم، ڕۆشتمە ناو قامی شەڵان. دەستم بە پێشڕەوی کرد. هێشتا 100 هەنگاو نەڕۆیشتە بووم کە دەنگی نەڕەی شێر لە چەند هەنگاوی من بەگوێ گەشت. بۆکردنەوەی ڕێگا ناچار قامیشەکانم دەشکاند و شکاندنی قامیشەکان دەنگێکی لێوە دەهات کە سوڵتانی جەنگەڵ باشی دەناسی. نەڕەی ترس ئەنگێزی شێر وەک دەنگدانەوەی قورسی مەرگ گیرۆدەی ترسی کردم و بێ ئیرادە دانیشتم. بەڵام کاتێک دووبارە دەنگی نەڕەی شێر بەرز بوویەوە هەستم بەوە کرد لەگەڵ ئەو ئاژەڵە دڕندەیەدا زۆر دوور نیم. هیچ ڕێگایەک بۆ ڕزگاری نەبوو. ئێستا شێر بوو کە بە دوای سزا دەگەڕا. دەنگی خشەخشی قاچیم دەبیست کە لەسەر قامیشەکان دەڕوات و دێتە پێش. شێر شوێنی منی دۆزیەوە و ڕاستەوخۆ لەو شوێنەی کە من دانیشتبووم نزیک دەبوویەوە. لە ترسا نزیک بوو شێت بم. 100 جار لعنەتم لە خۆم کرد کە بۆ چاو گوێی بەسرا و گیانی خۆم خستۆتە مەترسیەوە و لە هاوڕێکانم جیابوومەتەوە. ئەوەندە ترسا بووم هەستم بە تێپەڕبوونی کات نەکرد و نەمزانی چەند خولەک تێپەڕی کە کتوپڕ قامیشەکانی بەرامبەرم تەکانیدا و سەری شێر بەو گەورەیە و ئەو دیانە خوێناوی و زەرد ڕەنگەی ئەو چاوە قوڵانەی لە بەرامبەر مندا دەرکەوت. مەرگ نزیک بوویەوە. توانای ئەوەم نەبوو سیلاحەکەم بەکار ببەم. وەک دار وشک و بێجوڵە بووم و چاوەڕێی مەرگم دەکرد. بەڵام لە ناکاو موعجیزەیەک ڕوویدا، موعجیزەیەکی سەیر و باوەڕ پێ نەکراو. شێر چەند جارێک سەیری کردم. پێڵوەکانی چاوی لە یەکدا و سەری کێشایە دواوە و دووبارە لە ناو قامیشەکاندا لەبەر چاوی من ون بوو. من وەک مردوویەک کە دووبارە گیانی گرت بێ دەست و پێی وشک و ساردی خۆم جۆڵاند و هێواش خۆم کێشایە دواوە. چەند هەنگاوێک ڕۆشتمە دواوە و سەرنجام لە شوێنەکەم هەستام و بە خێراییەکی نەشیا و بێگوێدان لە قامی شەڵان ڕام کردە دەر و لە پشت دارە چڕەکانی جەنگەڵ خۆم داشارد. نزیکەی چارەکە کاتژمێرێک پاڵم بە دارەکەوەدا تا هاتمە خۆم و لە ڕێگایەکی ترەوە دەستم بە پێشڕەوی کرد. ئەم ڕووداوە و ڕزگاربوونا موعجیزە ئاسایی خۆمم بە خاڵی باش گرت و شادمان بووم.
بەڕێکەوت چەند هەنگاو ئەولاتر لە ناو سەرزەویەکی سروشتی کە خاکی نێوان دارەکانی وەک مەنجەڵێکی خەوتوو بە ئاگاز سەوز و دڵڕفێن کردبوو. سێم گوڵی قژی کچەکەم دۆزیەوە و تازە تێگەیشتم. ڕێگەی قامیشەڵان هەڵەبوو. ڕێکەوت منی بۆ ڕێگایەکی سەرەکی کە ئەوان ڕۆیشتە بوون ڕێنوێنی کردووە. شوێنێکی دڵ ئەنگێز بوو. دەدوت سروشت باخەوانی کردووە و دارەکانی بە دووریەکی تایبەت لە خاکدا ڕواندووە و چیمەنی لە ناو دارەکاندا چاندووە. یاسی سپی و وەحشی لێرە و لەوێ لە ناوەڕاستی فەرشی سەوز ڕەنگی چیمەن ڕوابوون و دەدوت دەستی ڕۆژگار مشتێک بڕواری سپی گەورەی لەسەر مەخمەڵی سەوز بە شێوەیەکی ناڕێک پرژاندووە. چیمەن بە هەمان شێوە و بە هەمان جوانی درێژەی بوو. ئەولاتر شتێک سەرنجی ڕاکێشام و کە ڕۆشتمە پێش بەو پەڕی سەر سوڕمان پارچەیەکی پەمەیی ڕەنگ کە کچەکە لە ناوچاوی خۆی بەستە بوو لەسەر چیمەنەکە دۆزیمەوە. زانیم ئەوان لەو نزیکەدان. دۆزینەوەی ئەو پارچەیە گەرمی منی زیاد کرد و بە خێرایی هەنگاوەکانی خۆم زیاد کرد. 20 هەنگاو ئەولاتر پێستی پڵنگ ئەو پێستەی کە وەحشیەکە لەبەری کردبوو دۆزیمەوە. لەوێ بەدواوە لەسەر خۆ دەڕۆشتمە پێش. یەکیەک دارەکانم پشت سەرنا تا شوێنێک دەنگی قسەکانیانم بیست و وەستام. ژن و پیاوێک پێکەوە قسەیان دەکرد، بەڵام لە زمانەکەیان حاڵی نەدەبووم. زەختم لە خۆم کرد و یادگەم کرد ڕەنگە شتێک لە قسەکانیان بگرم، بەڵام بێ ئەنجام بوو. خولەکێک تێپەڕی لە ناکاو کچەکە قاقایەکی لێدا و لەقی دارە کورتەکانی من تەکانی خوارد و ئەو دەرکەوت. خۆم داشارد. ئەویش منی نەبینی و بەڕاکردن بەرەولایەکی تر ڕۆشت. پیاوی وەحشی بەدوای ئەودا ڕایە کرد و بە ئیشارەی دەست داوای وەستانی لێ کرد. بێبیرکردنەوە لە ئەنجامی کار سیلاحم خستە سەردەست و دوای تەقاندنی 2 فیشەک خۆم بەوان گەیان. ئێستا ئەگەر کەسێک لە منی دەپرسی لەو کاتەدا لەسەر چه حسابێک ئەو کارم کرد، خۆشم نازانم و ناتوانم وەڵامێکی ڕاست و قەناعەت پێکەر بدەمەوە. هەردووکیان سەرسوڕما و سەیری منیان دەکرد. کچەکە سەیرێکی سەراپامی کرد و ڕەنگە لە خۆی دەپرسی من کێم و لەوێ چی دەکەم، چ کارێکم بەوان هەیە و بۆ بوومەتە ئەرک بۆیان. لای خۆم وا گومانم دەکرد کچەکە لەوەی لە چنگاڵی ئەو پیاوە وەحشیە ڕزگاری دەبێ سوپاسی من دەکات و خۆشەویستی من لە دڵیدا دروست دەبێت و لە کاتێکدا ڕاستی شتێکی تر بوو. کاتێک بابەتەکەم بۆ ڕوون بوویەوە زانیم چه هەڵەیەکی گەورەم کردووە. ڕەشپێستی چوارشانە سەرەتا واقی وەرما بوو. کەمێک ڕۆشتە دواوە، بەڵام دواتر هەنگاوێک هاتە پێش و بەدەست کێشای بە سینەمدا. دیار بوو کە سیلاحەکەی من ناناسێت و لێی ناترسێ، چونکە بێترس پەلاماری دام تا لە دەستم ڕزگاری بێ. دەستی کچەکەم بەردا و ئەو وەک مناڵێکی گوێڕایەڵ ڕۆشتە سوچێک و 4 ئەژنۆ لەسەر گیانم دارەکان دانیشت. شەڕی ئێمە بۆ ئەو سەرنجڕاکێش بوو. دەیویست شەڕێک کە لەسەر ئەو دەستمان پێکردووە توند و تیشتر و مەترسیدارتر بێ. توانای ئەوەم لە خۆمدا نەدەبینی لەگەڵ ئەو ڕەشپێستەدا دەستە و یەخەبم. ئەو بە مشتێک ئێسقان سینەمی وردە کرد و ئەگەر ئەندامێکی جەستەم بەردەستی بکەوتایە ئەوەندە دەیگوشی کە خوێنی جەستەم دەمرد و شوێنەکەی شین دەبوویەوە. بۆ ئەوەی توانایی تفەنگەکەمی نیشان بدەم چەند هەنگاوێک ڕۆشتمە دواوە و بە خێرایی لەقەکانی سەرسەرم نیشانە گرت و تەقەم کرد. سەرەتا لە دەنگی ڕەشاشەکە ترسا و چەند هەنگاوێک ڕۆشتە دواوە و دوای ئەوە کە لەقی دارەکان شکا و ڕژایە سەرزەوی ئەنجامی کاری خۆی زانی و قیافەیەکی داماوی بەخۆی گرت و چەند هەنگاو دوورتر لە کچەکە بە سەرسوڕمانەوە سەیری ڕەشاشەکەی منی دەکرد. ئیرادی کار لەوەدا بوو نە ئەوان لە قسەکانی من حاڵی دەبوون و نە من لە زمانی ئەوانم دەزانی. بە هەر حاڵ گومانم کردەبێ دەستی ببەستمەوە و لەگەڵ کچەکە بەرەو هۆزی ئەوان بڕۆم. بە خێرایی ئەم گومانم خستە قۆناغی جێبەجێکردنەوە و بە تەنافێک کە لە جیاتی کەمەربەند بە کەمەرم بەست بوو دەستی ڕەشە تووڕەکەم لە پشتەوە بەست و بە ئیشارەی دەست تێمگەیان لەگەڵ ما بێ. بابەتی سەرنجڕاکێش ئەوە بوو کە کچەکە لەم ڕووداوە ناڕازی نەدەهاتە بەرچاو. هەندێکات وەک خۆڕایی دەستی کەوتبێ بە چێژ و غروریەکی تایبەتەوە سەیری دەکردم. لە نیگاکانی ئەو هیچ حاڵی نەدەبووم و زیاتر سەرنجم لای پیاوەکە بوو
کە بەدەستی بەسرا و وەک مەڕێک کە لە کاتی ئاوابوونی خۆر بەرەو ئاخۆر دەڕوا لە پێشەوە دەڕۆشت و تەنانەت پشتە سەری خۆی ینی سەیری من و کچەکەی نەدەکرد. من نەمدەزانی دواتر چی پێش دێ، بەڵام ئەوان لە ئەنجامی ئەو ڕووداوە کە بەهۆی لە خۆڕازیبوونی من دەستی پێکردبوو ئاگادار بوون، بۆیە یەکەمیان زیاد لە ڕادا تووڕە و ئەویتریان زیاد لە ڕادا ڕازی داهاتە بەرچاو. لە نیوەی ڕێگا پیاوی ڕەشپێست کە زۆر لە پێش ئێمەوە دەڕۆیشت لە چاوون بوو. دەمویست بە دوایدا بڕۆم و بیوەستێنم، بەڵام کچە جوان و پێست قاوەیەکە ڕێگەی لێگرتم و بە ئیشارەتی گەیاندم کە ڕۆشتنی ئەو لە پێشەوە گرنگ نییە. لەو شوێنە کە نزیکەی ڕێگەکەمان بڕی بوو کچەکە دانیشت. ئەو بە تەواوی هیلاک ببوو. چەند ساتێک چاوەکانی خۆی بە ناز و غروری ژنانە بەست. دواتر سەیری منی کرد و بەدەست ئیشارەی کرد کە لەلای دانیشم. ئەو کچێکی وەحشی بوو، پێستێکی قاوەی و قژی ڕەش و لولی بوو. کاتێ پێدەکەنی دانەسپیەکانی دیمەنێکی سەرنجڕاکێشیان بە ڕوخساری دەدا. ئیشارەی کرد لای دانیشم. منیش بێ درەنگکردن لە پاڵیدا جێگیر بووم و پێش هەر کارێک بە ئیشارە ناویم پرسی. نازانم ئێوە هیچ کات گیرۆدەی زمانی حاڵی نەبوون بوون؟ کاتێک دوو کەس زمانی یەک نازانن، ئاو، نان، خەو، خواردن، جلوبەرگ دەتوانن بە ئیشارە لە یەک حاڵی بکەن، بەڵام پرسینی ناو کارێکی دژوارە. نیو کاتژمێر زیاتری خایان تا تێگەیشت کە ناوی دەپرسم. کاتێک مەبەستەکەی منی زانی قاقای لێدا و بە شێوەیەکی شیاوی تێگەیشتن وتی: یامی لوما. لوما زانیم ناوی لومایە و یامی بەمانای ناوی منە. ئەویش ناوی منی پرسی، بەڵام هەرچی دووبارەم کردەوە نەیتوانی جوان بڵێت و سەرنجام هیلاک بوو. پەشیمان بوویەوە. هەستاین و بەڕێکەوتین. لە قەراغ باکووری ئەستێڵک لوما چەند گوڵێکی وەحشی جوانی لە لای ڕاستی خۆیدا و بە دوای من هاتە ناو ئاوەکە. من ڕێگام بەرەو شوێنێک کە یوری و ئەمانە و نیکیم لێ بەجێ هێشت بوو خوار کرد، بەڵام بەو پەڕی سەر سوڕمان ئەوێم بە چۆڵی بینی. بیرم کردەوە کە بڕیار بوو شوێنی تازە لە سەردارەکە نیشان بدەن. دەستم بەگەڕان کرد و زۆر خێرا دارێک کە یوری ئەم چەند وشەیی لەسەر هەڵکەندبوو دۆزیمەوە. یوری نووسی بووی: ئێمە ڕۆشتوینەتە هۆزێک لەم دەوروبەرەدا، ئەوان خەڵکێکی بێ ئازارن و تا ڕادەیەک شارستانین. هۆزی نزیک هۆزەکەی لوما بوو. زیاد لە ڕادا شادمان بووم، بەڵام لە ڕوبەڕووبوونەوەی لە ئەمانە و نیکی دەترسام. ئەوان حەسوودیان لە یەک دەکرد و ئێستا کە ژنی سێم دەرکەوت بوو ئەویان لای من دەدی چۆن دەیانتوانی ئارام بن. کچەکەش منی بەرەو هۆز ڕێنوێنی کرد و ڕازی بوو کە بێ خۆڕاگری لەگەڵیدا بڕۆم. چەند هەنگاو ئەولاتر لوما وەستا، دەستی لە دەوری دەمی ئاڵقە کرد و دەنگێکی هاوشێوەی شەمەندەفەر لە قورگی خۆی دەرکرد و بێدەنگی ئەو بەشەی جەنگەڵی شکان. دوای ئەم دەنگە بەڕێکەوتم، بەڵام ئەو ئیشارەی کرد و تێگەیاندم دەبێ بوەستم و لەم شوێنەدا چاوەڕێ بکەم. لوما دەستی تەکان دەدا و من وام هەست کرد کە دەڵێت تاقمێک بۆ بردنی ئێمە دێن. یانی چی؟ ئەگەر ئەوەی من لە جۆڵەکانی دەستی هەستم پێ کردبێ بۆ دەبێت تاقمێک بێنە ئێرە. چارەیەکم جگە لە لایەنگریکردن لە لوما نەبوو. ئەو لە یەک دوو کاتژمێردا پەیوەندیەکی نزیک لە نێوانماندا دروست ببوو، بە جۆرێک هەڵسو کەوتی دەکرد وەک بڵێ ژنێکی وەفادار خۆشەویستی بۆ هاوسەرەکەی دەردەبڕێ. لوما لە شوێنەکەی بە شادمانیەوە هەستا و دەستی بە سەما و هەڵپەڕکێ کرد. مانای کردەوەکانی ئەوم نەدەزانی و هەرچەندە زەختم لە مێشکی خۆم دەکرد و لەو زانیاریانەی پێشتر هەمبوو کەڵکم وەردەگرت نەمدەتوانی هەست بکەم هۆکاری شادی و سەماکردنەکەی چییە. دەنگی هایهوو گامپی تەپڵەکان سات بە سات نزیکتر دەبوو. ئەوەندەی نەخایان لق و گەڵاکان تەکانیان خوارد و چەند ڕەشپێستی چەکدار کە یوری لە ناویاندا بوو دەرکەوت. سەرەتا ڕەنگ بە ڕوخسارمەوە نەما و بە گومانی ئەوەی ئەوانی یوریان دەستگیر کردووە و دەیانەوێ منیش بگرن زیاد لە ڕادە ترسام. بەڵام ڕوخساری پێکەنی ناوی و چاوەدراو شاوەکانی یوری هەموو گومانەکانی منی پوچەڵ کردەوە. وەحشیەکان لە دەوروبەری من و لوما دەستیان بە سەماکردن کرد و یوری لە کاتێکدا بزەیەکی گاڵتە ئامێزی لەسەر لێو بوو بەرەو لای من هات و وتی: سەرۆک،
دووبارە دەستەگوڵت بە ئاودا. ئەمە چ کارێک بوو تۆ کردت؟ بۆ ژن و مێردێکی گەنجت لە یەکجیا کردەوە. وتم مەگەر چی بووە؟ جیاواز لەوە ئەوان ژن و مێرد نەبوون. بە چاوی خۆم بینیم پیاوێکی چەکدار کە پێستی پڵنگی لەبەردا بوو ئەم کچەی لە ئەستێڵکەکە ڕفاند و لەگەڵ خۆیدا بردیە جەنگەڵ. یوری سەری خۆی تەکاندا وتی هەموو ئەمانەی کە تۆ دەیڵێ ڕاستە، بەڵام ئەوەی تۆ بینی دیمەنێکی دەستکرد و تەشریفاتیە لە ئاهەنگی بووکو زاوا. لەم هۆزەدا ڕووسم وایە کە زاوا بووک بڕفێنێت و لەگەڵ خۆیدا بیباتە جەنگەڵ و تا یەک مانگ ئەوان مافی گەڕانەوەیان بۆ ناو هۆز نییە. من کە تازە هەستم بەڕاستی ڕووداوەکە کردبوو، گۆڵپرژاندنی پیرێژنەکان و عەشقبازی و پێکەنینی ئەوانم بیرکەوتەوە. شەرمەزار بووم و بۆ ئەوەی بەڕووی خۆمدا نەهێنا بێت وتم ئێستا کارەکەی من خراپە، بەڵام ئەمانە بۆ بە دەوری ئێمەدا سەماکەن. ئەم کارانە چ مانایەکیان هەیە؟ یوری ئەم جارەش سەری بەداخەوە تەکاندا وتی ئێستا تۆ بوویتە زاوا. بەسەر سوڕمانەوە وتم من؟ چی دەڵێیت؟ باوەڕ ناکەم. یوری پێکەنی و درێژەیدا باوەڕ بکەن، چونکە ڕووسم وایە ئەگەر کچەکە خوازبێنیکەری تری هەبێ لە ماوەی 1-2 مانگدا کە بووکو زاوا دەڕۆنە جەنگەڵ دەتوانێت شوێنەکەیان بدۆزێتەوە و کچە خۆشەویستەکەی خۆی لە مێردەکەی بفڕێنێ. لەم بگرە و بێنەیەدا هەر پیاوێک سەرکەوت کچەکە هی ئەوە و تۆ چونکە ئێستا مێردی ئەم کچەی شکستت داوە و دەستیت بەستۆتەوە، بەڕەسمی مێردی ئەویت و بە هیچ بیانوێک ناتوانی لەم هاوسەرگیریە پەشیمان ببیتەوە. ئەوان ئێمەیان بەڕێز و خۆشەویستیەوە بردوتە هۆزەکەی خۆیان و ئێمەش ناچارین یاسان نێوخۆیەکانی ئەوان جێبەجێ بکەین. ئێستا ئێوە زاوان و ئەم سەماکردنەش لەبەر جەژنی زاوایەتی ئێوەیە. فەرموون ئەمانە و نیکی وەک 2 مێچکە شێری دڕندە و خوێنخۆر چاوەڕێتان دەکەن کە پاداشتی ئەم هەموو هەوەسبازیەتان بدەنەوە. یوری ئەمەی وت و لەگەڵ سەرۆکەکانی هۆز دەستی بە قسەکردن کرد و پێی ڕاگەیاندن کە زاوا بۆ بەسەربردنی شەوی بووکێنی ئامادەیە. دەدوت دنیایان کردوتە خەم و پەژارە و لەناو دڵی مندا دایانناوە. ئیتر سەرنجم لای لومان و جوانیەکانی ئەو نەبوو. زانیم چ کارێکی قێزەونم کردووە، بۆیە دەمویست هەڵەی ئەنجام درا و قەرەبوو بکەمەوە. کاتێک گەشتینە هۆز ئاژاوەیەکی سیر دروست ببوو. کۆمەڵێک ئاگریان هەڵگیرساندبوو، لە دەوری کۆ ببوونەوە و لەناو قەرەباڵغی ڕێگەی ئێمە لای ئاگرەکەەوە تێپەڕ دەبوو. من لە کاتی تێپەڕین ملم کێشا و سێری ناو قەرەباڵغیم کرد. دیمەنی ناڕەحەتکەرم بینی. ئەو پیاوە ڕەشپێستە یانی هاوسەرەکەی لوما بەدەست بەسراوی لای ئاگرەکە بینیم کە دەیانویست داخی بکەن. بەڕاکردن خۆم گەیاندە لای یوری و قۆڵیم گرت و وتم بۆ لە من دوور دەکەویتەوە، مە چ کارێکە؟ من لە زمانیان نازانم، تۆش ناتەوێ قسەکانی من بۆ ئەوان وەرگێڕیتەوە. ئەوان گومان دەکەن من بەڕاستی پێشتر لومام خۆشویستووە و بۆ بەدەستێنانی ئەو ئەم کارم کردووە. ئەگەر تێبگەن ڕووداوەکە بەهۆی هەڵەیەکەوە ئەنجام دراوە هەموو شتێک کۆتایی پێدێت و منیش ئاسوودا بم. ئەگەر ئەم شەو من لەگەڵ لوما تەنیا جێبێڵن بەیانی نیوکی و ئەمان و ڕاکەن و دەگەڕێنەوە بۆ هۆزەکەی خۆیان و چونکە ناتوانن ئەم ڕێگایە ببڕن دەکوژرێن. بۆ نەیاری دەکەی، بۆستە قسەکانم بۆ ئەوان وەرگێڕا. یوری بە بێزاریەوە وەستاوتی سەرۆک چ قسەیەکتان هەیە؟ کار تەواو بووە و دانەوەی ئەم کچە بە هیچ جۆرێک ئەگەری نییە. بە تووڕەییەوە وتم مێردەکەی بۆ شکەنجادن. یوری بە پەنجەیەکێک لە ڕەشپێستەکانی نیشان دامەوتی سیرکە، ئەوە بینی لەسەر ناوچاوی نیشانەیەکی تایبەت هەیە کە نیشانەی نەشیاوی و دەست و پێسپێتی ئەوە. ئەو پیاوە کە ناوچاویان داخ کردووە لە دەستەی ئەو پیاوانەیە کە لە ماوەی 1 مانگەکەدا ژنەکەی تەسلیم بەڕکەبەرەکەی کردووە. هەر کەس گیرۆدەی ئاوا چارەنووسێک ببێ ناوچاوی داخەکەن. ئەنجامێک کە لەم داخکردنە بەدەستی دێنیت ئەوەیە بۆ هەتایە بێژن دەمێنیتەوە و هیچ بێوە ژنێک یان کچی ناشرینیش ئامادە نابن شوی پێ بکەن. کەسانێک کە ئەم شوێن داغە لەسەر ناوچاویانە بە ناتەواوترین کەسەکانی هۆز دەژمێردرێن. ئێستا دەیانەوێ هاوسەرەکەی لوما داخ بکەن. بە بیستنی ئەم ڕستانە نزیک بوو شێت بم. وجدانم لە ئازاردا بوو خۆم بە لێپرساوی بەدبەختی مرۆڤێکی زیندووە زانی. ئەوان نەیانەزانی من بەهۆی ڕەشاشەکەی خۆم ئەوم بەزاندووە. چی زانی؟ هەمووان گومانیان وا بوو من بەهێزی بازوو شەڕی دەستە و یەخە ئەوم شکست داوە. دووبارە داوای یارمەتیم لە یوری کرد. ئەو بۆ ئەوەی منی تەمێ کرد بێ بە هیچ جۆرێک ئامادەی هاوکاریکردن نەبوو. هەر جارە و بیانوێکی دەهێنایەوە و
بەڵگەیەکی نەشیا و بۆ ڕازیبوونی نیشان دەدا. سەرنجام لێی بێهیوا بووم و بە خێرایی لە ڕیزی پێشوازی کەران جیا بوومەوە بەرەو ئەو قەرەباڵغیە لە دەوری ئاگرەکە کۆ ببوونەوە ڕام کرد. تاقمێک لە ڕەشەکانم بەدەستپاڵ پێوەنا تا سەرنجام خۆم گەیاندە هاوسەرەکەی لوما. کاتێک گەشتم کە دەیانویست ئاسنە سوورەوە بووەکە لەسەر ناوچاوی دابنێن. منم کارم بە وەحشیانە دەزانی و خۆم بەلێ پرسراوی دەناسی. ئەگەر لەو کاتەدا جارێکی تر یوری ڕێگری لێ دەکردم و یان قۆڵی دەگرتم و بیویستایە لەم کارە پەشیمانم بکاتەوە بەمشت لە دەمیم دەدا و ڕیسواییەکی ترم دروست دەکرد. کاتێک کە پەڕیمە ناو قەرەباڵغیەکە هەمووان بە چاوی سەرسوڕمان سەیریان دەکردم، بەڵام کارەکەی خۆیان نەوەستان. سەیرەوە بوو کە هاوسەرەکەی لوما بە سەبر و تاقەت و بە نەڕەحەتیەوە ئەم لاوازیەی قبوڵ دەکرد و خۆی بەدەستی ئەواندا بوو کە هەرچیان دەوێت بیکەن. نە قیژەیەک، نە خۆڕاگریەک، نە پەلەقاژەیەک، هیچ. وەک مەڕێک دانیشتبوو دەستەکانی بەرز کردبوویەوە. دانیشتوانی هۆزیش بۆ ئەنجامدانی ڕێوڕەسمی تایبەتە ئاسمیان سوور کردبووەوە و دانویست ناوچاوی داخ بکەن و بۆ تەمەنێک بەداماوی و تەنیایی مەحکومی بکەن. یوری و یەکێک لە گەورەکانی هۆز بە دوای مندا دەست بەجێ هاتنە ئەوێ. لوماش بە ناوچاوی مۆنوتاڵ لەگەڵیانە هات. ئەوەی دەویست ڕووداوێک کە ڕوویدا بوو تێک بچێ. بەدڵنیاییەوە منی زیاتر خۆش دەویست، چونکە ببەراورد لەگەڵ هاوسەرەکەی چەندین ئیمتیازی لە مندا دەبینی کە لەودا نەبوو. من دەستی کەسێک کە ئاسنەکەی سوور کردبیەوە و دەویست ناوچاوی هاوسەرەکەی لوما داخ بکات گرتم و گوشیم. ئەو مانای ئەو کارەی منی نەدەزانی و بە گومانی ئەوەی بۆ شەڕی دەست و یەخە بانگێشتی دەکەم ئاسنەکەی فڕێدا و خەنجەرەکەی لە کەمەرکێشا و پەلاماریدەم. چاوەڕێیم پەچە کردارە نەبووم. گومان دەکرا لە مەبەستەکەم دەگەن و گوێ لە قسەکانم دەگرن و لە ئەنجامدا بێەوەی ڕووداوێکی ناخۆش ڕوو بدات هاوسەرەکەی لوما بەردەدەن. بەڵام بە پێچەوانەی گومانی من بارودۆخ زیاتر خراپ بوو. دەوروبەری من و ئەو بە خێرایی چۆڵ بوو. هاوسەرەکەی لومایان بە قاچی بەسرا و بردە دواوە و ئاگرەکەشیان کوژاندەوە. دواتر زانیم بە پێی ڕەسم هەر کات ئاوا بارودۆخێک بێتە پێش دەبێتە شەڕ و پێکدادان. بۆیە سەرۆکی هۆزێکێک لە وەحشیەکانی نارد تا لە جیاتی من لەگەڵ وەحشێدا شەڕ بکە. کەسێک کە لە شەڕەکەدا ببووە جێگری من ئێسقانێکی کردبۆ لوتی و سەر و ملی بە پەڕی ڕازاوە ڕازاندبوویەوە. بازووی ماسولکەی و سینەیەکی پان و ملێکی درێژ و ئەستوری بوو لەسەر یەک زۆر بەهێزدا هاتە بەرچاو. کاتێک ئەو پەڕیە ناو گۆڕەپانی شەڕ یوری لە دوورەوە بانگی کردم تا بڕۆمەلای. من نەمدەویست گۆڕەپانەکە چۆڵ بکەم. سەرنجام لوما هات و دەستی منی گرت و بردمی. شەڕێکی قورس لە نێوانە و دوانەدا دەستی پێ کرد و چاونەترسانە پەلاماری یەکیان دەدا. سەرەتا گومانم کرد شەڕەکەیان تەشریفاتی بۆ نمایشە و یەکتر بریندار ڕیان ناکوژن. بەڵام چەند خولەک دواتر لە یەک ئاڵان و لە خاکدا تلان. زانیم شەڕەکەیان بەڕاستە و دەبێت یەکێک لەو دوانە بکوژرێت. بە هەنگاوێکی بەرز خۆم بە یوری گەیاند و وتم هەمووی ئەم ڕووداوانە تۆ دروستت کرد و ئێستا وەستاویت و سیر دەکەیت. تۆ کەوتووی بەقینا. ئەم کارانە چ مانایەکیان هەیە؟ بۆ ڕاستی بە سەرۆکی هۆز ناڵێی. ئاخر تۆ شکارێک بکە. ئەگەر ئەوان ڕاستیەکان نەزانن نیکی و ئەمانۆ دەتۆرێن و یەکێک لەم دوانەش دەبێت بکوژرێن. من تووڕە ببووم. خوێن ڕژا بۆ ڕوخسارم و چاوەکانم سوور ببوو. لە تووڕاییدا ددانەکانم لە یەک گیر دەکرد و قاچم لە زەوی دەکوتا و لەگەڵ یوریدا قسەم دەکرد. نیکی و ئەمانۆ لەوێ نەبوون. لەو کاتەوەی زانی بیان من بە دوای لومادا ڕۆشتوم دوژمنایەتی و حەسوودیان لابردبوو. ببوون بە هاوڕێ. ئەوان دەیانویست لە ئەگەرێکدا شوکردنەکەی لوما بە من ببێتە ڕاستی بڕۆن و بەجێمان بێڵن. ئەوان نەیان دەزانی بەرگەی بوونی ژنی سێم لە ژیانی خۆیاندا بگرن. یوری کە منی تووڕەبینی بزەیەکی لێدا و بێ ئەوەی وەڵام بداتەوە بەرەو لای سەرۆکی هۆز ڕۆشت و دەستی بە قسەکردن کرد. ئەو قسەی دەکرد و سەرۆکی هۆز سەری وەک پشتڕاستکردنەوەی قسەکانی تەکان دەدا. زۆر جوان جوڵەکانی ئەوانم لە ژێر چاودا بوو. چاوەڕێی ئەنجامی کار بووم. لە ناکاو دەنگێکم بیست. دەنگێکی سیر. دەدوت مانگایەکیان بۆ قوربانیکردن لە زەویدا بێت. ئاورمدایە و سەیری گۆڕەپانی شەڕەکەم کرد. کەسێک کە لە جیاتی من شەڕی دەکرد ئەویتری لەسەر دەست بەرز کردبوویەوە و کێشابووی بە زەویدا. ئێستا دەیویست بیکوژێ. ئەوانی تر چەپڵیان لێدەدا و سەمایان دەکرد و شادیان دەردەبڕێ.
دەدوێت لەوە یەکێک لە هاوڕێگەزەکانیان دەکوژرێت شادومانن. بۆ ئەوان جیاوازی نەبوو کام لەم دوانە سەردەکەون. شادومانی گشتی هەروە بوو، بەڵام من خەریک بوو شێت ببم. تووڕە بووم و لە هەمان کات نەمدەزانی چی بکەم. بە باوەڕی من کەسێک کە خەنجەری کێشا بوو منی بانگێشتی شەڕ کرد تاوانی بوو، بەڵام سزاکەی ئەوەندە بوو سەری لە جەستەی جیا بکرێتەوە و هەر ئەوەندەی پشتی لە زەوی درابوو دەستەکانی بەنیشانەی ناتەوانی بەرز کردبوویەوە. بەس بوو سەرکەوتوانە دەبووە وازی لێبێنێت و لەسەر سینەی هەستێ. چەند جارێک قیژاندم و فەرمانم پێدا کە هەستێ، بەڵام نەدەنگی منی دەبیست و نەگوێشی پێدەدا. ئەو سەرقاڵی کاری خۆی بوو، دەیویست سەری بەزا و لە جەستەی جیا بکاتەوە. بەڕاکردن ڕۆشت مەلای یوری، بەڵام ئەوتی چارەیەک نییە، دەبێ یەکێک لەو دوانە بکوژرێت. ڕسمی هۆزەکە وایە دوای 6 ساڵ هێشتا عادەتت نەکردووە کە ڕێز لە یاسای هۆزەکان بگری؟ مافی ئێمە نییە خۆ لە کاری ئەوان هەڵقورتێنین، هەرەوەندەی تۆ لە مردن ڕزگارت بووە بەسە. بە ئێمە چی کە ئەو دەکوژرێت دیان یەکێکی تر؟ یوری قسەی دەکرد، بەڵام هەرچی زیاتری دەوت زیاتر تووڕە دەبووم. دەمویست بەبەرد بکێشم بەسەریدا. لە دڵڕەقی و بێبەزەیی ئەو دوای چەندین ساڵ هاوڕێتی سرم سوڕما بوو. لەم کاتەدا دەنگی قیژا بەگوێم گەشت و کە ئاوڕمدایەوە دەستی پیاوی بەزیوم خوێناوی و خەنجەری سەرکەوتوم سوورە ڕنگ بینی. ئیتر نەمزانی چی بوو. دنیا بە دەوری سرمدا دەسوڕا. شێت ببووم و دەمویست هەموو دانیشتوانی هۆز بەڕەشاش بکوژم. ئەگەر یەک خولەک نا تەنیا یەک چرکەی تر درەنگم بکردایە ئەو پیاوە داماوە دەکوژرا. کەسی سەرکەوتوو بە خەنجەر بەشێک لە ملی هەڵدەڕی بوو، دەیویست ئەوی تریشی هەڵدەڕێت و سەری جیا بکاتەوە. بەدەست پاڵم نابوو کەسانەی لە دەوروبەرم دابوون و جارێکی تر خۆم گەیاندە گۆڕەپانەکە. سەرەتا دەمویست تەقە بکەم، بەڵام ترسام تەقەکردن ڕووداوێکی تری لێ بکەوێتەوە. بۆیە تفەنگەکەی یوریم سەر و خوار گرتە دەست و بەرەو لایەن ڕام کرد. یەک دوو کەس بە دوامدا قیژاندیان. دەنگی یوریشم بیست کە چەند جارێک بە دوای یەکداوتی مەڕۆ مەڕۆ بوەستە، بەڵام من گوێم نەدا، وەک شێت ڕامە کرد. دووری من و شوێنێک کە ئەوان کەوتبوون زۆر نەبوو، لە چەند چرکەیەکدا بڕیم. کاتێک گەشتمە سەرسەریان سەرکەوت و دەیویست خەنجەرەکە لە ملیدا بێنێت و بە تەواوی بیکوژێ، بەڵام دەرفەتی ئەم کارەی لەدەست نەهات. لولەی تفەنگەکەم بەرز کردەوە و بە قۆناغەکە کێشان بەسەریدا. بە شێوەیەک وە گورگێکی تێر خوارد و بەرز بوویەوە و دووسێ هەنگاوڕای کرد و دواتر کەوت. لوما خۆی گەیاندە ئەوێ و لە بەرزکردنەوەی بریندارەکە یارمەتیدام. ڕیزی تەماشاچیەکان شێوە، تاقمێک بەرەولای ئەو هاتن و تاقمێکیش بەرەولای ئێمە هاتن و بریندارەکەیان لەسەر دەست بەرز کردەوە. بەم شێوەیە بە شێوەیەکی کاتی ئەم ئاژاوەیە بێدەنگ بوو. هاوسەرەکەی لوماش لە داخکران ڕزگاری بوو. یوری خۆی بە من گەیاند و بە شێوەی تایبەت کە عادەتی بووتی دەترسم ئەم کارەی تۆ ئاژاوەیەکی تازە دروست بکە. بە هەر حاڵ وەرە بڕۆینە لای نیکی و ئەمانۆ. نیکی و ئەمانۆ لە ناو ژوورێکدا دانیشتبوون و دەرگاکەیان داخستە بوو. یوری لە دەرگایدا، بەڵام وەڵام نەدرایەوە. منیش لە دەرگامدا هەر بێوەڵام بوو. دیار بوو کە زیاد لە ڕادە تووڕەن. لە ناکاو ئەم بیرە بە مێشکمدا هات کە ئەوان لە ئامادە نەبوونی ئێمە کەڵکیان وەرگرتووە و ڕۆشتون. قۆڵی یوریم گرتووتم نەکە ئەوان ڕۆشت بێتن. یوری شانەکانی بەرز کردەوە وتی نا، بۆ هیچ شوێنێک ناڕۆن، لێرەن. دواتر خۆی ڕۆشتە پێش و لە دەرگایدا. چەند جارێک بە بەهێزی لە دەرگایدا و سەرنجام وتی گوێ بگرن. نیکی، ئەمانۆ، هەموو شتێک تەواو بوو. لومامان گەڕانەوە بۆ هاوسەرەکەی. من و یوری بێدەنگ بووین. لەبەرەما چپەچپی ئەوانمان لە پشت دەرگاکەوە دەبیست. نیکی و ئەمانۆ ڕاوێژیان دەکرد. باوەڕیان نەدەکرد لوما ڕۆشت بێ. خولەکێک زیاتر تێپەڕی و ئەو کات دەنگی کرانەوەی دەرگاکە بەگوێ گەشت و ساتێک دواتر ڕوخساری فرمێسکاوی هەردوو ژنە جوانەکەی من لە ناو چوارچێوەی دەرگاکە بەدەرکەوت. بەم شێوەیە نیکی و ئەمانۆ لەگەڵ مندا ئاشت بوونەوە و بە بزەوە پێشوازیان لێ کردم. لەگەڵەوەشدا قسەیان لەگەڵ نەدەکردم. یەکێک لەوان لەم لاو ئەوی تریان لەولا دانیشتە بوو. یوری وتی هەستە دڵیان بەرەوە. بەڵام من ورەی ئەم کارم نەبوو. ئەگەر سەرەتا دەڕۆشت مەلای نیکی ئەمانۆ دەتۆرا و ئەگەر پێشتر دڵی ئەمانۆم دەدایەوە نیکی حەسوودی دەکرد. ناچار ئەم کارم بۆ کاتێکی تردانا کە هەردووکیان لای خۆم بن و
بە شێوەیەکی یەکسان و عادیلانە بتوانم دڵدانەوەیان بکەم. کاتژمێرێک دواتر لەلایەن سەرۆکی هۆزەوە ئاگاداریان کردین کە دانیشتنێک بۆ دادگای کردنی من سازراوە و دەبێت بۆ ڕوونکردنەوە بڕۆمەلایەن. من زمانی ئەوانم نەدەزانی، بۆیە هاوڕێ لەگەڵ یوری بەرەو ژوورێک کە سەرۆکەکانی هۆز چاوەڕیان دەکردم ڕۆشتم. جگە لە من و یوری لوما و هاوسەرەکەی و پیاوە بریندارەکە و ئەو کەسەی من بە تفەنگ لێمدا بوو لەوێ ئامادە بوون. وتوێژ درێژەی بوو کە ئێمە ڕۆشتینە ناو. یەکێک لە پیرە پیاوەکان لە یوری پرسی ئەم پیاوە بۆ بە دوای لوما و هاوسەرەکەیدا ڕۆشت و لومای لەو جیا کردەوە و لەگەڵ خۆیدا بردی. لوما بە چاوەڕەشەکانی خۆی سەیری دەکردم. چاوەڕێ بوو من خۆم بە عاشقی ئەو بناسێنم و بڵێم لەبەر خۆشەویستیەک کە بەرامبەر بە لوما هەمبوو ئەم کارم کردووە. ئەگەر ئەم وەڵامم بدایەتەوە ناچار دەبووم لوما بکەمە هاوسەری خۆم و لەو هۆزەدا بمێنمەوە. یوری پرسیارەکەی بە وەرگێڕامەوە، بێەوەی قسە بکەم دەستی بە بەرگریکردن کرد و لە سەرەتاوە تا کۆتایی هەرچی بوو دەیزانی و پێویست بوو وتی. هەر سات کاتێ پەڕی ڕوخساری مۆن و تاڵی سەرۆکەکان زیاتر دەکرایەوە و دیار بوو کە قسەکانی یوری کاریگەری لەسەر ئەواندا نابوو. وردە وردە بۆ چوونی ئەوان بەرامبەر بە من دەگۆڕا. لەم ناوەدا چەند جارێکی تر پرسیارمان لە یەک کرد و لە ئەنجامدا دەستیان بەڕاوێژ کرد تا بڕیاری کۆتایی دەرکەن. لوما لە وەڵامێک کە یوری دایەوە ئازاری داهاتە بەرچاو و سەری داخستە بوو و سەیری منی نەدەکرد. خولەکێک دواتر بڕیاری دادگایی وەحشیەکان بۆ ئازادبوونی من دەرکرا و دانیشتنەکە کۆتایی پێهات. لەگەڵەوەشدا بە یوریان ڕاگەیان کە بۆ شەو جەژنێکی گەورە ڕێک دەخرێت و ئێمەش دەبێت بەشداری تیا بکەین. من و یوری شادومان گەڕینەوە لای نیکی و ئەمانۆ. بەم شێوەیە بابەتی لوما و مێردەکەی و ئەو ڕووداوەی بەهۆی نائاگایی و لە خۆڕازیبوونی من دروست ببوو کۆتایی هاتوو. لەو کاتژمێرەوە خۆمان بۆ بەشداریکردن لە جەژنەکەی شەو ئامادە کرد. ئەوان هەم خواردنی باشیان خواردبوو هەم حەسابوونەوە، بەڵام من برسی بووم و چاوەکانم قورس ببوو دەمویست بخەوم. بەنیکی وت من دەخەوم، ئاگادار بە ئەمانەوە لە خەو هەڵم نەستێنێ. کاتێک نیکی ڕۆشت بە ئەمانە وت ئازیزەکەم دەخەوم، ئاگادار بە نیکی لە خەوم نەکات. لەوێ بە دواوە حاڵی من لەگەڵ ئەواندا بەم شێوەیە بوو. بەڵێنم بە هەردووکیان دەدا و هەر کامیان هەستی دەکرد پەیوەندی من لەگەڵ ئەوی تریاندا گەرم و گۆڕترا، بەڵام ئەگەر لە خۆمیان دەپرسی نەم دەتوانی جیاوازی لە نێوانیاندا بکەم. ئەمانە ژنێکی جوان بوو، ئەو بە شێوەیەکی سیر کاریگەری لەسەر مرۆڤ دادەنا، بەڵام نیکی نازۆعی شوێی دڵڕفێنی بوو. بەهۆی هیلاکی زۆر خەوم لێکەوت و زۆر خێراخەوێکی خۆش منی بردەوە. کاتێک لە خەو هەستام کەس لە ژوورەکەدا نەبوو. هەوا تاریک ببوو، چاوم هیچ شوێنێکی نەدەدی. بیرم نەبوو لەکوێم. شڵەژاو بەرز بوومەوە و سەرەتا دەستم درێژ کرد و تفەنگەکەم هەڵگرت. سەرێکی دەوروبەرم کرد و تازە زانیم لەکوێم. چەند جارێک نیکی و ئەمانەوەم بەناوبان کرد، بەڵام وەڵامم نەبیست. دەنگی گام پیتەپڵ لە دوورەوە دەبیسرا، دەنگی قەرەباڵغی بەگوێ دەگەشت، دەدوت تاقمێک لە دوورەوە سەما دەکەن و گۆرانی دەخوێنن. هێشتا بەرەو دەرگا نەڕۆشتە بووم کە مناڵێکی 12 ساڵە هاتە ژوور. تا چاوم پێکەوت بێ ئیرادا بیرەوەری شوما و گیانبازی ئەوم بیرکەوتەوە و فرمێسک لە چاوەکانمدا کۆبوویەوە. مناڵەکە مەشخەڵێکی لەدەستدا بوو. لەبەرەوەی زمانیم نەدەزانی بە ئیشارەی دەست ڕێنوێنی دەکرد و دەیویست من لەگەڵ خۆیدا ببە. زانیم کە نیکی و ئەمانۆ یان یوری ڕایان سپاردووە. لەگەڵیدا ڕۆشتم و منی بردە شوێنێک کە سەرۆکەکانی هۆز دانیشتە بوون. جەژن ڕەوتی ئاسایی خۆی گرتە بۆ بەر و ژنان و پیاوان سەمایان دەکرد. یوری لەو لای سفرەکە دانیشتە بوو کە منی بینی بەدەست سڵاوی کرد. هەستم کرد زۆر سەرقاڵە، بەڵام نەمدەزانی بۆ چاوەکانی خومار و پێڵوەکانی قورس بوو. ئەم حاڵە تەنیا لە کاتی مەستیدا لەو دروست دەبوو. بە ئیشارەی سەر لێم پرسی کە نیکی و ئەمانۆ لەکوێن. ئەو سەری تەکاندا و وتی کە ئاگادار نییە. هێشتا خولەکێک تێنەپەڕی بوو. کە نیکی و ئەمانۆ لەگەڵ لومادا هاتن و هەرسێکیان دەستیان بە سەماکردن کرد. ئەوانی تر گۆڕەپانیان بۆ چۆڵکردن و ڕۆشتن. هەرسێکیان یەک جۆر جلوبەرگیان لەبەر کردبوو، یەک جۆر خۆیان ڕەزاندبوویەوە، بەڵام جەستەی لوما ڕەشتر بوو. ئەوان سەمایان دەکرد و
کە یەکێک لە سەرۆکەکانی هۆز دەفرێکی بچووکی گڵی لە شلەمەنیەکی ڕەژڕەنگ پڕ کردبوو دایە دەستم. سەرقاڵی خواردنی گۆشت بووم، میوەی زۆری لێبوو، بەڵام نەمدەزانی گۆشتێک کە دەیخۆم هیچ ئاژەڵێکە. سەرەتا گومانم کرد شلەمەنی ناو دەفرەکە شەربەت یان ئاوی میوە بێ، بەڵام هەرەوەندەی قومێکم لێ خوارد هۆکاری خوماری چاوەکانی یوریم زانی و هەستم کرد شەربەتەکە جۆرێک شەرابی سروشتیە. یوری هەموو کاتێک و لە هەموو شوێنێکدا توانای سەیری خۆی نیشانی من دەدا، لە شەڕ، لە ڕێگەڕۆشتن، لە خۆراگری لە بەرامبەر کێشەکان و لە ئەنجامدا لە خواردنەوەی شەراب. یەک دوو قومی ترم لەو شەربەتە خوارد و دواتر چاوەکانم ڕەش بوو، دنیا بە دەوری سرمدا سوڕایەوە. حاڵێکی سەیرم بوو، نەمەست بووم نەوشیار، دەمویست هەستم و سەما بکەم، بەڵام هەرەوەندەی تەکانم دەخوارد دەکەوتم. شادمان بووم، بەڵام توانای قسەکردنم نەبوو. نەکا فێڵێک لە کاردا بێ، ئەگەر ئێمەیان ژاراوی کردبێ چی بکەین؟ لەکوێوە باوەڕمان بە هاوڕێیەتی ئەم پیاوانە هەیە کە شەرابەکەیان دەخۆینەوە؟ ئیتر نەمزانی چی بوو چی ڕوویدا و لە هۆش چووم. دیار نەبوو چەند کاتژمێر لەو حاڵەدا ماومەتەوە. کاتێک چاوم کردەوە نیکی و ئەمانۆ لەم لاولای من دانیشتبوون و بە چاوی پڕ فرمێسکەوە سەیریان دەکردم. وایان دەزانی من مردوم و یوری هەرچی دەوت باوەڕیان پێ نەدەکرد. کاتێک هاتمە هۆش پێش هەر شتێک پرسیاری یوریم کرد، وتیان ڕۆشتۆتە دەر تا ئامادەکاری بۆ ڕۆشتنمان بکات و هەنووکە دەگەڕێتەوە. بە یارمەتی ئەوان لە شوێنەکەم هەستام و لەگەڵەوەی گێژ بووم ڕۆشتمە ناو ژوورەکە و دەستم بە ڕێگا ڕۆشتن کرد. بارەکانمان لە سوچێکی ژوورەکەدا دەبینران. وا دیار بوو یوری هەموو شتێکی ئامادە کردووە و تەنیا چاوەڕێ بووە من بەهۆش بێمەوە ئینجا بەڕێکەوین. چەند خولاک دواتر یوری هات و تا منی بینی قاقا پێکەنی وتی گۆزەیەک شەرابیشم لێ وەرگرتوون. وتم ئەم گۆزەیە لە ڕێگادا دەشکێنم. یوری پێکەنی وتی گۆزەیەک کە من هەڵم بژاردووە، کولەکەیەکە کە ناوەکەی خاڵی و لە هەتاودا وشکیان کردووە. منم شەرابم بۆ میوان دەوێت، نەک بۆ خۆمان، نەکابیر لە خواردنی بکەیتەوە. بەسەر سوورمانەوە وتم ئێمە میوانمان نییە. یوری لە کاتێکدا تفەنگەکەی هەڵەگروتی پەلەمەکە، دەبینی لەکوێ میوانمان بۆ دەگات، چاوەڕێ بە. ئەمەی وت و دەستی بە هەڵگرتنی بارەکان کرد و دەستوری بەنیکی و ئەمانۆدا کە بۆ ڕۆشتن ئامادە بن. تاقمێک لە دانیشتوانی ئەو هۆزە تا ئاوابوونی هەتاوی ئەو ڕۆژە هاوڕێیەتیان کردین و دواتر ڕێگەیان نیشاندا و خۆیان گەڕانەوە. ئێمە شەومان لە شوێنێکی بەرزدا بەسەر برد و لە خواردنێک کە هێنابوومان خواردمان. یوری سوور بوو کە یەک دوو کەس لە دانیشتوانی هۆز لەگەڵمانە بێن، بەڵام ئەوان ڕازی نەبوون و بە یوریان وتبوو لە سەرم تەپۆلکەی ئێمە لە سەری وەستا بووین ناتوانن ئەولاتر ببینن. بەم شێوەیە لەوێدا ئێمەیان بەجێ هێشت و ڕۆشتن. شەو بە خۆشی گوزەرا. نیکی و ئەمانۆ لای ئاگرێک کە بۆ گەرمکردنەوەی گۆشتی برژاو هەڵمان کردبوو گۆرانیان دەخوێن. چ گۆرانیەکی دڵگیر! جوان بیرما کەموناک ئەم گۆرانیەی بەتەنیایی بۆ دەخوێندەم. نیکی و ئەمانۆ شێوەیەکی تر دەیان خوێن. بە ئاهەنگ و ڕیتما تایبەتەکەی سەریان تەکان دەدا. ئەم ئاوازە ئەوەندە کاریگەری لە سەردانام کە ناتوانم وەسفی بکەم. هەموو بیرەوەریە تاڵ و شیرینەکانی ڕابردووی لە مندا زیندوو کردەوە. خۆشیەکی کەموێنە لە ڕۆحەمدا دروست بوو. نیکی و ئەمانۆ کە زۆر هیلاک بوون بە خێرایی خەویان لێکەوت و چونکە تەپۆلکەکە هەوایەکی فێنک و دڵگیری بوو بۆ یەکەم جار شتێکم پیادان تا سەرمایان نەبێ. دوای خەوی ئەوان من و یوری نزیکەی کاتژمێرێک قسەمان کرد. لێم پرسی نازانی لەکوێن و یان لەگەڵ قەراقی جەنگەڵ و کوێستانی سیر و مەترسیدار کە 6 ساڵ پێش ئێستا لێوەی تێپەڕ بووین چەندە دوورین؟ یوری شانەکانی بەرز کردەوەوتی نازانم، بەڵام وا دیارە دەبێت 20 ڕۆژی تر بە ڕێگادا بڕۆین. بەسەر سوورمانەوە پرسییم 20 ڕۆژ؟ بڵێ، ئەگەر ڕێگا هەڵە نەڕۆین وەک جاری پێشوو کە لەگەڵ لە ئۆنا بووین و دووبارە لای هۆزی ئەمازۆن سەرمان دەرهێنایەوە. یوری ئەمەی وت و سەری خستە سەر یەکێک لە بارەکان و خەوی لێکەوت. من ماوەیەک سەیری ئەستێرەکانم کرد و دواتر خەوتم. لەگەڵەوەی درەنگتر لە هەمویان خەوتم، زووتر لە هەمویان خەبەرم بوویەوە. بەیانی زوو خەبەرم بوویەوە و لەگەڵ ئەوە چاوم کردەوە شێواوی بارودۆخ سەرنجی ڕاکێشام. شڵەژاو لە شوێنەکەم هەستام و
سەیری دەوروبەرم کرد. بە خۆشحاڵیەوە هەمویان سەلامەت و زیندوو بوون. بەڵام سەیر بوو کە شت و کەلوپەلەکانی ئێمە بڵاو ببوویەوە و هەر کامیان بۆ شوێنێک فڕێدرا بوو. یوری بە خێرایی دەستی بە کۆکردنەوە کرد و لە هەمان ساتەکانی یەکەم دەرکەوت کە یەکێک لە ڕەشاشەکانی ئێمە ون بووە. فیشەکەکانی یوری لە خواردە پۆڵکەکە کەوتبوو. کۆڵە پشتەکەی ژێر سەرم کەمێک ئەولاتر لە ناوگیاکاندا داشاردرا بوو. بەندەکانیان کردبوویەوە بەڵام هیچی لێکەم نەبووبوویەوە. بە شادمانیەوە و کۆڵە پشتەی خاک و زێڕ و جەواهیرەکانمانی تیا بوو. بەهۆی قورسی کێشەکەی لە شوێنەکەی خۆیدا بوو دەستی لە نەدرا بوو. یوری وتی بگەڕێ دەبێت ڕەشاشەکە بدۆزینەوە. پێم وت بردویانە. بەدڵنیاییەوە هۆزێک لەم نزیکانەدایە کە دانیشتوانەکەی شەوانە هێرشیان کردوتە سەرمان و ڕەشاشەکەیان بردووە. یوری بە تووڕەییەوە وتی چی دەڵێ؟ هۆزی چی؟ مەیمونەکان هێرشیان کردوینەتە سەر. خێراکە دەبێت ڕەشاشەکە وەربگرینەوە. مەیمونەکان یانی چی؟ چۆن ئەگەری هەیە مەیمونەکان هێرش بکەن؟ باوڕم ناکرد. بەڵام ئەو ڕۆژە تا نزیک نیوەڕۆ کاتمان تەرخان کرد تا ڕەشاشەکەمان کە مەیمونە بچووکەکان بردبوویان لەسەر دار دۆزیمانەوە. لەگەڵەوەی کە چاوم بە مەیمونەکان کەوت بیرەوەریەکان لە زەینمدا دووبارە بوونەوە و لەژێر لێەوە وتم ئەم ناوچەیە ئەو شوێنەیە کە ئەو کوڕە بچووکە یانی براکەی هانا و کوڕی سەرۆک هۆز یەکیان بە تیرۆکەوان ڕای کرد و کەبابی کرد و خواردی و نەخۆش کەوت. بەڵام باوەڕم ناکرد بەم زوانە گەشتی بێتینە ئەوە و لەبەرەمە و لە ترسی ئەوەی نەکا یوری گاڵتەم پێ بکا هیچم بە کەس نەوت و لەگەڵ یوریدا باسم نەکرد. هەنگاوم بۆ هەر شوێنێک دەبرد ئاشنا بوو. چەندین هەفتە من و براکەی هانا کە ببوومە مامۆستا و پەرستاری لەم شوێنانەی جەنگەڵ ڕاومان دەکرد و دەگەڕین. هەموو شوێنێکم بینی بوو. ئەو ڕۆژەش دار و ڕووبار پێچ و پەناکانی جەنگەڵم بە ئاشنا هاتە بەرچاو. بێ ئیرادە بە یوریم وت لەم نزیکانە ڕووبارێک هەیە کە زۆربەی کاتەکان هەڵەچێ. یوری پێکەنی وتی لەکەیەوە تا ئێستا عەیب گوی دەکەیت. ئەو گاڵتەی پێ کردم. بەڵام من دەمویست بۆ چوونەکەی خۆم بسەلمێنم کە خۆشبەختانە کاتژمێرێک دواتر گەشتینە ڕووبار و لە قەراغیدا دەستمان بە پیاسە کرد. دەمویست لەگەڵ یوریدا قسە بکەم و پێی بڵێم گەشتینەتە قەراغ جەنگەڵ. بەڵام دووبارە دەترسام نەکا بە هەڵەدا چوو بێتم. دەزانن زۆربەی شوێنەکانی جەنگەڵ ئەوەندە هاوشێوەی یەکترن کە ئەگەر نیشانەمان دانەنابێ بە هەڵەدا دەچین و دوور نییە کە منیش بە هەڵەدا چوو بێتم. نزیک نیوەڕۆ لە شوێنێکدا وەستاین بۆ ئەوەی نان بخۆین. یوری چەند مەلێکی ڕاو کرد. ئەمانە سەرقاڵی کەبابکردنی مەلەکان بوو. نیکی بۆ قامیش ڕۆیشت بۆ قامی شەڵانی قەراغ ڕووبار. بەڵام هێشتا چەند خولەک تێنەپەڕی بوو کە بەڕاکردن لە کاتێکدا تفەنگێکی ژەنگ هەڵێناوی لەدەستدا بوو گەڕایەوە و خستیە بەردەم من و یوری وتی سیرکە ئەم تفەنگە لە قامی شەڵاندا دۆزیمەوە. تفەنگەکەم هەڵگرت و دواتر دام بە یوری. جۆرێک ژەنگی هەڵێنا بوو کە کەڵکی لێوەرناگیرا. بەڵام یوری لە یەکەم نیگاداوتی ئەم تفەنگە هی منە. ئێستا وەرەی من بوو گاڵتەی پێ بکەم. بەدەنگی بەرز پێکەنیم وتم لەکەیەوە تا ئێستا بووی بە غەیبگوو. یوری تووڕە بووتی سیرکە ئەمە نیشانەی تفەنگەکەی منە. ئەم بووتی زیوە خۆم لەسەری کوتام. چۆن ئەگەری هەیە دوو تفەنگ لە دنیادا هاوشێوەی یەک بن. ئێمە سەرقاڵی قسەکردن بووین. کەنێکی ڕۆشت و دوای چەند خولەک بە کۆڵە پشتێک گەڕایەوە کە تفەنگێکی لە ناودا بوو. کۆڵە پشتەکە بەهۆی بارانەوە ڕزا بوو. تفەنگەکەی ناویشی ژەنگی هەڵێنا بوو. بەڵام شتەکانی تری ساغ بوون. کاتێک نیکی کۆڵە پشتەکەی دانا یوری قیژاندی وتی سەرۆک ئەمە کۆڵە پشتەکەی ئێوەیە. سیرکە بۆ سەتا بیکەمەوە. ئەمە خەنجەری منە و ئەویش کامێراکەی ئێوەیە. ڕاستی دەوت. ئەگەر خوێنەران بیریان بێ 6 ساڵ پێش ڕووبار هەڵچوو من و یوری لە یەکجیا بووینەوە. کەلوپەلەکانم درا بەدەم ئاو و ڕۆشت و خۆم گیرۆدەی ئەو مناڵە و ڕاهێنەرەکەی بووم کە سەرنجام ئەوم کوشت و لەگەڵ مناڵەکە ڕۆشتمە هۆزەکەیان. دیار بوو کە ئاو کۆڵە پشت و تفەنگەکانی بردۆتە قامی شەڵان و لەوێ لە ناو قامیشەکاندا گیریان کردووە و لەم 6 ساڵەدا ماونەتەوە. یوری دوای ئەوەی بەوردی سێری هەموو شتێکی کرد
بزەیەکی لێداوتی ڕاست دەکەیت لە قەراغ جەنگەڵ نزیک بووینەتەوە. ئێستا دەبێت خۆمان بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ سینگوالا و مێردە خوێن خۆرەکەی و دزە کوێستانیەکانی بەرازیل ئامادە بکەین. بینینی ئەو شتانە بۆ ئێمە دوانە زۆر سەرنجڕاکێش بوو. لە تفەنگەکان نەمان دەتوانی کەڵک وەربگرین، بەڵام کامێرە و شتەکانی تر بەکاردەهاتن. ئازیزانی من، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 27. هاوڕێم بن بۆ بەشەکانی تر.